کەم بۆتەوە ڕێژەی مردن بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆرتر لە توشبووان تۆمار دەکرێت و لە هەرێمی کوردستاندا لە 3.9 بە گوێرەی ئەم ژمارەی ئەمڕۆکە چونکە ئەم ڕێژەیەش ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادێت بەهۆی ئەوەی ئەگەر بێت و توشبوون زۆر بێت و لە شیکاریە پەتازانیەکە توشبوون زۆر بێت ڕێژەی مردنەکە کەمتر دەبێت بەڵام ئەگەر توشبوون کەم بوو ژمارەکە و ڕێژەی مردنەکە هەبوو ئەوە بە دڵنیایی لە ڕووی ڕاضیەتیەوە زیاتر دەردەچێت بۆیە تا ئێستا لە نێوان 3.4 تا 3.9 کە بەرزترینە ئەم ژمارەیە دەگۆڕێ بۆیە ڕێکخراوی تۆنسی جیهانی هەڵسەنگاندنەکان بە گوێرەی هەفتە دەیکات هەفتانە هەفتەی یەکەم دووەم هەفتەی تەقیمی وەزعەکە ئەوەی دەیبینن قۆناغەکان ئێمە بە دوو قۆناغی یان بڵێن بە دوو هەڵکشاندا چوینە لە هەمان شەپۆڵی توشبوونەکە ئەمە هەر شەپۆڵی دووەمە ئێستا بەڵام قۆناغی یەکەم لە سەرەتای مانجی بەهاری ئەم ساڵ لە مانجی سێ بوو کە بەڕێستان هەمووتان بینیتان کە هەرێمی کوردستان وەڵامی ئەو پرسیارەی لژنەی تەندروستی دەداتەوە کە تا چەند ڕێژە بە ڕێژەی 100% سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا لە ڕێگەگرتن لە بڵاوبوونەوە و تەشەنەکردن بەڵام بەداخەوە لە دوای جەژنی ڕەمەزانەوە جارێشتر کەوتینە قۆناغێکی تر قۆناغی ترسناک بوو کە بە قۆناغی دووەم ناوی دەنێنیان بە هەڵکشانی دووەم کە پیکێکی تر بەڵام بەداخەوە زۆر بە ڕێژەی 196 بە مقارنە لەگەڵ جاری یەکەم زیادی کرد و ئەم پیکەی ئەو جارە ڕێژەی مردنی تێدا بوو بڵاوبوونەوە و تەشەنەکردنێکی زۆری تێدا بوو تا سێزدەی پێنجی 2020 حالەتەکان 391 حالەت بوو ئەو کات بوو کە تەنها 5 گیان لە دەستدان هەبوو لە هەرێمی کوردستان و تەنها 3 نەخۆش لە نەخۆشخانەکاندا مابووە بەڵام بەداخەوە دواتر وەکو باسمان کرد لە دوای جەژنی ڕەمەزانەوە تقریبان جارێکتر هەڵکشانێکی خێرا بە سرعەتێکی خێرایی ئەو کاتی لە هەڵکشانی یەکەم ستاندەردێک هەیە هەر کەسێک چەند کەس لە بەرامبەری توش دەکات ڕێژەی توشبوون بۆ هەر کەسێک 0.6 کەسی توش دەکرد یان 0.7 دواتە کەمتر لە ڕێژەیەک ئەوە پێناسە دەکرێت بە تەواوی کۆنتترۆلکردنی ئەم حالەتە بەڵام لە کاتی ئێستادا هەر کەسێک 1.7 کەس توش دەکاواتە کەسێشتر زیاتر کە ئەمە دەلالت لەوە دەکا کە ئەم نەخۆشیە لە تەشەنەکردن و بڵاوبوونەوە و ترسناچی زیاترە بۆیە هەوڵی هەموو دام دەستگاکانی تەندروستی و هەموو وڵاتانیش لە جیهاندا ئەوەیە کە ئەم خێراییەی بڵاوبوونەوە کەم بکاتەوە و لەگەڵ ئەمەش چەماوەی توشبوونەکە پیکەکە زۆر بە خێرانە ڕوا بەڵکو بە هێواشی بڕات چونکە هیچ وڵاتێک ناتوانێت دەست بەجێ لە ماوەیەکی کورت و سنووردار ئەم ڕێژەیە بکاتە سفر بەڵام ئەگەر بە هێواشی بڵاو ببێتەوە ئەوە بە دڵنیاییەوە ڕێژەی مردن کەم دەبێتەوە و کۆنتترۆلکردن ئاسان دەبێت و لە نەتیجەش سیستەمی تەندروستی و دام دەستگاکانی تەندروستی پێڕادەگا خزمەت گوزاریەکی باشتر پێشکەش بکەن لە قۆناغی دووەم ئەوەی باسمان کرد بە تایبەتی لەو ماوەی ڕێژەکەی 1960 باسمان کرد لە 10 هەفتەی ڕابردوو بەداخەوە تا دوێنێکە 474 حالەتی مردن هەبوو کە ئەمڕۆژ 5 حالەتی نوێ تۆمارکە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو بۆیە 479 حالەتی مردن لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە زۆربەی حالەتەکان جیاوازیشتر لەگەڵ قۆناغی یەکەم ئەوەیە کە نیشانەکانیان هەیە زیاتر لە 160 حالەتەکان نیشانەکان هەڵ لە کاتێکدا تەنها لە 115 حالەتەکان لە قۆناغی یەکەمدا نیشانەی هەبوو بۆیە ئەو کاتیش ئەمە هۆکارێک بوو کە هاوڵاتی متمانەی لاواز ببوو دەیگوت بۆچی نیشانەی نییە بۆچی مردن نییە ئەوە هۆکارێک بوو لە هۆکارەکانی نەمانی متمانە و بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە حالەتەکانیش بە شێوەیەکی تونتریشن بڵاوبوونەوەی خێراتری ڤایرۆسەکە وەکو باسمان کرد لە هەر کەسێک بۆ 1.7 خراپی باری گوزەرانی خەڵک هۆکارێک بوو بۆ ئەو هەڵکشانە دووەم و هەروەها ڕۆڵێکی نابەرپرسانەی هەندێک لە دام و دەستگای یان سۆشیال میدیا کە سیقەی لە نێو هاوڵاتی کەم کردەوە هاوکات بوو لەگەڵکردنەوەی شوێنەکان و ئاساییکردنەوەی ژیان سەبارەت بە ڕێژەی مردنەوە کو باسمان کرد ئەگەر بەراورد بکەین بە کەمتر لە 100 بوو لە ماوەی ڕابردوو بەڵام دواتر ڕێژەکەش ڕێژەی مردن بەرز بووە
و لە ڕووی جوگرافیەوە زیاتر لە شوێنە سنووریەکان بە تایبەتی لە قەزای پێنجوێن و مەرزی باشماخ هەڵکشانەکە لەوێ دەستی پێکرد لە قۆناغی دووەمدا و دەرکەوتنێکی حالەتەکانی زیاتر لە وڵاتی عێراقیشدا کە دیسانەکە بە ئاسایی بوونەوە هاتنی و جموزۆڵی هاوڵاتی ئەوەش هۆکارێک بوو بە تایبەتی دەتوانم بڵێم ئەو حالەتانەی بەرکەوتن و توشبوون بوون لە پارێزگایەکی وەکو دهۆک کە جموزۆڵ لەگەڵ پارێزگاکانی تردا و لە گەرمیان بە هەمان شێوە لە دەڤەری گەرمیان زۆرترین جموزۆڵی هاتوچوو لە نێوان پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستاندا هەبووە. ئەوەی دەیبینن بەراوردێکی شیکاریە لە نێوان ئەو ڕێژانەی باسم کرد هەم توشبوون هەم ڕێژەی نیشانەکان و ڕێژەی مردنیش لە نێوان قۆناغەکانی بەگشتی دواتر قۆناغی یەکەم و قۆناغی دووەم. ئەمەش هەر بە هەمان شێوە شیکاریەکەیە کە دەیبینن لە قۆناغی یەکەم و دووەم بە بەراورد ئەوەی ناوەڕاست دەبینن کە چەند ڕێژەکە زۆر کەمە هەم توشبوون هەم مردن لە ناوەڕاستدا بیبینن بەڵام ئەوانی دیکە یەکیان بە کۆی گشتیە و هەروەها یەکێکیان لە قۆناغی دووەمدایە. توشبوو بە گوێرەی پارێزگا زۆرترین لە 181.23 ببورن 165 لە پارێزگای سلێمانیا و لە 128 لە هەولێر بە دووەمین شوێن و هەروەها لە دهۆک لە 103 و لە 104 لە پارێزگای هەڵەبجە لە سلێمانی وەکو دەڵێ ئینکلودینگ دەڤەری گەرمیان و هەروەها دەڤەری ڕاپەڕینیش دەگرێتەوە بە قەزای ڕانیە و قەڵاتجێ و هەروەها قەزای کفری و کەلاریش. ژمارە و ڕێژەی نەخۆشی مردن ئەوەی دەیبینن کە 3.9 باسمان کرد و توشبووەکان کە دەیبینن چاکبوون تا ئێستا زیاترە لە ڕێژەی مانەوە لە نەخۆشخانەکان. ئەوەش ئامارەکانی ئەو چەماوەیە کە باسمان کرد بە شێوازی ڕۆژانە هەروها بەو شێوازەش کە دەیبینن بە شێوازی هەفتانەیە چەماوەکە ئێستا تا ڕادەیەک لە چەند ڕۆژێکی ڕابردوودا هەست بۆ دەکەین کە چەماوەکە لە پیکەک لە لوتکەیەکدا بەرەو ئاراستەیەکی سەقامگیر دەڕوا واتە نە زیاتر بۆ نە هێشتان بەو خێرەیە نەهاتۆتە خوارەوە کە ئەوە دەتوانم بڵێم ئومێدێک دەبەخشێ بۆەوەی کە ئەم پیکە جارێکتر زیاتر بەرز نەبێتەوە ئەگەر بێت و هەموو لایەکمان زیاتر هاوکار و پاڵپشتی ئەم ڕوبەڕووبنەوە بین. بەجێرە ڕۆژەکانە وەکو باسمان کرد بەجێرە ڕۆژ و پارێزگاکان ئەو چەماوەیە. حالەتەکانی نوێ لە هەرێمی کوردستاندا ئەوەی دەیبینن بۆ هەر 100,000 کەسێک ستاندەردێک هەیە چەند کەس توش دەبێ ئەوەی دەیبینن کە بە شێوەیەکی گشتی تا ئێستا 12,450 توشبوو هەبووە و بەجێرەی پارێزگاکانە لە دوای 26 هەفتی یان بڵێن لە تا دوێنێکە دەکات تا ئەمڕۆکە ببورن کۆی گشتی توشبان تا 26 هەفت هەروەها بۆ هەر حالەتێک سێ کەس لە هەرێمی کوردستان لە 100,000 توش دەبێت. ئەوە بە جێرەی ئەو داتا و زانیاریەیە کە تێز دەکرێت و تۆمار دەکرێت ئەوە جگەلەوەی هاوڵاتی هەیە ڕێژەیەک هەیە کە ڕێژەی بزری کۆڕۆنای پێ دەڵێن لە ئاستی جیاندا هیدن کەیسی پێ دەڵێن ئەو هیدن کەیس ئەوانن کە ناچنە نەخۆشخانەیان تێست ناکەن یان هەرخۆشی نازانێت کە هەڵگری ئەو ڤایرۆسەیە و ترسناچی لێرەدا لەو کەسانەیە کە نازانێت هەڵگری ڤایرۆسکەی و دەبێتە سەرچاوی بڵاوبوونەوەش. بە جۆرەی چاکبوونەکانەوەی دەیبینن ڕێژەی چاکبوون و مردن و مانەوەی لە نەخۆشخانە ڕێژەی توشبووان زیاترینی لە نێوان توشبوون لە نێوان گەنجەکانی نێوان 30 ساڵی تا 39 ساڵیە زۆرترینی خۆشبەختانە لە ناو پیر و پەکەوتەکان لە هەرێمی کوردستان کە نیشاندەرێکی باشە بۆی ڕێژەی مردنیش تا ئێستا بەو ڕێژە زۆرە نییە وەکو ئەو وڵاتانە کە کەمترین ڕێژە لە نێو تەمەنی زیاتر لە 70 ساڵیە کە ئەمانە ترسناچی مردنیان زیاتر لێ دەکەوێتەوە و لە کاتی ئێستادا 162 لە ئافرەت و لە ڕەگەزی مەیە و لە 138 لە ڕەگەزی پیاوە هەرچەندە لە قۆناغی یەکەم بالعکس بوو بە تۆزێک جیاوازی ڕێژەی پیاو زیاتر بوو. ئەوە بە جێرەی ڕێژەی مردنە بەڕێزان لەگەر وڵاتانی دەوروبەرمان لە 4.1 وەکو باسمان کرد لە جیاندا بەڵام لە وڵاتێکی وەکو تورکیا 2.5 لە هەرێمی لە ئێران 5.4 لە هەرێمی کوردستان 3.9 بەڵام بەڕێزان من دەمێ ئەوە لێرە بڵێم کە
تۆمارکردن و ئەنجامدانی زیاترین تێست ڕەنگە لە هەندێک وڵاتدا زۆرترین بێ بۆ ڕێژەکەیان وەکو وڵاتی تورکیا کەمتر دەردەچێت چونکە ئەمە بە بەراوردە بە معادلەیەکی بواری ئیپیدمیۆلۆجی یان پەتازانی. بەڵام ئەوەی 3.0 لە نێو ئەو کەسانەیە کە توشبوون بە تۆمار کراوە بە تاقیگە و بە تێستی کۆڤید-19 واتە ئەگەر بەراورد بکرێ بەوانەی کە تێستیان نەکردووە و توشبوون لە هەرێمی کوردستاندا نەهاتوونەتە دەم و دەستگا تەندروستیەکان ئەوە بە دڵنیایی 3.9 ڕێژەکە کەمتریش دەبێتەوە. ئەوەی تەمەنەکانە وەکو باسمان کرد لە 27 زۆرترینی لە تەمەنی 6 ساڵی بەسەرەوە بووە، بەڵام گەنج و تەمەنەکانی تریش بێبەش نەبوونە لە جان لە دەستدان. حالەتەکان بە جۆرەی قۆناغی یەکەم و دووەم لە هەرێمی کوردستان دەبینن 103 لە حالەتەکانی ئێستادا لە قۆناغی یەکەم بۆ، بەڵام 197 لە قۆناغی ئێستادایە. شیکاریەکان پشکنینی ئەنجامدرا و زیاتر لە 190,000 کە نزیک دەبینەوە لە 200,000 تێستی ئەنجامدرا و ئەوە بارگرانیەکی قرس بوو بەڕاستی هەم لە ڕووی شارەزایی و خیبرە هەم لە ڕووی ئامادەکاری و پێداویستەکان بەڕێزان. ئەمە بە ئامێرێکی تایبەت بە PCR پێ دەڵێن و ئەم PCR نوێ نەبوو بۆ بەکارهێنانی کۆڤید-19 بەڵکو هەموو نەخۆشیەکانی ڤایرۆسەکان بە تایبەتی ڤایرۆسەکانی هەوکردنی جگەر ئیلتیهاب کە بە ڤایرۆسی و ڤایرۆسی HIV ئەیدز و ئەوانە بە ڕێگاکانی تری ئیلایزا و ڕێگای تر دەستنیشان دەکرێت، بەڵام کاتێک پۆزیتیڤ دەردەچێت PCR تەنها بۆ کۆنفرمیشن بۆ وەکو سەرچاوە ڕیفرەنس لاب بەکاردات لە تەنها لە هەر شارێک یەقل هەبوو لە هەولێر لە دۆگ لە سلێمانی 3 جیاز لە هەرێمی کوردستان تەنها ڕیفرەنس لاب بوو لە مختبەری سەحە عامە بۆ ئەو کەسانێک کە هەڵگری ئەو نەخۆشیە گوازراوان بۆ تاکیدکردنەوە لە کەرتی تایبەتیش HIV هێپەتایت سەبێ تۆمار دەکرا لە بەشی وقایە لە دائیرە سەحەکان بە PCR تاکید دەکرا، بەڵام لە کاتی ئێستادا کۆڤید-19 هەر هەمووی بە ئامێری PCR دەکرێت. لە کاتی ئێستادا نزیکەی 15 ئامێر لە هەرێمی کوردستان لە 15 شوێنی جیاواز ئەم تێستە ئەنجام دەدات. کێشە و گرفتەکان چیە بەڕێزەیان؟ دەتوانم هەندێک لەو کێشانە هۆکاری بڵاوبوونەوە و تەشەنەکردنی و نەخۆشیە بوو. زۆری جوڵی هاوڵاتی تا ئێستا وە پابەند نەبوونی هاوڵاتی لەسەر ئاستی تاکە کەسی ئەمە مطلق نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی زۆرینە بەڕێنمایی بە تایبەتی لە شوێنە گشتەکان و فەرمانگەکانی حکومی و لە هاتوچۆی نێوان پارێزگاکان. خراپی ڕەوشی ئابووری لە هەموو وڵاتانی ڕەوشی ئابووری خراپ بێت بە دڵنیایی لە ڕەوشێکی ئاسایش نەک لە کۆڕۆنا. ئەگەر وەزعێکی ئەتیادیش بێ هەر وڵاتێک ڕەوشی ئابووری خراپ بێ نەخۆشیە گوازراوەکان تێدا زۆر دەبێت، بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو یان وڵاتانی کە سەقامگیری ئابووری هەیە تقریبان هەندێک نەخۆشی گوازراوە هەیە هەر نەمایە ئەوان کێشەی نەخۆشیە نەگوازراوەکانیان درێژخانەکانیان هەیە وەکو زەخت و کلیە و نەخۆشەکانی دڵ و ئەوانەیان هەیە، بەڵام لە ڕەوشی ئابووری بەداخەوە لە هەرێمی کوردستان ڕێگر بۆ لە ئێمە بۆ کۆمەڵێک لە ئیجراعاتەکان و بەردەوام بوون بۆیە دەوری هەبوو. ڕۆلی میدیا و گەیاندنی پەیامەکان ڕۆلێکی لاواز بۆ بەداخەوە و کۆمەڵێک ناونیشانی تایبەت هەیە بە لە ئینای مڕەکەزە ژمارەیان زۆر سنووردارە هەم پزیشک هەم کارمەندانی تەندروستی بواری سڕکردن بە تایبەتی لە چاودێری چڕی هەناسەدان ترس و دڵڕاوچێ لە ناو ستافی پزیشکی کە نزیکەی زیاتر لە 350 کارمەندی تەندروستی و پزیشک و فەرمانبەرانی کەرتی تەندروستی حکومی تا ئێستا تووشی ئەو نەخۆشیە بۆ و بەداخەوەش 5 قوربانی گیان لە دەستدانیش هەبووە بە کۆڕۆنا لە ناو میلاچی وەزارەتی تەندروستی. هەروها ژمارەیەکی زۆر نەخۆش خۆیان دەشارنەوە یان شەرم دەکەن بێن تێست بکەن و خۆیان دەشارنەوە بەهۆی ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە دادەبڕێن و لە کەرەنتین و مانەوەیان لە نەخۆشخانە ڕەنگە ئەوانش هۆکارێکە بۆ بڵاوبوونەوە. جێبجێنەکردنی سزای پابەندبوون لە هەرێمی کوردستان تا ئێستا هاوشێوەی هەندێک وڵات نییە کە ئەوەی ماسک لەبەر نەکا و سزای غەرامە بکرێ. جیاوازی لە بڕیار و ڕێکارەکان بەداخەوە بەهۆی کۆمەڵێک لێکدانەوەی جیاواز و بیر و بۆچوونی جیاواز ئاسانکردن و شلکردنەوەی لە شوێنێک بۆ شوێنێکتر بە مقارنە کە لە دەرەنجام تەسیراتی لەسەر هەموو هەرێمی کوردستاندا دەبێت. هەروەها چین و توێژەکانی جیاوازەکانی کۆمەلگا جگە لە وەزارەتی تەندروستی و هەندێک وەزارەتی پەیوەندداری وەکو ناوەخۆ و پەروەردە و هەروەها وەزارەتەکانی گواستنەوە گەیاندن و کۆمەڵێک وەزارەتی ئەوقاف جگە لە وەزارەتانە، بەڵام چین و توێژەکان لەسەر ئاستی تا کەس بەداخەوە لە پەیامێکی توندی بڵاوکردنەوەی ئەم پەیامە نەبووە ڕۆڵێکی گەورە ببینن لەناو وەکو دەڵێ کۆمیونیتی لیدەر ئەوانەی قیادەی مجتەمەع دەکەن بتوانن بۆ هاوکار و پاڵپشت بن بۆ کەمکردنەوەی ئەو ترسناچیان.
ئامانجی وەزارەتی تەندروستی بۆ کەمکردنەوەی ڕێژەی توشبوون و ڕێژەی مردم بووە پلانی استراتیجی ئەو هاوکاری هەمانجیە بووە و هەروەها ئەنجامدانی زۆرترین پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراوان یان نەخۆشانی هەڵگرێن ڤایرۆسە لەگەڵ کۆکردنەوەی داتا و زانیاری و هەروەها تیمەکانی وەڵامنانەوەی خێرا کە تا ئێستاش لە سەرەتای مانجی دۆ دروست کرا پێ دەڵێن ئەوانەی سێرڤلانس تیم یان تیمی ڕەسەدوەبایی ئەوەی کە دۆزینەوەی حالەتەکانن تیمە گەڕۆکەکانن لە هەموو قەزا و ناحیەکان لە سەر سنوورەکان تا ناو سنتەری شارەکان هەروەها ڕێگە چارەسەرکردنی ئەو پەیوەندیانەی لە کاتی مەترسی و ئەوانەی کە بەشدار پێکردن بۆ دوورکەوتنەوە لە کاتی یان لە کەسانی مەترسیدار و باشترکردنی توانای تاقیگە باسمان کرد جێبەجێکردنی ڕێگە چارەکانی پێوەرەکانی تایبەت بە خۆپاراستن و توشبوون چالاکیەکانی تایبەت بە دابڕان مەبەست لێرە کەرەنتینە و پێداویستی تایبەت بە چارەسەرکردنی حالەتەکانیش هەروەها دڵنیابوونەوە لە خزمەتگوزاری پاڵپشتی لە ڕووی کردداری و لۆجستیەوە ئەوانەی کە خزمەتگوزاری زیاتری پێویستە بۆ ئەو هەڵگرانە هەروەها توانای بەڕێوەبردننی پرۆگرامەکانی فریاکەوتن پلان و ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی بۆ ڕوبەڕووبوونی ئەم نەخۆشیە بەردەوام گۆڕانکاری لەگەڵ ڕەوشەکەدا دێت بەردەوام لە لیژنەی باڵای وەزارەتی تەندروستی هەروەها لە لیژنەی باڵای جێبەجێکردن لە سەر ئاستی وەزارەتەکان و لیژنەی باڵا لە هەرێمی کوردستاندا بە گوێرەی ڕەوشەکە و تەقیمی ڕەوشەکە پلان و ڕێکارەکان جیاوازی بەخۆ دەبینێت بە گوێرەی پێداویستی هەروەها پلان هەبووە بۆ کاتی هەڵکشانی خێرا واتە بۆ ئەگەر وەبا ئەچی سەریع و ڕووبدات بڵاو بێتەوە ئەمە چۆن ڕوبەڕوو دەبێتەوە بۆ بە چ پلانێک بەردەوامی و توندکردن بە تایبەتی لە بواری قەدەغی هاتچۆ تەنانەت گەیشتە ڕادێەوەی قەدەغی هاتچۆی پیادەش بگرێتەوە هەروەها هەموو کۆمەلگا وەکو توشبوو گومان لێکراو لەو حالەتە کە کاتێک وەبا ئەک دەبێ وەکو گومان لێکراو سیر بکرێت بۆی هەموو ئیجراتەکان و دانانی هێڵی گەرمیان ژمارە 122 لە ماوەی ڕابردوو ڕۆلێکی گەورە و باشی بینی بۆ گەیشتن بە نەخۆشەکان و دەستنیشانکردنیان هەروەها حالەتی بێنیشانەکە لە ئێستادا ئەو بڕیارە دەرچوو ئەوانەی بێنیشانن یان بەواری سووکە لە ماڵەوە دادێنشن بۆی کەمترین ترسناچی و بێمتمانەیی لە ناو هاوڵاتیاندا بهێڵێتەوە و حالەتەکانی مۆدەرەیت مامناوەند و تونند دەگەرێتە نەخۆشخانەکان هەروەها گەیاننی خزمەتگوزاری پێویست بۆ نەخۆشیە درێژخانەکان لە ڕێگەی تیمی پزیشکی کە لە سەرتاوە بە ئەو کۆمەڵک تیمی گەڕۆکە بوو لە کاتی قەدەغی هاتچۆ کەمکردنەوەی قەدەغی هاتچۆ قۆناغ بە قۆناغ ئەوە وەکو پلان و جێبەجێ کرایە قۆناغ بە قۆناغ لە هەگەڵ هەڵگرتنی قەدەغی هاتچۆ و هەروەها ئاساییکردنەوەی ژیان بە تایبەتی فەرمانبەرەکان و کەمکردنەوەی دەوام و شیفتەکان و هەروها چاودێریکردنی ئەو مۆزەفانەی کە هەڵگری نەخۆشیە درێژخایەنەکانن یان دووجیانن هەروەها بەردەوام لە دابینکردن و کەرەستەکانی پاکەرەوەکو تەعقیم و کەرەستەکانی خۆپارێزی و تایبەتیش ڕێکارە توندەکان لە خاڵە سنووریەکان و تا ئێستاش قەدەغەی گەشتەکان و گەشتیاران لە دەروازە سنووریەکان و لە فڕۆکەخانەکان هەروەها زیاتر گرتنەبەری ڕێکارەکانی ئۆنلاین یان بڵین ئەوەی کە فێرکردنی ئەلکترۆنی وەکو بەدیل ڕشانی شوێنە گشتەکان دانانی تیمی وەرگرتنی پلەی گەرمی جەستەیی ئەوە هەموو ڕێکارەکانن ئەگەر نەچمە سەری بە درێژی بە تەفسیل تاوەکو هەروەها پلان بۆ قۆناغی نیمچە ئاساییکردنەوەی ژیان وردە وردە دەستی پێکردیا بە مەرجی پابندبوون بە نەخۆش بە پابندبوون بە مەرجە یان ڕێنمایە تەندروستەکان بە تایبەتی لە هەمووی زۆرترین و گرنگترین دوو ڕێکار هەیە ئەویش کە دانانی ماسک و دوورکەوتنەوە تا مەترین و 2 مەتر لە یەکتر ئەوە ترسناکی زۆر کەم دەکاتەوە لە توشبوون و هەروەها نێوان پارێزگاکانی عێراق و ئێران عێراق ببورن پارێزگاکان و پتەوکردنی سیستەمی دۆزینەوەی بەرکەوتەکان لە هەڵکشانی یەکەم یەکێک لە سەرکەوتنەکانی ئەم یان ڕێگەگرتن لەم بڵاوبوونەوە کۆنتاکت ترێسین بوو تا ئێستا دەکرێت بەڵام لە قۆناغ یەکەم زۆر بە باشتر دەکرات چونکە هەر کەسێک کۆنتاکت بە گومان لێکراو بە کۆمەڵێک کەسانی دەوروبەر و کەسە نزیکانی ترێسینگ دەکرایان سکرینینگ دەکرا بڵین مەسح دەکرا بۆی بتوانین زۆرترین توشبوو بدۆزینەوە لەسەر ئاستی وەزارەت باسم کرد ڕێکارەکانی کاردیۆڕووی دارایی بەو شێوە بووە کە لەژنەی باڵادانرایە و بە بڕیاری
ئەنجومەنی وەزیرانیش لە ڕووی کارگێڕی و فەرمانگەکان تا ڕادەیەک پشودانرا دواتر بە قۆناغ و بەس ڕێژەیەکی کەم کراوەتەوە وەتی فریاکەوتنی خێرامان باس کرد کە ئەکتیف کرا بۆ تیمە گەڕۆکەکان خزمەت گوزاریەکانی تەندروستی ئەساسیەکان وردە وردەکرایەوە وەکو کوتانی منداڵان چاودێری دایکانی دووجیان و ئافرەتان هەروەها ئاسانکاری بۆ بواری بازرگانی خۆراک و دەرمان و پێداویستیەکانی ڕۆژانە بۆ گەیشتن بە هەرێمی کوردستان بۆ دوورکەوتنەوە لە دروستبوونی هەر قەیرانێکی نەخوازراوە بەمەش زیاتر لە 220 نووسرا و فەرمان و ڕێنمایی و گشتاندن لە وەزارەتی تەندروستیدا دەرچووە ئەوانە تا هەمووی پەیوەندی بە نەخۆشی کۆرۆنا هەبووە لەو قۆناغەدا وەزارەتی ناوخۆ ڕۆڵێکی گەورەی بینی بە سوپاسەوە کە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ لێرەیە بەردەوام و ڕۆژانە و لە کۆبنەوەکان و بە هەماهەنگی و جێبجێکاری ئەم ڕێنمایی و ڕاستپاردە و بڕیارانە گەیشتە ڕادەیەک کە ڕۆڵێکی گەورە لە پاڵپشتی هاوڵاتیان و ژوورەکانی ئۆپەراسیۆن و پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بۆ سەرکەوتن بەسەر ئەم ڕێککارانەدا بەڕێزان لە ڕووی داراییەوە جگەلەوەی کە وەزارەتی تەندروستی تەرخانکراوی مانگانەی 6 میلیارد دیناری عێراقی هەیە وەکو ڕۆتینی پێش کۆرۆناش واتە لە ساڵی پار و پێراریش ئەم تەرخانکراوە کە ڕێژەیەکی زۆری دەتوانم بڵێم زیاتر لە 170 ئەم تەرخانکردە وەکو بودجەی ڕۆتینی دەرمان و پێداویست پزیشکی لە ماوەی پێنجمانجی ڕابردوودا بۆ کۆرۆنا خەرجکراوە بەڵام چەند جارێکیش بودجەی تایبەت بۆ نەخۆشی و ڕوبەربوونەوەی کۆرۆنا دابین کراوە لە یەکەم بودجەدا زیاتر لە 4 میلیارد دینار بودجەی دووەم 4 میلیارد دیناری دیکە جارێکتر 5 میلیارد دینار و هەروەها 3 میلیارد دینار و نیو لە ڕێگەی وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ و بڕیارە 2 میلیارد دیناری دیکەش بۆ هەرێمی کوردستان بنێرن کە 1 میلیاری گەیشتووە و ئەمڕۆ نووسرا و کراوە داواکراوە کە میلیاری دووەمیش بگات و ئەمیش لە نزیکترین کاتدا هەر هەموو بودجەکانی تەرخان کراوە ئەمە بۆ وەزارەتی تەندروستی بووە و بەسەر بەڕێوەبەرایەتیە گشتەکانی تەندروستی دابش کراوە بە جێرەی ئەو پێوەر و بە جێرەی ئەو پێوەرەی کە لە وەزارەتی دارایی لەسەریدا پەیڕەو دەکرێت و هەموو بەڕێوەبەرایەتیە گشتەکانی تەندروستی لە ناو پارێزگاکان و لە قەزا و ناحیەکان دەستکراوە بوونە بۆ دابینکردنی پێداویستیەکانی دەستنیشانکردن خۆپارێزی و چارەسەرکردنیش بۆیە ئەمە بە شێوەیەکی گشتی کە دەتوانین بڵێن ئەوە بودجەی زیاتر لە کۆی گشتی نزیکەی زیاتر لە 15 میلیارد دینار تەنها بۆ پێداویستی پزیشکی و بە تایبەت ئەم بودجەیە خەرج کراوە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان و 3 میلیارد نیشی لە بەغدا بووە بەڵام وەکو گوتم زیاتر لە 170 بودجە ئاساییەکەی خۆمان ئیمانگانە لە ماوەی ڕابردوودا بۆ کۆرۆنا خەرج کراوە ئەمە تەنها بۆ وەزارەتی تەندروستی و من دڵنیاشم بەڕێز جەنابی وەزیری ناوخۆش دەیخاتە ڕوو کە لە پارێزگاکانیش و لە ئیدارە سەربەخۆکانیش و بۆ وەزارەتی ناوخۆ و وەزارەتە پەیوەنددارەکانی تریش چەند جارێک بودجەی تایبەت بۆ ئەم ڕێکارانە خەرج کراوە بۆیە بە ملیارەها دینار ئەژمار دەکرێت کە حکوومەت هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە خەرجی کردو ئەوەی دەبینن تەنها ئەوەی ڕەنگ کراوە لە بودجەی وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ بووە بەڵام کۆی گشتی کە زیاتر لە 15 میلیارد دینارە لە لیژنەی باڵای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چەندین جار کۆبوونەوە کراوە و ڕاستپاردەکان و بڕیارەکان لەسەر ئاستی حکوومەت و لەسەر استراتیجەتی کارکردنی وەزارەتە پەیوەنددارەکان بە ئامادەبوونی خودی بەڕێز جەنابی سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران و وەزەیرە پەیوەنددارەکان و هەندێک لە ڕایشکاران وهروەها ڕێکخراوی تەنووسی جیهانی بەردەوام لەگەڵمان بوونا و ڕۆژانەش لە ڕووی شیکاری و هەڵسەنگاندنەکان و پەتازانیەوە لەسەر بنەما زانستیەکان لەگەڵمان لەسەر هێڵن و تەنانەت ڕێکخراوی تەنووسی جیهانی ئۆفیسێکی لە ناو وەزارەتی تەندروستی کردوتەوە وجودی حزوریان بۆ بەردەوامی ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە تا ڕادەیەکی باش هاوکار بوون دواتر دەتوان بڵێم هاوکاریەکانی باز بکەین وە کۆبنەوەکانی تری لیژنە وەزارەتە پەیوەنددارەکان وەکو باسم کرد و هەروەها لە ژووری ئۆپەراسیۆنەکان بەڕێوەبەری گشتی تەندروستی لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان ئەندامێک و بڕیاردەرێکی ئەکتیڤی ژوورەکانی ئۆپەراسیۆنەکان بوو و بە هەمانجی و تەنسیقێکی زۆر باش ڕێکارەکان بە تەنسیقی هەموو لایەک چۆتە ڕێگا
بوو بە سوپاس و پاڵپشتی وەزارەتە پەیوەنددارەکانیش وەکو باسمان کرد بە گوێرەی پێداویستیەکان و لە تا دەگاتە قایمقام و مدیر ناحیەکانیش کاکتۆر ئەگەر یەک تۆس ئەگات لە کات بێت چڕیکەیتەوە بۆی وەڵامی پرسیار بدرێتەوە باشترە سوپاس دەکەم بەرەو خلاص من دەچم ئەوە هەموو ئیجرعاتەکانە من ناچمە سەر ئیجرعاتەکان هەوڵ دەدەم ئەوە ئیجرعاتەکانی خۆپارێزیە لەناو ئەو شوێنانەی کە دەیبینن ڕێنمایەکانی گەشتکردن و جیابوونەوە و قوتابخانە و شوێنەکانی پەرزگا و ئاینیەکان و هەروها ناو شوێنەکانی قەرەباڵغی ناو کۆمەلگا کۆمەڵێک لە ڕووی ئەلکترۆنیەوە سوود لە داتا و زانیاری کۆکردنەوەکان وەرگیرە لە هەمووی گرنگتر کە پۆرتالی کوردستان هێڵتە کە ئەم پۆرتالە ئێستاش لە تەواوی ئەو کەسانەی لەسەر سمارت تەلەفۆن بن دەتوانن ئەکتیڤی بکەن و لە داهاتوودا بەرنمەیەک هەیە سوودی لێ وەرگیرێ بۆ کەرەنتینکردن و دۆزینەوەی حالەتەکان بە شێوازێکی زیاتر ئەوەی دەیبینن داشبۆردێکە بە سوپاسەوە لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری لە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێژران ئەم داشبۆردە بەردەوام هەموو دقەیەک ئەپدەیت دەکرێت و هاوشێوەی داشبۆردەکانی نێودەوڵەتی لەگەڵ باسی هۆشیارکردنەوەی تەندروستیم نەکرد کە لیفلێت و پۆستەر و بڵاوکراوەکان هەم لە تەلەڤیزیۆن و مەتریالەکان هەم بۆ بڵاوکراوەی چاپکراوەکان بە شێوەیەکی باش بڵاو کرایەوە بە تایبەتی ڕێکخراوی تۆنسیجیانی ڕۆلی هەبوو و فەرمانگەی میدیا و زانیاری بە باشترین شێواز و کوالیتی ڤیددیۆ سپۆتەکانی بە وەزارەتی تەندروستی و لە دام و دەستگاکانی ڕاگەاندن ڕۆژانە تا ئێستاش بڵاو دەبێتەوە کە جێگای باسکردنە. هەروەها چەند توێژنەوەیەکی زانستی دەستی پێکردەوە بۆ توێژنەوە لە بواری بیوارە جیاوازەکانی نەخۆشی کۆرۆنا. تیمەکانی فڕۆکەخانەکان و تیمەکانی سەر سنوورەکان هەروەها چەندین گادلاین چاپ کرا گادلاین بۆ پزیشکان هەروەها بۆ هاوڵاتیان و ڕێنمایەکان بۆ چین و توێژە تایبەتەکان بۆ نمونە بۆ وەزارەتی ئەوقاف بۆ مامۆستایانی ئاینی هەروەها بۆ ناو بازار و شوێنە گشتەکان و تێشخانەکان هەروەها بۆ وەزارەتی پەروەردە و بۆ مامۆستایان و قوتابیان بۆ تاقیکردنەوە هەموو ئەوانە لەو باسم کرد 220 گشتاندن و ڕێنمایی بڵاو کرایتەوە. ئەوە کە دەیبینن ئێمە پرۆژەیەکی زۆر گرینگە بوو بە هاوکاری و سپۆنسەری کۆمپانیای فاستلینگ بۆ ئینتەرنێت توانیان تیمەکانی گەڕۆک هەم پاڵپشتی و پشتگیری ئەو تیمانەی ژمارە 122 بکەن کە دەیبینن ژمارە حالەتەکان چەند پەیوەندی وەرگیراوە چۆن تا ئێستاش ئەکتیڤە و ئەوەی دەیبینن هەموو ژمارەی کۆڵەکانە ئەوانەیە ڕۆژانە هاوڵاتی چەند تەلەفۆن دەکات بۆ 122 لە ڕۆژی کەرەنتین و قەدەغی هاتچۆ زۆر سوودێکی یەکجار زۆری هەبوو چەندی بە دوواداچوون کرایە چەند داخل کرایە چەندیش مایتەوە لە نەخۆشخانە ئەو بابەتەیە کە پەیوەندی بە تیمە گەڕۆکان هەیە 164 تیمی گەڕۆک هەبووە بۆ گواستنەوەی گومانلێکران و کەرەنتین کراوەکان و بەسپاسەوە هێزەکانی زێڕەڤانی لە وەزارەتی ناوخۆ پاڵپشت بوونە لە ڕێگەی تیمە تەندروستیە پزیشکیە سەربازیەکان لەگەڵمان بە خۆیان و ئەمبولانسەکانیان و هەوڵدرایە ڕۆژانە ڕاگەیاندراوەکانی وەزارەتی تەندروستی بڵاو بکرێتەوە لەگەڵ ماوە بە ماوە کۆنگرەی ڕۆژنامەوانیش بۆ گەیاندنی پەیامەکان بە هاوڵاتیان. ناچمە سەر سمینار و کۆبنەوە زانستیەکان و ئەوانە بەڵکو ئەوە مەتریالەکانن. لە ڕووی دەرونیەوە کۆمەڵک کارکرایە ئەوەی دەیبینن لە راپۆرتەکانی بەردەستان تەندروستی دەرونی چونکە فۆبیایەک و ترس و دڵڕاوچە لە نێوە هاوڵاتی بۆ لەسەر ئاستی جیاندا بۆ ئەم نەخۆشیە دروست بووە لەگەڵ بە هاوکاری ڕێکخراوی تەندروستی جیانی کاری لەسەر کراوە. لە تاقیگەکان وەکو باسمان کرد تەنها بە ڕیڵ تایم PCR و ئێستا سیتی سکانیش بۆ حاڵەتە ترسناکەکان ئەوانەیە کە ئیلتیابیان زۆرە لە دەرەجەی توندانە بەکاردەهێنرێت. دابینکردنی کیتی پشکنین هەر هەمووی جگەلەوەی کە هەندێک وڵات یان ڕێکخراوێکی نێودەوڵەتی بە هاوکاری هێنابێتی ئەوەی تر تێستی پشکنین هەر هەمووی لە بڕۆایەتە گشتیەکان لەسەر ئەو بودجانە دەکڕێ و ئەوەش دەیبینن کە
لە بەغداش بۆمان هات بێ بەم شێوازە بەو ڕێژانە دابەش کراوە. پولینگ ڕەنگە باز کرابێ و پرسیار کرابێ پولینگ بەڕێزان بۆ کۆکردنەوەی چەند بۆ سکرینینگ بەکاردێ بۆ بەحث بەکاردێ بەڵام بۆ گومان لێکراوێکی تەواو کە نیشانەکانی هەیە پولینگ بەکار نایە بە تایبەتی لە کاتی ئێستادا کە زۆرترینیان نیشانەیەنێ بەڵام پێشتر لە گوندێکدا کە دەدویست 200 کە زۆر بگری ئەو 200 شەرت نەبوو 200 تێستی سینگلی بۆ بکەی ڕەنگە هەر 5 تێست لە یەک تێست دەکرا ئەگەر بێت پۆزتیف بە ئەو پێ دەڵێن پولینگ ڕێگایەکی زانستیە و لە بواری توێژینەوە و سکرینینگ مەسح بەکاردێ بەڵام ئەگەر بێت و بۆ نەخۆش بێ نەخێر بۆ نەخۆش بەکار نایە بۆیە ڕەنگە هەڵە تێگەیشتنێک لەو بوارەی پولینگە بێ کە باز لەوە کرابێت هی نەخۆش تێکەڵ دەکرێت نەخێر ئەگەر پۆزتیفی ژەبێ لە پێنجان هەر پێنجی بە تێستی سینگل دەکرێتەوە تاوەکو دەستنیشان کرێت کامێنە بەڵام لە کاتی ئێستا پولینگ بەکار نایە لەبەر زۆری حالەتەکان ئەوە ئینفێکشن کۆنتترۆلە نامەوێت بچمە سەری بە دوور و درێژی مەسلەی تعقیمکردن و مەوزوعی بەکارهێنانی مادە پاکەرەوەکان و دەست بەجێ لە سەرەتای بەهاری ئەم ساڵ لە کۆتایی ببورن مانجی شوبات دەست بەجێ نەخۆشخانەکان ئامادەکران و شوێنێک بە پۆلینکردن بۆ نمونە عیادەی خارجی کە وەربگرێت دواتە تەحویلی نووسن بکە لە هەر شارێک چەند نەخۆشخانەیەک دانرا و بەسپاسەوە خێرخوازان و بەخشەرانی و خوا پێداوانش لە زۆر لە ناوشار و قەزاو ناحیەکان دەستیان کرد بە دروستکردنی نەخۆشخانەی خێرا بۆ ئەوەی زۆرترین وە سوودێکی زۆری هەبوو تا ئێستاش بەکاردێن و چەند نەخۆشخانەیەکیش بەتاڵ کرا بۆ ئەوەی بەکار بێت بۆ نەخۆشانی کۆرۆنا و ئەوەی دەبینن ئەو پێداویستە پزیشکەیە کە بەلایانی کەم نزیکەی $15 بەڕێزان ئەوە بارێکی زۆر قرس و گران لەسەر دام دەستگای تەندروستی دروست دەکە ئەم جلکەی دەبینن لەسەر جلکێک ترە کە سپیە پێ دەڵێن PPE نزیکەی بە هەردوو جلک و بە پێداویستەکانی دەست و عینەکوانە نزیکەی $20 تەکلیفە دەکا ئەوە جگە لە هەر تێستێکی مختبەری کە سەرەتا زیاتر لە 120,000 تا 150,000 بەڵام لە کاتی ئێستادا لە حدودی 25 تا $30 هەر تێستێک بە چار بەشەکانی VTM و ئەکستراکشن و ئەوە بۆی بزانن کە خەرجەکان تەنها لەسەر ئەوە بووە چاودێری چر بە کۆی گشتی 206 قەرێلەی چاودێری چر هەیە کە هەناسەی دەستکردی تێدا بەکار بێت بەڵام هەر هەمووی هەناسەی دەستکردیان دێکیان سیپاب ماسکە ئەوی ژەرعینای مڕەکەزەیە واتە تەقدیر ناکرێت مرۆڤەکە لە هۆشی خۆیتی بەڵام سیپاب ماسکی پێویستە بۆ تێرکردنی ئۆکسسیجین ئەوەی باسم کرد ئەوەی فاست کەیر بوو تیمەکانی فاست کەیر هاوکاریەکان بەو شێوەیە دابش دەکرێت بە شێرەی ئەو ڕێژەیە کە لەسەر ئەو بنەمایەت ماوەی ساڵانێکی زۆرە لەسەر ئەو بنەمایی وەزارەتی دارایی هاوکاریەکان و تەرخانکراوەکانی بودجا دابش دەکرێت ئەوانەی دەبینن ناوی ئەو ڕێکخراوانەیە کە هاوکاریان بۆ هێناوین و ئەوانەی دەبین هەموو ناوی ئەو ڕێکخراوانەیە و چەندیان هێنایە کۆمەڵێک کۆمپانیا و ڕێکخراوی نێودەوڵەتی و قونسڵخانە و دەوڵەتان و خەڵکی خێرخوازیش لۆکاڵی و نێودەوڵەتی لە ئیجراتەکان باز دەکات کە چۆن مەوزوعی ئاسانکاری بۆ چ تیمێک کراوە و من دەمەوێت لێرە باسی ئەوش بکەین کە هەندێک لە دەرمانەکان چاودێری و داخستن و سزادرای لە سەرەتاوە ئەوانەی کە هەوڵدرابێت ئەو وەزع بقۆزنەوە و تەنانەت پرسیاری دەرمانەکەش لەلایەن لەژنەی تەندروستی باس کرا کە دواتر تاین جواب دێنەوە نرخی دەرمانەکە و هەروەها سەبارەت بە ڤاکسینیش تا ئێستا هیچ ڤاکسینێک لە وڵاتانی جیهاندا بە کۆتایی ڕانەگەێنرایە بە فەرمی و هەر لە قۆناغی دۆزینەوە و بەرەو کۆتایی چوونە بە دڵنیاییەوە ئەگەر ڤاکسینێک بدۆزرێتەوە ڤاکسین هەموو ڤاکسینەکان لە ڕێگەی حکوومەتی عێراقی فیدراڵ و بەرنامەی نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان دابین دەکرێت تا ئێستا هەرێمی کوردستان ڤاکسینی نەکریەوە بۆ نەخۆشیەکانی تریش بەڵام بۆ کۆڤید تا ئێستا ڤاکسینیش نییە لە کاتی دەرچوونی بە دڵنیاییەوە ئێمە پەیوەندێکی زۆر باشی ڕۆژانەمان لەگەڵ وەزارەتی تەندروستی خودی بەڕێز وەزیری تەندروستی عێراقی فیدراڵەیە و سەردان چەند جارێک سەردانی بەغدامان کرد بەڵێنی داوە کە لە کاتی دابینکردنی پێداویستیەکان بە تایبەتی ئەگەر ڤاکسین بێت بۆ هەرێمی کوردستان هاوشێوەی ئەوەی کە لە ساڵانی پێشوو بە تایبەتی ڤاکسینی ئینفلۆنزای وەرزی کە بۆمان دابین دەکەن ئەوانە هەندێک لە کێشە و گرفتەکانی ترەکە لە کاتی ئێستادا ئێمە پرۆژەیەکمان لە لیژنەی باڵای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران خستە ڕوو کە لە چەند بڕگەیەک پێک دێت دواتر دەتوانین ئەم پرۆژەیە بە بەڕێستان شان بدەین
کە کۆمەڵێک بورگە لە خۆی دەگرێت هەم لەسەر ئاستی تەمیلکردن دامەزراندن هەروها سەپۆرتکردنی ماگانە و کۆمەڵێک ڕێنمایی و ڕاستپاردە بوو کە لەلایەن وەزارەتی ناوخۆ و ژوورەکانی ئۆپەراسیۆن زۆربەی چۆتە بواری جێبەجێکردن. لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیە گشتەکان بەڕێزان راپۆرتەکان زۆر ورد و زۆرە بەڕێزوەزیری تەندروستی وەبزانام یەک دقم وڵای یەکسەر بچیتە سەر پلانەکە چکە ئێمە مەبەستمان پلانە بۆ داهاتوو باش زۆر گرنگە ینی ئەمانەیە بزانین پلان بۆ داهاتوو چییە بەڵێ دەستان خۆش بێ تقریبان هەر لەسەر قسەکەی بەڕێزە دەگە بچینە سەر سلایدی پێشبینیەکان بەڕێزان پێشبینیەکان لەگەڵ تیمی ڕێکخراوی تەنووسی جیانی پێشبینیەکان ئەوە پێشبینیە ڕەنگە ئەگەر ئیجراتەکان باشتر بکرێت ئەو پێشبینیە کەمتر بێت ڕەنگە زیاتر بێت بەڵام وەکو پێشبینی بە تەقیمی ئێستا ئەوەیە کە تا نهایەتی مانجی شوباتی داهاتوو نزیک دەبینەوە لە 120,000 توش بوو کە حالەتی سووک و تند و مەترسیداری تێدا هەیە بەو شێوەیە بێت دەبێ ئێمە نزیکەی 6,000 قەروێلەی ئامادە بکەین بۆ داخلبوون و نزیکەی 280 ئامێری هەناسەی دەستکرد و چاودێری چرکردن دابنێن و چەند پشکنینمان پێویست دەبێت نزیک بووینەوە لە ڕێژەیەکی ستاندەر کە 2500 مەفروزە ڕۆژانە بکرێت ئێستاش نزیکەی 2300 زیاتر دەکرێت و چەند پیش پێویستە کە زیاتر لە 716,000 دەبێت و دابینکردنی بودجەی بە پەلەی ماگانە لەگەڵ بەکارخستنی هەندێک لە کارمەندانی تەنووستی بواری سڕکردن یان یاریدەدەری سڕکردن و پزیشکانی پسپۆری سڕکردن بۆی بتوانین ڕەوشی خزمەتگوزاری ئینای مڕەکەزەکان زیاتر بکەین. سەبارەت بە پلانەکە ئێستا جواب دەم بڵێ هەشت خاڵە بەڕێزان لەسەر پلانەکە بێ بۆی دوایینەوە پرسیارتانە بێ فەرمونون بەڵێ فەرمونون. بە شێوەیەکی گشتی ئامادەکاریەکان زۆر بوو لە خاڵی یەکەم باسی ئامادەکاریەکانی حکوومەت دەکا ئامادەکاریەکانی حکوومەت بەڕێزان لە چەند ئاستێکی جیاواز بووە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بووە و حکوومەت یارێم باسم کرد چەندین کۆبنەوە بڕیاری پێویستی وەرگرتووە و لەسەر ئاستی وەزارەتە جیاوازەکانیش هەبووە و لە ئاستی پارێزگاکان کە ژووری ئۆپکانی ئۆپۆراسیۆن ئەم پلانانە چووتە جێبەجێکردن دەتوانم بڵێم لە هەڵکشان یەکەم 100% پلانەکە چوار ڕێگە و لە وەزارەتی تەندروستیش پلانەکان بە تەفسیل بوو باسم کرد خاڵی دووەم باسم کرد لە 100% پلانەکان بەڕێوە چووە بەڵام لە کاتی ئێستادا بەداخەوە بەوەی ئەو کێشە و گرفتانەی باسم کرد ڕەنگە طموحی وەزارەتی تەندروستی و هەروها ئەو ڕێژەیە کە ئێمە هەدەفمان بێت نەگەیشتینە 100% بەڵام هەوڵدراوە زیاتر تەرکیز لەسەر کەمکردنەوەی ڕێژەی مردن و توشبوون بێت. ئەو هاوکاریانەی وەرجراون بەڕێزان هەموو هاوکاریەکان وەکو گوتم هیچ کڕینێک یەک دیناریش بودجە لە وەزارەتی تەندروستی ڕاستەوخۆ دابین نەکراوە تەنها هاوکاریەکانی وەرگیراوە لە بەغدا لە ڕێکخراوەکان دابش کراوە بە جۆری ئەو ستاندەردا و جێگای خۆی گرتیەوە بەڵام من دەمێ حقەتە بڵێم کە هاوکاریان نێودەوڵەتەکان هاوکاریەکانی بەغدا یان هیچی نەگەیشتۆتە زیاتر لە 105 پێداویستەکانی ئێمە بەڵکو لە نزیکەی 195 پێداویستەکانی ئێمە لەسەر بودجە و تەرخانکراوەکانی ڕێکخراوی تەندروستی ببورن تەرخانکراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە چونکە بەڕێزان زۆر جار لە ڕووی ئەعلام و پیشاندان و مناسبە و لە ڕووی پرۆتۆکۆلیەوە بە ڕێزێک لە دەوڵەتێک و یان لە ڕێکخراوێکی گەورەی نێودەوڵەتی هاوکارێک دێنێ بەڕام باوەڕ بکەنەوە هاوکاریانە بەشی چەند ڕۆژ یان یەک ڕۆژ و ئەوهایە پێداویستەکان یەکجار زۆرە ئەوەی کێشەیە لە مەسلەی کۆرۆنا پێداویستەکان ڕۆژانە سرف دەبێت وانی پێداویستێک وەکو ئامێرەکان نیە بمینێ هەتاتایە پێداویستی تاقیگە پێداویستی لەبەرکردن خۆپارێزی ئەوانە ڕۆژانە دەبێت جێگرەوەی هەبێ. ڕۆڵی ڕێکخراوی تەنووسی جیهانی ڕۆڵی ڕێکخراوی تەنووسی جیهانی زیاتر لۆجستی معنەوی زانستی ئەکادمی بووە زیاتر لە دابینکردن دابینکردنیان هەبووە نزیکەی $500,000 پێداویستەکانیان بۆ دابین کردین و ڕێکخراوی تەنووسی جیهانی بەڵام لە ڕووی ترینینگ و هۆشیاری تەندروستی و ئامادەکاریەکان و شیکاری و هەڵسەنگانەکان ڕۆژانە لەگەڵمان بەڵام نەبووتە سەرچاوی سەرەکی و بنەڕەتی بۆ دابینکردنی پێداویستەکان ئەوەی بەغداش باسم کرد بەغدا تەنها جارێک بودجەی 3 میلیارد ناردۆ و ئێستاش بودجەیەکی 2 میلیاری لە ڕێگایە کە میلیارێکی گەشتێ و میلیاری دووەم چاوەڕێنێت تاوەکو دابەش بکرێ. بەڕێزان پەرستار و پزیشکی پسپۆر لە نەخۆشخانەکان جێگەی گلەیە ئەمە لە چاودێری چرە ئەو گلەیە ئێمە پێش نەخۆشی کۆرۆناش بەڕێستان هەموو لایەک ئاگدارن بە تایبەتی لژنەی تەندروستی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق وەتەتوان بڵێم تا ڕادەیەک لەسەر وڵاتانی تریش کێشەی پزیشکی پسپۆری سڕکردن و کاربەندی تەندروستی سڕکردن کێشەیەکی گەورەیە چونکە ئەم کێشەیە نەقسە بۆی
عنایە مڕەکەزەکان کە زیاد دەکەیت تەنها ئامێر و قەرێلە نیە بەڵکو پێویستی بە بەردەوام کارمەندی تەنووسی و پزیشکی پسپۆڕەیە بۆیە ئێمە لە پرۆژەی ئێمە داوامان کردووە کە ئەو چین و توێژەی ناو کەرتی تەندروستی بتوانین فراوان بکەین لە داهاتوودا زیاترین ژمارە بەکار بخەین بە دڵنیاییەوە ئێمە بەرنمەیەک هەبوو لە حکوومەت هێرێمی کوردستان پێش نەخۆشی کۆرۆنا پێش ئەو قەیرانەی کۆرۆنا کە دەستگای خزمەتی وەزیفی یان خزمەتی ڕاژە بۆ دامەزران و هەڵسەنگاندن و بۆ ئەو ناونیشانە پێویستیانە بە کوێرەی لێکدانەوەیەکی پێویستی میلاک بتوانێت پڕ بکاتەوە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو قەیرانی داراییەوە جارێکتر هاوشێوەی قەیرانەکانی تر نەتواندراوە دامەزراندن بکرێت بەڵام بە دڵنیاییەوە بۆ ئێمە ئەولەویەت ئەگەر دامەزراندن هەبێ کارمەندی تەندروستی بواری سڕکردنە پزیشکی سڕکردنە ڤاکسین باسمان کرد بە ڕێزان ڤاکسین تا ئێستا نەبووە خاڵی هەفتەم کەمی ڕێژەی پشکنەکان لە تاقیەکان بە ڕێزان پشکنینەکان لە تاقیەکان کەم ناکرێت وەکو باسم کرد نزیکین لە ستاندەردی نێودەوڵەتی چونکە پشکنین ڕێژەیەگەیە ناتوانانی هەموو پشکنین بکەی و ئیندیکیشن هەیە بۆچێ پشکنین دەکرێت بەڵام هەندێک ڕۆژ ڕەنگە لە شوێنێک کەمتر لە زیاتر بێت لە شوێنێک کەمتر بێ ئەوە مناقەلە و دابینکردن لە ڕۆژانی دواتر تەعویز دەکرێتەوە پولینگ وەبزانم باسم کرد ئاخر خاڵ بوو زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست خۆش بێ زۆر زۆر سپاس هەڕەحم بە خۆتان بکەن بەڵێ بەڵێ ناوێن بنووس بەڵێ هەمووی بنووسە بنۆرە مەسەن ئەم بەرە تەواو بکە اینجا بچۆ ئەو بەرە اینجا بچۆ والله بۆ زیاد من آخرها بنووسە ئەی خوێنمەوە بەڕێزان بەڵێ
کاک مەلاوەیسی کاک مەلا ئەحسان دکتۆر بژار کاک ڕزگار دکتۆر زانا دکتۆر زێدان خەدیجە خان دکتۆر ڕێبوار سەوسەن خان ژیان خان لەنجە خان کاک هێویدار ریزا خان هەدیە خان کاک نزار ڕۆژان خان شنۆ خان کاک جەلال کاک عەلی شادی خان کاک سەرکۆ کاک شەمۆڵ کاک هاوڕێ کاک لوقمان کاک بەڵێن کاک بەلا ناسر کاک ڕزگار شیرین خان گولستان خان ئاشنا خان کاک لوقمان دکتۆر کاظم دکتۆر محێدین کاک دیاری مژدە خان کاک سیروان کاک مەم دکتۆرە گەلاوێش دکتۆرە گەلاوێژ یەکەم کەس مەجال دەدا یەکەم کەس قسە دەکەیت بەڵێ بێخەمە بەڵێ چێ قەینا هەموو جارێ ئاخر کەسە فەقیرە دکتۆرە گەلاوێش تۆ یەکەم کەس قسە بکە فەرموو دکتۆرە گەلاوێش ئەوەی تر چێ بوون دەستی بەرزیکە کاک پێشەوە کاک عوسمان حەسیبەخان قسە دەکەیت حەسیبەخان دکتۆر مەجالی ئێوە دەم تەکید لیژنە مەجالتان دەدەم کاک عوسمان کاک عوسمانیش بنووسە عوسمان سێدەری بەڵێ چێ ماوە حەسیبەخان قسە دەکەیت حەسیبە خان بەڕێزان دکتۆرە گەلاوێش کاک پێشەوە کاک عوسمان سێدەری حەسیبە خانمان ئیزافە کردووە کەس هەیە نەمان نووسی بێ ناوەکەی دوای ئەوەی خوێنمەوە باشە یاڵا دکتۆرە گەلاوێش فەرموون کەرم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی وەزیری تەندروستی دەکەم دەستخۆشی لێ دەکەم بۆ ڕوونکردناوانەی کە دایە و زانیاریانە بەڕاستی زانیاری گرنگ بوون بەڵام چەند پرسیارێک هەیە ئێمە دەبێ بیخەینە ڕوو و پرسیارم هەیە لە بەڕێزیان ئەگەر بینە سەر بازاری دەرمان و ماسک و پێداویستەکانی تاقیم بەڕاستی لە شوێنێک بۆ شوێنێکی تر سعرەکانی بە پێی پێویست نییە و گرانە هاوڵاتیان ناتوانن وەکو پێویست بەدەستی بێنن و گرانی نۆڕنگەکان و پشکنینی سۆنەر بەڕاستی لەگەڵ پشکنینی ئەشیع و سیتیسکان هاوڵاتیانێکی زۆر گلەییان لێ هەیە و ئەوەی تێبینی دەکەین ئێمە زۆری ئەنجامدانی ڕێژەی سیتیسکان لە نەخۆشخانە تایبەتەکان ئایا وەکو وەزارەتی تەندروستی چدا چاودێریەک هەیە کە بە سیتیسکان تەشخیصی ڤایرۆسی کۆرۆنا بکرێتن ڕۆژانە نزیکەی 400 تا 500 سیتیسکان بۆ هاوڵاتیان دەکرێتن و پرسیارێکی ترم هەیە بەڕێز وەزیری تەندروستی ئایا ئەو تیمانەی کە جەنازەکان دەناشتن چەند تیممان هەیە چونکە لە زۆربەی کاتەکان چەند مردوویەک دەبێت چەند جەنازەیەک ئەو تیمانە پێڕاناگەن بەڵێ و هەندێک پرسیاری تر لە ڕووی ڕاگەیاندنەوە زۆربەی کەسەکان لە ڕاگەیاندنەکان زانیاری وەردەگرن ئێمە دەزانین بەکارهێنانی ڤیتامینەکان وەکو ڤیتامین سی و ڤیتامین دی ئەگەر هات و لە ڕێژەی پێویست لەلایەن هاوڵاتیان بەکار هات خاصەتەن ڤیتامین دی کاریگەری لەسەر وەزیفەی کلیەکان هەیە و دەبێتە هۆی دروستبوونی بەردی کالیسیۆم کەوە بەڕاستی هاوڵاتیانی تووشی جێژاویەک کردووە لە بەکارهێنانیان چکە ڕۆژانە لە ڕاگەیاندنەکان گوێیان لێ دەبی ڤیتامین سی بخۆ زینک بخۆ ڤیتامین دی بخۆ بۆیە پێویستە لە ڕێژەکان ئاگادار بکرێنەوە و بەڕێزت باسی توێژینەوەکانت کرد پێم باشە و پێم خۆشە بزانم توێژینەوەکان تایبەتە بە وەزارەتی تەندروستی یان هاوبەشە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و لە چ بوارێک توێژینەوەکان کرایە و سپاس زۆر سپاس دکتۆر کاظم بەجێ دکتۆر و ئەوان قسە بکەن بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەو ڕوونکردنەوانەی کە بەڕێز وەزیری تەندروستی ئاماژەی پێەیە بەشێکی باش لە ڕوونکردنەوەکان زانیاری تیا بوو بەڵام هەندێک پرسیار و تێبینی لە ئێمە هەیە لەسەر ئەدای یان لەسەر شێوازی مامەڵەکردن و بەڕێوەبردننی بابەتی کۆرۆنا لە چەند مانگە ڕابردووە یەکێک لەوانە بەپێی ئەو ئاماری جەنابەت باست کرد نزیکەی 11 ملیۆن دۆلار بودجەی تەرخانکراو بۆ کۆرۆنا بە شێوەیەکی گشتی ئایا لەم 11 ملیۆن دۆلارە چەند ئامێری هەناسەدانی دەستکرد کردراوە چەند نەخۆشخانە لەسەر ئەرکی وەزارەتی تەندروستی دروست کراوە و چەند یەکەی چاودێری ورد دروست کراوە ئەمە یەکەم دووەمیان جەنابتان ئاگادارن کە ئەو داتایی کە داتای مردنە مناڵی تیانە جاوە زۆر گرنگە یعنی بە مەبەستی دروستکردنی متمانە لە لای هاوڵاتیان
زۆر گرنگە ئەو وردەکاریە بۆ هاوڵاتیان بخرێتە ڕوونەک تەنها حەدەستە ترسناکەکان بخرێتە بەرچاوی هاوڵاتیان و باز لە کارەسات و تۆقاندن و ئەو شتانە بکرێت بەڵکو داتاکە وەکو خۆی بخرێتە بەرچاوی هاوڵاتیان بۆی جۆرێک لە متمانە دروست بکرێت یعنی هەل لەسەر ئەساسی ئەمە لە وڵاتی سوید تەنانەت داتاکان مناڵیان هەرتێ نەکردووە چونکە بەرگری مناڵ ئەوەندە زۆرە کە لەم جۆرە ڤایرۆسانە ڕۆژانە بەردەیان ڤایرۆسی هاوشێوەی کۆرۆنا و ڕەنگە ستریمی زۆر ترسناکتریش ببێت و تێشی دەپەڕێنێت چکە بەرگری لەشی مناڵ زۆر بەهێزە. یەکێکتر لەو بابەتانە ئەوەیە کە ڕێژەی مردن لە سلێمانی دوو هێندەی ڕێژەی مردنە لە هەولێر بە پێی ئەو داتایانی کە جەنابەت باست کردووە ڕێژەی مردن لە سلێمانی 4.7 لە سەدا بەڵام لە هەولێر لە سەدا 2.7 توش بووانە ئەم جیاوازیە هۆکارەکەی چێ بۆ چێگەڕێتەوە ئایا مەسەرەن ئەوەی پێوتری ئۆڤەر دایگنۆزە تۆزێک خوانەخواستە زیادەڕەویە یان بەڕاستی کێشەیەک هەبووە لەوەی کە بۆچی نەخۆش لە سلێمانی کە تووشی کۆرۆنا بێ ئەگەری مردنی زیاترە وەک لەوەی لە هەولێر یا لە دوهۆک یا لە هەڵەبجە بێ. یەکێکتر لە سەرنج و پرسیارەکانمانەوەیە کە لە هەموو دنیاە پزیشک و کارمەندەکان لە دۆخی وەکو کۆرۆنایە پاداش کران و مکافئە کران بەڵام تەنها لە هەرێمی کوردستان لە دوای 6 ڕۆژ لە 121 موچەکانی پزیشکان و کارمەندانی تەندروستی بەوانەشەوە کە لە نەخۆشخانە کۆرۆناکانی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستانە کاریان کرد لە 121 موچەکانیان بردرا. ئەگەر بەڕاستی کۆرۆنا کارەسات بوو چۆن حکوومەت دەستی چووە موچەی ئەو کارمەند و پزیشکانە بیبڕێ بە تایبەت ئەوانەی لە کۆرۆنایە کاریانە کرد. یەکێکتر لە پرسیارەکان کە هەر بۆ بەڕێز وەزیری تەندروستی ئەوەیە کە جەنابتان لە باسی کەرەنتین و کاریگەری کەرەنتینە پێم وابێ بەرچاوڕوونی تەواوتان نیا بە هاوڵاتیان جەنابتان کە باسی کەرەنتین و چوونە ماڵەوە و خۆپاراستن و دوورەپەرێزیتانە کردتان و بە مەبەستیەوەی توش نەبن بەڵام لە ڕاستیە مەبدەئی کەرەنتین بۆ ئەوە نییە کە خەڵک توش نەبێ بۆ ئەوەیە کە هەموو خەڵک بهەیەکەوە توش نەبێت بۆی کە نەخۆشخانەکان و کەرتی تەندروستی فریا بکەوێ و بۆ کڕینەوەی کاتە لە باتیەوەی تۆ 10,000 نەخۆش ڕوو بکاتە نەخۆشخانەکانێ ئەو نەخۆشە دابش ببێ بەڵام لە کۆتاییە وەکو وڵاتانی پێشکەوتوش سیستەمە تەندروستیەکان اعترافیان پێکردووە کە بەشێکی زۆری هاوڵاتیانە بێ ڤایرۆسەکە توش ببن و چاک ببنەوە و مەناعی لەشیان دروست ببێ. یەکێکتر لە تێبینەکانمان ئەوەیە کە لە سەرەتاوە لەم کۆتاییانە بەڵام لە سەرەتاوە داتاکان لە ڕۆژێکا 3 جار ئیعلانەکرا هەمان ژمارە لە ڕۆژێکا 3 جار ئیعلانەکرا ئەوە بۆ هۆیەوەی کە ژمارەکان لە بەرچاوی هاوڵاتیان زۆر گەورە ببێ ترس و تۆقاندنێک دروست ببێ لە میدیاوە جۆرێک لە دڵە ڕاوکێ بەرامبەر بە داتاکان هەبێت. دوای ئەوە جەنابتان لە داتاکانان نەخۆش و هەڵگرتان تێکەڵ کردووە معلومی جەنابتانە کە نەخۆش ئەو کەسەیە کە تووشی ڤایرۆسەکە بێ و نیشانەکان لەسەری دەرەکەوێ هەڵگریش ئەو کەسەیە کە هیچ کێشەیەکی نییە و هیچ نیشانەیەکی نییە تەنها ئەگەر فەحسی بکەی ڤایرۆسەکەی هەیە ئەم دوو فئەیە کە تێکەڵ کران داتاکە گوماناویەکە و ئەمە هۆکاریەوە بووە کە ئێمە گومانمان هەبوو لەم داتایە و بە ئاشکراش بە سەراحەت ڕامان گەیاندووە بە بێ ترس لەبەرەوەی هۆکار و ئەدیلەی علمیمان پێ بووە کە نەخۆش و هەڵگر نابێت تێکەڵ بکرێت لەو دۆخانەیە بەرپرسی کەرتی تەندروستی هەبووە دواتر ئەوە لەبەرەوەی پەخشە ناوی ناهێنم دواتر بە جەنابتی ئەڵێم بەرپرسی کەرتی تەندروستی هەبووە بە خەڵکی وتووە تووشی کۆرۆنا بووە تووشی نەخۆشی کۆرۆنا بووە بەڵام کاتێک خۆی توش بوو لە ئیعلام ڕایگەیاندبوو لە فەیسبوکەکەشی دای نابوو تبووی من هەڵگری کۆرۆنام بۆچی بەخۆت ئەڵێی هەڵگر بۆ بە کەسێک ئەڵێی کە عیبی نییە پێڵێی نەخۆش هەمووی ملاحەزەیە لەبەرەوەی جەنابەت دکتۆری زۆر لە حەدی خۆت زیاتر سپاس دەکەم مەمنونم. یەک ملاحەزەی ترمان هەیە بۆ بەڕێز وەزیری ناوخۆ ئاسانکاری هاتوچۆ ئەو شتانە لە کاتی کەرەنتینا بەڕاستی بە پێی پێویست نەبوو و من بۆی کاتەکە درێژ نەکەمەوە تەنها ئەو نمونەیە هێنمەوە بەرچاوی هەموو پەرلەمانتار و جەنابیشتان ئەوەیە کە لە یەکێک لە بازگەکانی هەرێمی کوردستان خانمێکی دووگیان بەهۆی ڕێگریکردنەوە بەداخەوە نەگەیشتە نەخۆشخانە و فریان نەکەوت و منداڵەکەی لەدەستا ئەمە
ڕەنگە ڕۆژانە دووبارە بێتەوە یان دووبارە بوو بێتەوە چەند حاڵەتێکی تری هاوشێوەشە بوو بێ و گرفتی زۆر هەبوو لەسەر ئەو بابەتە. سپاس کاکتۆر سپاس ڕۆژان خان فەرموو لەبەرەوەی جەناب دکتۆری زیاد لە یعنی زۆر زیاد لە حەدی ئەوە ڕێگەمان پێدای. بەڵێ فەرموو. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا دەستخۆشی لە بەڕێز وەزیری تەندروستیەکەم بۆ کارانەی کە کردویانە سەبارەت بە پەتای کۆرۆنا. من چەند پرسیارێکم هەیە نووسیومە خوێنمەوە بۆ ئەوەی کاتەکە زۆر نەبم. یەکەم ڕەوشی تەندروستی لە ئیدارەی گەرمیان باش نییە. کەرتی تەندروستی کەم و کورتی زۆرە لە ڕووی توانای مرۆیی پزیشک و کارمەندی تەندروستی و پێداویستی پزیشکی بۆ چارەسەری ڕۆژانەی نەخۆشەکان لە ئاستی ئەوەیانی ئەو نەخۆشانی کە ڕێژەیەکی زۆر نەخۆش هەیە ڕۆژانە نەخۆشەکان لە کەلار و کفری و خانەقینەوە بێ بڕۆن بۆ سلێمانی بۆ چارەسەر. ئایا وەزارەتی تەندروستی چی کردووە بۆ چارەسەریەکی گونجاو بۆ ئەم دۆخی ئیدارەی گەرمیان کە بەڕێوەبەرایەتێکی گشتی هەیە سەر بە وەزارەتی تەندروستیە؟ خاڵی دووەم پرسیاری دووەمم هەر بۆ بەڕێزیانە سەبارەت بە ئەشیعەی تەنووری سیتیسکان. تەشخیصی کۆرۆنا من بە دوواداچوونم کردو تەشخیصی کۆرۆنا کرێ ئێستا بە ئەشیعەی سیتیسکان تەنووری کە وردە و دقیقە. ئایا وەزارەت بیری نەکردوتەوە لە کاتێکا کە فحسی PCR لەوانەیە زۆری پێ بچێ و گلەیی زۆری هاوڵاتیان هەیە لەسەرەوەی کە نەتیجەکەی درەنگێتەوە بەدیلی وەکو بەدیلێک بەکاری بێنێ و ئەم پشکنینە بکات بۆ نەخۆش بۆ ئەوەی نەخۆشیەکەش کەمتر بڵاوبێتەوە لەوانەیە هەتا نەخۆشەکە پشکنینەکەی دەرەچێت خەڵکی تر توش بکات و بەرکەوتەی تری زیاتری هەبێت. سێم ئەو کەسانی چاگە بنەوە نازانن چۆن پشکنین بکەن بۆ ئەوەی پلازما ببەخشن وا باشتر نییە ڕێگە بە چەند تاقیگەیەکی تایبەت بدرێ لەژێر سەرپەرشتی وەزارەتی تەندروستیدا بۆ ئەنجامدانی پشکنینی زانینی بەرگری IgG بۆ ئەوەی بتوانن پلازما ببەخشن. چوارەم لە نێوان پرسیارێکی ترم هەر بۆ بەڕێستانە لە نێوان هەولێر و سلێمانی بۆ چارەسەری کۆرۆنا جۆرێک لە تەنسیق نییە. هەر پارێزگایەکیان پرۆتۆکۆڵێکی تایبەت بەخۆی هەیە بۆ چارەسەرکردن. ئایا پێویست نییە وەزارەت پلانێکی هەبێت لیژنەیەکی زانستی پێک بهێنێ لەو کەس و پزیشکانی کە چارەسەری کۆرۆنا ئەکەن بۆ ئەوەی یەک شێوازی چارەسەری باشترین جێبەجێ بکرێت لە کەرەنتینی ماڵەوە شێوازی چارەسەر لە نەخۆشخانەکان و لە پرۆتۆکۆڵی چارەسەرکردن لە نەخۆشخانەکان و هەروە شێوازی ناشتنی تەرمیش. یەک پرسیاری تر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەی خوێنمەوە وەزارەتی تەندروستی چی کردووە بۆ هاندان و هاوکاری و پێزانینی ئەرک و ماندووبوونی ئەو مەترسی کە لەسەر ئەو پزیشک و کارمەندانە هەیە کە لە پێشەوەی چارەسەری کۆرۆنایان لەبەرەی پێشەوەی چارەسەری کۆرۆنایان چی ڕێکارێکی هەیە بۆ پاداشتی ئەوانە؟ سوپاس. شنۆخان سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامی لێژنەی تەندروستیم بەڵام سەرنجێکم لەسەر راپۆرتی لیژنەکەی خۆمانەیە دەستخۆشی لە خات و ڕۆژانەکەم کۆمەڵێک پرسیاری گشتی کردووە بەڵام راپۆرتەکە نە ڕاستپاردەیەکی تایە نە پێشنیاری تایە لەبەرەوەکو ئیزافەیەک سێ پێشنیارم لە لیژنە بۆ قسەت نەکرد کاتەکە بەرتەستک بوو نەکرا نەگونجا بۆ ئێستا ئیزافەیەکەم پێشنیارەکانم بۆ بەڕێز وەزیری تەندروستیە. پێشنیار یەکەم ئەوەیە کە هەموو ئەو کەسانی کە لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەرکدا بوون و بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە حکوومەتی هەرێم لە ڕێگەی بڕیارێکەوە بەڕاتبی کاملخانە نشینیان بکەن و ئەولەویەتیش بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی بێ و ئەوانەشی کە چاک بوونەتەوە قەرەبوویەکی شایستە بکرێن. پێشنیاری دووەمم ئەو پزیشک و کارمەندە تەندروستیانەی کە بەرکەوتنی ڕاستەوخۆ بەردەوامیان هەیە لەگەڵ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا وەک پاداشتێک حکوومەت شوقایە خودزەویان بۆ دابین بکە بە قستێکی درێژخایەن. خاڵی سێم ئەو کەسانی کە پلازما دەبەخشن ئەوانیش پێویستە پاداشت بکرێن بەقیدەمی ساڵێک ئەوە پێشنیارێکی خۆمە بەقیدەمی ساڵێکی وەزیفەیان بۆ بکرێ یاخود بە بڕۆپارەیە کە $500 کەمتر نەبێ پاداش بکرێن یاخود خەڵات بکرێن بۆ ئەوەی بێتە هاندانێکیش بۆ کەسانی تری توشبوان و چاکبوانی تر بۆی پلازما ببەخشن. چەند پرسیارێکی تریشم هەیە سەبارەت بە کۆمپانیای ئاوا مدیکا ماوەیەک بەر لە ئێستا ئەلانی ئەوەی کرد کە ڤاکسینی دۆزی بەرهەم هێناوە تێبینیەکی زۆر هەبوو لەسەر نرخەکەی کە خۆشت ئاماژەت پێدا. وەزارەت بەدواداچوونی بۆ کردو کە ئەو کۆمپانیایە
بە چ نرخێک مەوادە خامەکە دابینەکە و ڕێژەی قازانجەکەی چەندە لە بەروی گومان دەکرێت کە قازانجەکە 150 بێ کە ئەمە نرخێکی زۆرە دەبێت فشار بکرێت قازانجێکی کەم بخاتە سەر دەرمانەکە بۆ ئەوەی لەگەڵ بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و هاوڵاتیانیش بگونجێ. سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارێکی زۆر گرنگم ماوە زۆر گرنگە تکایە. بەڕێز وەزیری تەندروستی لە یەکێک لە سەردانە مەیدانیەکانم ئەم تیوبەم دەستکەوت لە تاقیەکان بەکارهێنرێ کارمەندانی تەندروستی تاقیەکان لە نەخۆشخانەیەکی گشتی ئاماژەیان بۆدا کە ئەم تیوبە دەرئەنجامی پشکنینەکان بە هەڵە نیشان ئەدا چۆن ئەکرێ لەسەر دەرئەنجامێکی پشکنینێکی هەڵە چارەسەر بنووسرێ. ئەبێت چەند هاوڵاتی گیانیان لە دەستداوێت بە چارەسەری بۆ چارەسەرە هەڵانە و ئەبێت چەند مەوادی پزیشکی تر کەلوپەلی پزیشکی تری هاوشێوە هەبن کە بەم شێوەیە بێکوالیتیەکان. علی حەمە ساڵح تاو کاتێکە تاو. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سوپاسانەکەم دەستخۆشی لە وەزارەتی تەندروستی و ڕاپۆرتەکانەکەم وەڵام من کۆمەڵێک سەرنج و پرسیارم هەیە کە بۆ ئەم قۆناغێکە و ئەگەرەی باسی کرد خۆمان نەزانین لە ماوەی ڕابردووە بەهۆی دۆخی موچە و خراپی دۆخی تەندروستی مانگرتن ڕوویداوە لە هەندێک شوێن هۆکاری ئەم مانگرتنە کارەساتی بەدەوە هات بە تایبەتی لە کەلار و گەرمیانە کە نەبوونی موچە و دواخستنی موچە یعنی ئەم نەخۆشیە دیوێکی دارایی هەیە چ ئامادەکاریە بۆ ئەو بابەتە کراوە و ئەگەرەکان چین خاڵێکی کە من یعنی حەقە بەڕێز و بە نرخەوە بیان کۆمەڵێک خۆبەخشن نەم کۆرۆناشە خۆبەخش بوون و تەنان بەشێکیان توش بوون بە تایبەتی بەس لە کەلار 11 کەسێ ئەمانە ئەگەر بە گرێبەستیش بێدا مەزێن و لە شوێنەکانی تریش کارێکی باشە. من تەرحێکم هەیە تەسەورەکەم لە ڕووی مادیەوە زۆر هاوکاریەکی باشی وەزارەتی تەندروستی بکە ئاماژەی بۆدا کە 6 ملیار دیناری مانگانیان لە بەردەسا بووە. لە خاڵە سنووریەکان شتێکەیە پێوتێت تعقیم دراوە بە 3 کۆمپانیا مانگانە بە تێکڕان نزیکەی 3 ملیۆن دۆلاریان دەسێکەوە هیچیش نییە تعقیمەکە پەمپێکە ئیدەن لە تایەکان ئەمە لەبری ئەوەی ئەم سێ کاکە 3 ملیۆن دۆلاری دەستکەوێت بە تعقیم بۆیە باسی خاڵی سنووری ناکەم باسی تعقیمەکەم چکەوە مۆزوعی بەیانیە. وەزارەتی تەندروستی ئەتوانێت خۆیان تعقیمە بکە بە کوالیەتێکی باش لە ژێر چاودێریە بێ سەرچاوەیەکی گەورەی داهاتیش بگەڕێتەوە هەرچەنە تعقیم بۆ تای سیارە ناکرێت بەس بۆ پارەکە درەوە من پێشنیارەکەم ئەم تعقیمانەی خاڵە سنووریەکان کە ئێستا درەوە بە کۆمپانیا و ڕقابەشی نییە ئەبێ بە سەرچاوەیەکی گەورەی زۆر باشی داهات بۆ وەزارەتی تەندروستی داوا بکرێ وەربگیرێتەوە و بدرێتەوە. سپاس کاک مەلاویسی. بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای دەستخۆشیمان بۆ هەنگاو و ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و لە هەمان کاتیشدا ڕۆڵی هێزەکانی ناوخۆ و تەندروستی بەرز نرخێنین کە بە دڵنیاییەوە خزمەت و بەخشەکانیان شایستەی ڕێز و پێزانینن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی ڕێکاری ڕاگەیان کە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن لەو ڕێگایەوە ژیانی ئاسایی خۆیان بەنەسەر یەکێک لەو ڕێکارانە کردنەوەی دەرگای مزگەوت و شوێنە ئاینەکان بوون کەەوە هەنگاوێکی گرنگ و مای دەستخۆشیە بەڵام ئەوەی پرسیاری منە ئایا کاتی ئەوە نەهاتووە دەرفەت بدرێت بۆ ئەوەی ڕۆژانی هەینی نوێژی بە کۆمەڵ یان وتاری هەینی لە مزگەوتەکان بەڕێوە بچن بە تایبەت کە ئەم هەفتەی داهاتوو هەم ڕۆژی هەینیە و هەم جەژنی قوربانی پیرۆزیشە خەڵک و مسلمانانی زۆر داوا دەکەن کە ئەو دەرفەتیان پێ بدرێت بۆ ئەوەی بتوانن لە مزگەوتەوە ئەو عیبادەتە ئەنجام بدەن. خاڵێکی تریشم هەبوو بەڕاستی لە دەڤەری سۆران و چۆمان و مێرگە سۆر و ڕواندە سنوورێکی بەرفراوانە و مای دەستخۆشێک کە وەزارەتی تەندروستی لەو ڕۆوە کەم تەرخەمی نەکردووە خودی وەزیری تەندروستی سەردانی مەیدانی دەڤەرەکەی کردووە بەڵام بەڕاستی کۆمەڵێک کەم و کورتی و پێداویستیان هەیە من پێشنیار دەکەم ئەگەر دەرفەت هەبیت هەوڵ بدرێت لە دەڤەری سۆران لا مەرکەزیەتێکی تەندروستی بدرێت یانی ئەگەر نەکرێتە بەڕێوەبەرایەتی گشتێکیش بەڵام بەڕێوەبەرایەتیەک هەبی بە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی گشتی کە سەرپەرشتی ڕەوشی تەندروستی ئەو سنوورە بکات بە تایبەت لەو دەڤەرانە هەم ئامێری تەندروستی پێویستی پێەیە هەمیش نەبوونی پزیشکی پسپۆر کە هەمیشە داواکاری هاوڵاتیانە بۆیە داوا دەکەین لە داهاتوودا بایەخێکی زیاتر بەو دەڤەرانە بدرێت چونکە هەم سنوورەکە بەرفراوانە هەمیش هاتوچۆ لە بۆ هەولێر دەتوانین بڵێن بارگرانیی تر لە بۆ هەولێر دروست دەکات و زۆر سپاس. کاک مەلای حسان.
چه بابا ابناب خدای مزن و دلوان برای سروک پارلمانی البیشیه داد بیشتن پیغمبر خدا صلی سر بن بیشتن من لم يشكر الناس لم يشكر الله لو من دست خوشی و سپاسیا حکومت هرم کردستان اتکن بتایبتی جناب وزیر نافخو وزیر تندرستی براستی زور ماندی بوینه چندین هیبه کو شاین حتی راده که اجار مزن شاین جیان خلقی ما پارزنج و ویروس کرونا دا بله هر بو پالپشتی بو با مستعمل وایسی گوتناوی سوارت مزگفتا از بیشم باشترین چاره سری هر وکی جناب وزیر تندرستی و شما باشتر زانیتن باشترین چاره سری تدگهین خو پاقجیه هر چه جیگاه هیا ابروکا المزگفتا و جهن آینی پاقشتر هبیتن بونده کو ویروس هنه نزیک نبیته با لو مانی کو ابروکا هولن ورزشی و بوینه ابروکا سی بازار و بوینه جهت ازدحام و بوینه داخازت کین کو جرقا دیتره روژن خطبه بین جامدان بله دیفرین مایا دو بسیار دیتریج من هنر جناب وزیر تندرستی روژا بیستی هیوا ایک ام چهار پارلمانتارن دبر قضا آمیدیه و نحین در الگوشلاد زي ما قصد جنابي كيرو ديف ما رابورت كاتيرو تسل بو جنابي بربو و شينگي ور ام چاوره جنابي نبي بيت كم زيترين وقت جنابي سردان قضا آمیدیه و شلاد و ناحيه شلاد و در الگو کانی ماسی و چمان کی و سرسنگ بکت جبوند گلک گلو گازنده خلکی و دبری هنه چاره سریا وان اوتشت شیان دا بو بتا انجام دان هر دیسا دبرن وقت ناحيه شلادزه و درلو که اف ناحيه سرب قضا آمیدیه و گلک کردستان جهدیتین بریارک الوزارت تندرستی در چویا کو روجان عینی دا اودی نبیتن خفریات نوبداری نبین المستشفیا لو من داخواست کن ابا بتا هلوشانده چونکی اب خلک هنه فقیره و هجاره و جهد گشت و گذاری نگل جارا کسی دی نساق بیتن دی که بیدت آویدا حتی بنا آمیدیه یا بنا دهو که دید بینی تمام بو ام داخواست کن او اودیج نبین تبا یاش خرا مهمتر جناب وزیر تندرستی اویا ابروکا بوچی عملیات دل خستخان تایبت یت اهلی دهنا انجام دان بوچی الخستخان حکومی وقت نوات یبن انجام دان هر خستخان حکومی بتری خستخان اهلی رنمایا بجهنا اینن و پاقجی بجهنا این نبا خلک مهاجر و فقیره داخواست کین جرقات عملیات وان خستت حکومی جبنا بکرین زور سپاس سپاس دكتور محيدين برای سروکی پارلمان من ویرای دستخوشی ل لجنه تندرستی و وزارتی تندرستی و وزارتی ناوخۆ کارتە خزمەتگوزاریەکان کە بۆ گوێرەی ئەو توانایە سنوورداری لە بەردەستیانە پێم وایە هەنگاوە سەرەتاییەکانی هەنگاوی باش بوون بەڵام ئەو پەتایە دەری خست کە سەرجەم بوارەکانی کارتە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان پێویستی بەڕێخستنەوە و بەهێزکردن و پاڵپشتیکردنی زیاترەیە بە تایبەتی کەرتی تەندروستی لە ڕووی میلاکاتە لە ڕووی ڕاهێنانە لە ڕووی ئامێرە لە ڕووی بنکە و نەخۆشخانەکانە ئەم پرسە پێم وایە پرسێکی نیشتیمانیە و پرسێکی نەتەوەیە و پەیوەندی بە ئاسایشی ژیانی هاوڵاتیانی وای پێم وایە دەبێت لەژێر دەسەڵاتی حکوومەتدا بێ و بۆ ئەوەی بتوانین ئەو ئاسایشە بپارێزین هەڵمەتی ڕاگەاندن بە تایبەتی دەستگای میدیا و زانیاری پێم وایە ڕۆڵی ئیزابی خۆی جێرا لەو بابەتە و بە هەمان شێوە هێلی گەرمی 122 پێم وایە ئەوانە ڕۆڵێکی باشیان بینی سەرباری ئەوانە هەندێک گلەی و گازاندا لە دام و دەستگاکانی تەندروستی هەیە بە تایبەتی وەکو دکتۆریش ئاماژەی پێکرد ئەوەی لە چاودێری چڕ بە تایبەتی لە نەخۆشخانەی ڕزگاری پێم وایە دادوەرێکی بەڕێز نامەیەکی کراوەی بۆ هەم وەزیری تەندروستی و هەم بەڕێوەبەری گشتی تەندروستی باس کردووە کە بڵاو کرایەوە پێم وایە معاناتێکی زۆر گەورەی باس کردووە من لێرە نامێ بچمە ناو وردەکاریەکانی ئەوەیە بەڵام یەک خاڵی باز دەکەم کە ئەو بێدانەی لە چاودێری چڕ هەبوون هەشت بێدی تێدا بوو دوو کارمەندی تێدا بوو هەرجاریەکیان دادنیشن دەبایە بە ئاسنێک لە قەرەوەەکە بێن تا دەچون بەهانیانە بۆ خواردن یاخود بۆ ئەو نامەکە بڵاو کرایە گەر دکتۆر دوای حەزی کرد بۆ ڕەوان دەکەم بۆ ئەوەی تدقیق ئەو بابەتە بکاتن پشتگیری لە هاوڕێ ئەزیزم دکتۆر کازم دەکەم سەبارەت بە پاداشکردنی کارمەندانی تەندروستی و خاڵێکی تر هەیە کە دەمەوێت هەر ئیزافەی بکەم حکوومەتی عراقی بۆ ئەوەی شوێنی ئەو پزیشک و کارمەندانەی تەندروستی چۆل نەبێت لە نەخۆشخانەکانە
ئەوانەی کە ماوەی خانەنشینیان هاتبوو ئێستا کە دوای خستن بۆ کۆتایی ساڵ پێم وایە ئەوە دەبێت وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران ئەوانەی کە ئێستا ماوەی خانەنشینیان هاتەوە درێژی بکاتەوە تۆ کۆتایی ساڵ وەکو پاداشکردنێک بۆ ئەو بابەتانە خاڵێکی ترگلەیەکەیەکە نازانم چەند ڕاست و دروستە بەڵام بەشێک لە هاوڵاتیان باسیەوە دەکەن کە هەندێک کەس بە نەخۆشی ئاسایی دەمری بەڵام لە سنتەرەکانی چارەسەرکردنی کۆرۆنا دەبێت ئیلا بە وەکو دەڵێن بە نەخۆشی کۆرۆنا هەژماری بکەن و لە بەیان وەفاتەکەی ئاماژەی پێ بکەن. یەک پرسیاری ئەوەم هەیە ئایا زۆربوونی ئەو پەتایە لەو ماوەی بەتایبەتی لە چەند ڕۆژانی ڕابردوودا ئایا تەنها پابەند نەبوونی هاوڵاتیانە بە ڕێنمایەکان یاخۆت هۆکاری تریشی لە پشتەوە زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت کاک سەرکۆ. مایکەکەت داخە کاک تۆ ببوورە. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارم ئاراستەی بەڕێز وەزیری تەندروستیە نامەوێت کات زۆر بکوژم ئێستا لە کوردستانە چەند جۆر تێستمان هەیە ئێمە لە کوردستانە ئەوانەی کە لەکوێ بەرەم هێنراون ئەوانەی کە ئەو تێستانە لەکوێ بەرەم هێنراون و دووەم لەکوێ لە کوالیتی کۆنتترۆل دەرچوون یعنی ئەوە پرسیارێکی گرنگە بۆ هاوڵاتیان و ئەو ڤاکسینەی کە ئێستا باسەکرێت بۆ دۆزینەوەی ینی ئەو ڤاکسینی کۆرۆنا زۆر جیاوازە لە لێکۆڵینەوەکان لەگەڵ ڤاکسینی یعنی ئەوانەی توشبووەکانی کە سێ جۆرمان هەیە چەند جۆرێک باس کراوە و یەکێک لە پرسیارەکانی کەیشم ئێمە تاکو ئێستا ئەو فەحسی ئەنتیبایۆتیکەکەمان بۆ هاتووەوەی کە بزانێت ئەم شەخصە هەڵگری بووە پێشووتر یا مەناعی لەشی تێدا هەبووە و پرسیاری کەم هەیە لەسەر جۆری ئەو دەرمانانەی کە بەکار دێت یەکێکیان دەرمانێکی حەبە چلدانی تێدایە بە $250 و ئەم ڕێژە پارە زۆرەکە لەم وەزعا و دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە ئاسێکدایە و دەرزێکیش کە بەکارهێنرێت بۆ نەخۆشی کۆرۆنا لە هەمانە 162 میلیگرام و تاکو 600 میلیگرامی تێدایە لە $600 تێدایە تاکو دەگاتە $2,800 ئەم ڕێژە پارێ زۆرە چییە ینی بۆ حکوومەت کاراسانی نەکردو بۆ وەزارەتی تەندروستی و ئەوەی کە ئێمە ئاگادار بین لە کوالیتی کۆنتترۆڵیش دەرناچن هەر ڕێک لە تورکیاوە بەشێکیان دێت ینی بەس ڕێگە پێدانیان پێدراوە زۆر سپاسەکەر. بەڵێ کاک جەلال سپاس کاک سەرکۆ. بەناوی خوای گەورە وێڕای دەستخۆشیمان بۆ دەستەی سەرۆکایەتی لیژنەی تەندروستی بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە و هەروەها دەستخۆشی لە برای بەڕێزمان کاک دکتۆر سامانەکەین بە ئامادەبوونیەوە بەوەی کە ئەو ماوە زۆرە ماندوو بوو بەردەوام ئەتوانم بڵێم بە شێوەی پێشمەرگە ئاسا لە مەیدانا بووە جێی دەستخۆشی و جێی سوپاسکردنێکی زۆر لە تاقی خۆی سەرف کردووە. ئەمەوێ پرسیارە گاراستەی بەڕێز کاک دکتۆر سامان کەم ئەویش ئەوەیە ئێمە بە لیژنەیەکی لاوەکی لە لیژنەی تەندروستی چوینە دەڤەری گەرمیان بەڕاستی کێشە و گیر و گرفتێکی زۆریان هەبوو هەم لە ڕووی ئەوەی کە گلەیان هەبوو لەوەی کە با بڵین لە چاو ناوچەکانی سلێمانی و هەولێر و ئەوانە ئاوڕیان لێ نەدراوەتەوە هەم لە ڕووی کەمی ستاف و هەم لە جۆری ئیدارەکەی جۆرێک لە گرفت هەبوو لەوەی کەوا مانگرتنیەکی زۆر لە ناو کارمەندانی تەندروستی ئەو سنوورە هەبوو بۆیە داوا لە بەڕێستەکەین هەرچەند دڵنیام جەنابێت ئەکید ئاگداری لەو جۆرە گرفتەوە ئێمە ئەو هەفتەی کە چوین 9 کەس وەفاتی کردبوو بەداخەوە کە هەندێکیان دەیانوت بە هۆکاری زۆر بەسیت کە دەکرا چارەسەر کرێ ئەوەی کە ئۆکسجین کەمی ئۆکسجین بۆتە هۆکاری گیان لە دەستدانی هەندێک کەسیان کە ئەوەی تر دواتر بۆ خۆتان دەتوانن ئەوەی لێ بکەن بەڕاستی ئەوە مای نیگەرانی بووە تەمەناکەین جەنابەت بە جدیتر بچیتە سەرخەت بۆ دەڤەری گەرمیان چونکە بۆ خۆی دەڤەرێکە سەواری قوربانی و ستەمی ڕژێمی بەعسی لێ نەبراوە ناکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانی شوهر چەند من دڵنیام ئێوە جوهد دەکەن بەڵام دەکرێت زیاتر جوهدی بۆ بکەن بۆی ناوچەی گەرمیان لێرەش نەبێتەوە قوربانی جارێکی تر زایدەن یەک خاڵی تر ئەوەی کە گرنگە باسەکرێت ئەگەر چی جەنابەت ئاماژەت پێدا ڕێژەی فەحز 2300
بەڵام زۆر گلەی هەبوو لەوەی کە لەو ناوچانەکە ئێمە سەردانمان کردوون کەوا عدەدی فەحسەکان دەکرێت لەگەڵ هەڵکشانی ڕێژەی توشبووان ڕێژەی فەحز بەرزکرێتەوە بەڵام ڕێژەی فەحز بەداخەوە ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان وەکو باسیەکەن دابەزیوە ئەوەش دواتر ئەگەر وەڵاممان بیتەوە و یەک پرسیاری تر بۆ بەڕێز وەزیری تەندروستی کە ئەتوانە ئەفو وەزیری ناوخۆ کە ئەوە بۆتە مای گلەی هەندێک لە خەڵکانی ئێمەوە خەڵکانی هەرێمی کوردستان با بڵین ئەو بینی ئەو سەیتەڕەی بینی سلێمانی و هەولێر و دهۆک و ئەو حاڵەتانی کە هەن دەڵێن هیچ پێویستی بەوە نییە لە ئێستادا ئیتر نێوان شارەکان داببڕێنرێ لەبەرەوەی کۆرۆنا لە سلێمانی هەیە بە هەمان مەسافە لە هەولێر هەیە و لە دهۆکی شەیە پێویستی بەوە نییە ینی ئەگەر 100 هاوڵاتی سلێمانی بێنە هەولێر وەک وایە سەتی گەڕەکێکی هەولێر چوو بێتە گەڕەکێکی تر ینی حکمت نییە لەبەرەوەی ئەوە کاتێک گرنگی هەیە لە ڕاستیدا سلێمانی با بڵێن هیچ حاڵەتێکی تیان نەبێ یا هەولێر هیچ حاڵەتێکی تیان نەبێت بۆیە ئەو ئاساییکردنەوە ئەگەر چی دڵنیان بڕیارتان داوە بە قۆناغ ئاساییکردنەوە بەڵام پێم وایە ئاساییکردنەوەی ڕۆڵێکی گرنگیە بێ و سوپاسدانەکەی شادی خان یەک تۆز ئیلتیزام بەکاتەوە بکەن هەر لەبەر خۆتان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پرسیارەکانم کرا سپاس ئێمە لە کۆبوونەوەین سپاس زۆر سپاس دکتۆر بژار ناوی خودی مازن و دلوان بخیرات دا هر دو وزیرت بەڕێز کەم من دوو پرسیارێت هەین بەڕێز وەزیری تەندروستی یەکیشوان پرسیاران سەبارەت ئەت راپۆرتە لژنە تەندروستی دا ئاماژە پێهاتە دان بابەتێ فەرمانبەرێت گرێ بەست ئەبدو نووسراوێت فەرمی ئەنجومەنی وەزیران کو بۆ پەرلەمانی کوردستانی هاتین ژمارە 10373 28 11 2019 هەر ڕۆژە 9595 12 11 2019 و هر دو نووسراوە دا ئاماژە یا پندێکری کۆپڕێکا وەزارەتە دارایی هەمی وەزارەتێت معنی دێنە ئاگادارکردن بۆ هەندێ ئەحسایەکێ بکەن بەیاناتێت متعلق فەرمانبەرێت گرێ بەز و کۆمکەن و بۆ هەندێ دیفرا بشێن بکەنە هەمیشەیی لێرێ بەڕێز وەزیری تەندروستی پرسیار ئەڤەیە وەکو مەبدەیەکی قانونی وەکو عورفێکی ئیداری ئایا پشتی 3 ساڵە فەرمانبەری گرێ بەست ئەگەر هاتو بەردەوام بوو سەر ئەرکێخۆ و بێ قوسیریژی بوو هەژی هەمیشەیکردنەیە وەک وەزارەتە تەندروستی و ئاماژە هەردوو نووسراوێت ئەنجومەنی وەزیران و چ بەرچافڕۆنیەکە چه ئەحسا هەیە ژمارە فەرمانبەرێت گرێبەست وەزارەتە تەندروستی چەندە و ئایا ئەگەر ببنە هەمیشەی تا چه حد بارگیرانیا دارایی دروست کرد یا نه مافێ و مافێ هەمی فەرمانبەرە هەمی وەزارەتە ئەوە پرسیارێکی یا دوێ جەنابێتە ئاماژە پێدا کو ئەv ڤایرۆسê کۆرۆنا تەسیرێکە مەترسیە لەسەر هەلگرێت یان نەخۆشێت شێرپەنجە الڤێرێ پرسیار ئەوە بوچی تانوکەل پارێزگا دووکە هەمیە نەخۆشخانەیەکە تایبەت بە شێرپەنجێ و نەهاتیە دانان یاسیە ژبەر کو نەمتعلقە بموضوع جلسە me evrûve dîvra gebşêm seredana cenabê te bikem raport davakariyek el ser nexuşxaneyeka geleka baş e navbera qeza sêmêl û dihûkê da eger heykele ev çend sala hatiye çêkirin eger bête timam kirin îstîfadekê baş bo xelkê sêmêlê jî dihûkî tê de bes dip nûsra û piştî cejnê seredana cenabê te kem bes hez kem her du pisyarê dî سەبارەت فەرمانبەرێت گرێ بەست وەزارەتێ و نەخۆشخانە تایبەت بوچیل دهوکێنینە هەردووکە جا بدەی زۆر سپاس زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەبەرەوەی بەڕێز وەزیری ناوخۆ 12 سعاتی ڕێکە لێرەیە و من پێم وایە ئەو پرسیارانەی بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە مەسلەی کۆرۆنا بە دیاریکراوی لە بەڕێز وەزیری ناوخۆ هەیەە پەیوەندی بە بازگەکانەوە هەیە لەبەرەوە دەرفەتێکێ دەینێ بۆمان ڕوون بکاتەوە دواتر ئیزنی دەدەین بۆ ئەوی جەنابیان بفەرمێ بڕوات و بەڕێز وەزیری تەندروستی بمێنێتەوە بەڕێز وەزیری ناوخۆ فەرموون زۆر سوپاس بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان من لە دانیشتەکانی پێشووتریش بە کورتی هەندێک بابەتمان باس کرد ئێمە لە کابینەی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا
ژوورەکانی ئۆپەراسیۆنمان دروست کرد لە ئاستی وەزیرەکان و دواتریش لیژنەی باڵا بە سەرۆکایەتی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت دروست بوو. لیژنەیەکی وزاری جێبەجێکارمان هەبوو کە ئێمە سەرپەرشتیمان دەکرد ئێستاش بەردەوامە لە ئاستی پارێزگاکانیش پارێزگارەکان لەگەڵ تەواوی و بەڕێوەبەرە گشتیەکان کە لە ئاستی پارێزگا هەن ئەندام بوون لە ژوورەکانی ئۆپەراسیۆن هەم دەستگا ئەمنیەکان هەم دەستگاکانی تەندروستی هەم پێشمەرگە و هەمیش شارەوانی و ئەوقاف و گواستنەوە و گەیاندن تەواوی ئەو وەزارەتانە ئەندام بوون. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە پلان و بەرنامە و پرۆفشناڵانە مامەڵەمان لەگەڵ ئەو ڤایرۆسە کرد و پێشەوەی کە ڤایرۆس بڵاو ببێتەوە هەنگاوی پێویستمان گرتە بەر. سەرەتاییترین هەنگاو بۆ کۆنتڕۆلکردنی ڤایرۆسەکە قەدەغەی هاتوچۆ بوو. قەدەغەی هاتوچۆ لە هەنگاوەکانی سەرەتایی کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبوو لەسەرەوەی کە گواستنەوەی ڤایرۆسەکە ئاسان نەبێتن و بە ڕێگای مرۆڤەوە بۆ شارێک نەگوازرێتەوە. ئەو بڕیارانەی کە دراون تەواوی بڕیارەکان لەسەر قەدەغەی هاتوچۆ لەسەر پێشنیار و داوای وەزارەتی تەندروستی بووە کە بە نووسراوی فەرمی و پاڵپشت بە یاسای تەندروستی گشتی کە لە وەزارەتی تەندروستی جێبەجێ دەکرێتن. ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ جێبەجێکار بووینە لە جێبەجێکردنی تەواوی ڕێنمایی و ڕاستپاردەکان. هەرزوو ئێمە سنوورەکانمان داخست دواتر لەگەڵ پارێزەکانی عێراق دواتر لە ناو پارێزەکانی هەرێمی کوردستان فڕۆکەخانەکان ڕێکاری پێویست گیرانە بەر. ئێستاشی لەگەڵ بێتن ئەگەر کێشەیەکی تەشەنەکردنی ڤایرۆسەکە لە گەڕەکێک لە شارێک زۆر بێتن ڕاستپاردەی تەندروستی ئەوەیە کە دەبێ قەدەغەی هاتوچۆ ڕابگەیاندرێت. یعنی ئەمە ڤایرۆسە پێی نییە. پێی ڤایرۆسەکە مرۆڤە کە دەیگواستەوە. بۆیە بەلاتانەوە سیر نەبێتن لە داهاتووشدا ئێستاش لە شوێنێک داوای قەدەغەی هاتوچۆ بکرێت ئەم دەسەڵاتەش دراوەتە پارێزگارەکان و لە دوایین کۆبوونەوەی لیژنەی جێبەجێکار وەزارەتی تەندروستی لەسەر داوای تەواوی بەڕێوەبەرە گشتیەکان لە ئاستی پارێزگاکان پێشنیاری ئەوەی هەبوو کە نێوان پارێزگاکان وەکو خۆی بە توندی بمێنتەوە چونکە بەڕێوەبەری گشتی تەندروستی لە ئاستی پارێزگا کێشەی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ ژمارەی توشبووان لەگەڵ ژمارەی مردووانیش. بۆیە ئێمە پاڵپشت بەو داواکاریە لە دوایین کۆبوونەوە بڕیارماندا کە ڕێکارەکانی هاتوچۆ لە نێوان پارێزگاکان ئاسان بکەین بەوەی کە ڕێگەپێدانی ئەلکترۆنی بگەڕێنینەوە بۆ هاوڵاتیان. کێشەی سەرەکی بازگەکانی ئێمە ئەوەیە بەشێکی زۆری هاوڵاتیان متابعاویان بە دوواداچوونیان نییە لەسەر شێوازی ڕێگەپێدان و ئەگەر دەشزانن ڕەنگە بەشێکیان نەتوانن لە ڕووی ئەلکترۆنیەوە ئەو فۆرمە پڕ بکەنەوە و داواکارێکی خۆیان پێشکەش بکەن. ئێمە بە حسابی خۆمان ئیشێکی زۆر باشمان کردووە کە بە ڕێگەی ئەلکترۆنی بۆ ئەوەی هاوڵاتی نەچێت لەبەر دەرگای پارێزگا و قایمەقایم و ناحیە سڕە بگرێتن و قەڵەباڵغی دروست ببێتن و بەرکەوتن دروست ببێ گوتمان دەیکەینە ئەلکترۆنی لە پەیجێکە ئێستا کەس نییە ئینترنێتی نەبێتن و سمارتفۆنێکی نەبێ ئەتوانێت لە ماڵی خۆی لە ناو سیارە لە شەقام فۆرمەکە پڕکاتەوە و ڕەزامەندی وەربگرێت. لێتان ناشارینەوە لە سەرەتای پرۆسەکە پارێزگارەکان زۆر بە ئەستەم ڕێگەپێدانیان دەدا چونکە مەبەستی ئێمە ئەوە بوو هاتوچۆ نەبێ. ڕێنمایەکە ئەوە بوو کە هاتوچۆ نەبێت. لەم دوایە کە ڤایرۆسەکە لە حاڵەتی بڵێن کۆنتڕۆل دەرچوو ژمارەی توشبوون زۆر بوو ژمارەی توشبوونی ئێمە لە یەک ڕقەمی بوو بە 2 دواتر بوو بە 3 ڕقەمی هیوادارم نەبێ بە 4 ڕقەمی لە سەتەکان بمێنتەوە. ئەوە بوو هەندێک ڕێکارەکان تونتر کران. ئێستا کێشەکەی ئەو بەڕێزانەی کە باز دەکەن چ لە بینی ئێرە و عێراق چ لە بینی خۆمان لە پارێزیەکان کێشەکەی ئێمە ئەمنی نییە و سیاسیش نییە.
زۆر جاران لێکدانەوەی جیاوازی لە بۆ دەکرێتن. کێشەی ئێمە کێشەیەکی تەندروستیە، پارێزگارەکان ئاسایش، پێشمەرگە، زێرەڤانی، بەرگری و فریاکەوتن، پۆلیس، هاتوچۆر، هیچی هەرچی توانای وەزارەتی ناوخۆ و بەشێکی وەزارەتی پێشمەرگەش لەگەڵ پاسەوانی سنوورش هەمومان هێناوەتە سەرخەت بۆ ئەوەی ئەو بابەتە کۆنتترۆل بکەین. بەڕێزان ئەگەر بەس ئامارێکتان بدەمێ لەسەر ئەو مەوزوعە ئێمە چیمان کرد لە ماوەی ڕابردوو لە ئەو هێزانەی کە لەسەر شەقام بوون لە تەواوی پارێزگاکان 3741 ئەفسەر لەگەڵ 43825 ژمارەی کارمەند و پلەدارەکان لەگەڵ 1830 نەفەر لە خاڵەکانی پشکنین و ئەو ژمارە زۆرە نزیکەی 60,000 نەفەر دەکاتن ڕۆژانە لەسەر شەقامەکان بوونە، لەسەر سنوور بوونە، لە خاڵەکانی پشکنین بوونە. ئەم ژمارە زۆرەی هێزەکانی ناوخۆ وەکو هەر هاوڵاتێکی تر کێشەی هەبووە، موچەی نەبووە، لە قەیرانەکان بەشی هەبووە، بەڵام دیسان لە خۆ بردووانە ئەرکەکانی جێبەجێ کردووە. ئەم ژمارە زۆرە ڕەنگە یەکێک لە ئەندامانی هێزەکانی ناوخۆ هەڵەش بکاتن لە بازگەکان، لە مامەڵەکردن لەگەڵ خەڵک، بەڵام هیچ شتێک ڕێنماییەک نەبووە کە لە بازگەکان کێشە دروست بکرێتن. من لێرەوە لە هۆڵی پەرلەمان لە ڕێگەی ئێوەی بەڕێز داوای لێبوردن بە ناوی هەموو هێزەکانی ئاسایشی ناوخۆ، بە ناوی پارێزگارەکان، بە ناوی قەزا و ناحیەکان داوای لێبوردن لە هەموو هاوڵاتیان دەکەین، لە هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە لە بازگەکان دووچاری کێشە و گرفت بوون. مەبەستی ئێمە، مەبەستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە ئێمە ڤایرۆسەکە کۆنتترۆل بکەین. هیچ مەبەستێک نەبووە کە خەڵک ئەزیەت بکێشێت. هیوادارم ئەم بەڕێزانە ئەوانەی کە گرفتیان هەبووە لە بازگەکان لە مووقفەکە تێبگەن و ئەو ئاسانکاریە کە بەم دوایەش کراوە لە بازگەکان هیوادارم ئەو کەسەی ناتوانێتن فۆرمەکە پڕکاتەوە داوای هاوکاری بکاتن، ڕێنماییمان داوە بە پارێزگاکان ئەو پەڕی ئاسانکاری بکەن. وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کە ژمارەی توشبوون یەکجار زۆر بووە، بۆیە ڕەنگە جیاوازی لە بینی شارێک بۆ شارێکی تر نەبێتن، بەڵام سەرڕای ئەمەش ڕاستپاردەی تەندروستی ئەوەیە کە ئێمە دەبێ ڕێکارەکان بە جۆرێک هەبێتن کە لە نێوان پارێزگایەک خۆی هاتوچۆوەکە ئەوەندە زۆر نەبێتن کە ژمارەی توشبووان زۆر بێتن. لەگەڵ پارێزگاکانی تری عێراق بە تایبەتی ناوچەکانی مادەی 140 دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەماندا ئێمە داواکارین کە ئەوانیش دڵیان گران نەبێتن، هاوڵاتی ئێمەنە، برای ئازیزی ئێمەنە، ئێمە لەوێن بۆی پاراستنی ئەو خەڵکە و ڕێنمایشمان داوە بە پارێزگای هەولێر و سولەیمانی و دهۆک بۆ ئەوەی مادەی 140 لە کەرکووک و مووسڵ و لە دیالاو ئەو شوێنانەی کە مادەی 140 ئاسانکاریان بۆ بکەن لەگەڵ ڕەچاوکردنی باری تەندروستی. چونکە بەڕێزان ئێمە هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە دەزانین چۆن کۆنتترۆل دەکرێت، بەڵام نازانین مووسڵ و کەرکووک چۆن کۆنتترۆل دەکرێت. ئێمە نازانین ئەو خەڵکەی دێتە ئێرە توش بوویان توش نەبووە، هیچ کۆنتترۆلمان لەسەر ئەو شوێنانە نییە. بۆیە تاکید دەکەمەوە مەبەستی ئێمە تەندروستیە و هیچ ڕێکارێکی ئەمنی نییە. بەڕێزێک باسی کرد کە یەکێک لە ئافرەتانی دووگیان مناڵێکی لە دەستداوە. من دەمەوێت بەبیر جەنابتان بێنمەوە هەر لەو پەرلەمانی بەڕێز لیژنەیەکتان پێکێنا لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بە دوواداچوونتان کرد و دواتریش ئەنجامەکانتان بڵاو کردەوە بە فەرمی کە ئەمە هیچ کێشەی ئەوە نەبووە بڵێ دواکەوتن بە بەڵکو منداڵەکە چەند ڕۆژێک پێش ئەوەی کە بهێنە هەولێر ژیانی لە دەستداوە و بابەتێکی زانستی بووە. ڕەنگە ئێوە باشتر راپۆرتەکەتان ئامادە کردووە، ئەنجامەکەی لای ئێوە ئێمە ئەنجامەکەمان لە ڕێگەی پەرلەمانەوە بینی. خۆشمان بە دوواداچوونمان کرد
سەرڕای ئەمەش ئەوانەی لە بازگەکە بوون کارمەندانی ئاسایش و پۆلیس ئەوانەی کە کەمتەرخەم بوونە دیسان ڕێکاری پێویست بەرامبەر ئەوانیش وەرگیرە چونکە لە حاڵەتی پێویست هاوکاریان نەکردبوون. بۆ ئاگاداری جەنابتان ئێمە لەو بازگانە چەندین گۆڕانکاریمان کردووە، چەندین بەرپرسی بازگەمان گۆڕیوە، چەندین کارمەندمان گۆڕیوە، نەک لەبەرەوەی کە کەم تەرخەم بوونە، لەبەرەوەی ماندوو بوونە و هەندێک جار گلەیش هەبووە لە ئەشخاص. بەڵام دیسان ئاسایش پۆلیس ڕێنمایی پێدراوە کە ئەو پەڕی ڕێز لە هاوڵاتیان بگرن و ئێستاش پارێزگای هەولێر و سولێمانی ئۆبزانم کێشەیەکی ئەو تۆ نەماوە ئاسانکاریەکی یەکجار زۆر کراوە. من لەو هەفتەیە گلەیەکی وام نەم بۆ نەهاتوە چونکە عادەتەن گلەیی دەگاتەوە ئێمە لەو هەفتەی ڕابردوو گلەییم بۆ نەهاتووە. خەریکین ئەوەی کەرکک چارەسەر دەکەین ئەویش دەیکەینە ئەلکترۆنی بە ڕێگەپێدانی ئەلکترۆنی دەکەین وەکو ئەوەی کە هاتوچۆی ئێران و تورکیاش ئێستا خەریکین دەیکەینە ئەلکترۆنی بۆ ئەو حاڵەتانێک کە قوتابیە خوێندکارە یا نەخۆشە یاخود بازرگانێکە کە دەیەوێتەوە ئێرە ئیش بکاتن. بابەت زۆرە نامەوێ وەختان بگرم تاکید دەکەمەوە لەسەرەوەی کە ڕێکارەکانی ئێمە هەمووی لە خزمەتی هاوڵاتیان بووە و ڕێنمایەکانی سەرۆکی حکوومەتیش ئەوە بووە کە ئەو پەڕی ئاسانکاری و ڕێز لە هاوڵاتیان بگرێت. زۆر زۆر سوپاسان دەکەم بۆ تەحملکردنمان و هیوادارم کە توانی بێتمان وەڵامەکانی پێویست بێت وەربگرنەوە و بە یەکەوە لە پەرلەمان و لە حکوومەت هاوکار بن کە ئەو ڕێکارانە وەکو خۆی جێبەجێ بن. سوپاسان دەکەم زۆر زۆر مەمنون. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ وەڵامدانەوەکانت بەڕێز وەزیری ناوخۆ. بەڕێستان دەتوانن ساحەتی خۆتان وەربگرن لەبەرەوەی بەڕێستان 12 ساعتە لێرن. سپاس دەکەین. فەرمونون بەخێر بێی سەرچاو. بەڵێ کاکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا پێشنیار ئەوەی من داواکاری بوو هەم بۆ بەڕێز وەزیری ناوخۆوە هەم وەزیری تەندروستی پێم باشە لەسەر دەگات لە ڕێی وەزیری تەندروستیەوە. بەڵێ بۆهی ئەو ئەرکوماندیبوونەی کارمەندانی وەزارەتی ناوخۆوە وەزارەتی تەندروستی لەو ماوەی ڕابردوودا ئەنجامیان داوە داواکارم هەردوو بەڕێزان وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی هەم سوپاس و پێزانین بۆ کارمەندانی هەردوو وەزارەت و هەم بەهۆی قەیرانی داراییەوە کە نەتواندراوەش شایستەیەکی داراییان زیاد لە موچە پێشکەش بکرێ بۆیە داوا دەکەم پلە بەرزکردنەوە قیدەم پێشکەشی سەرجەم کارمەندانی ئەو دوو وەزارەتە بکرێ بەهۆی هەوڵ و ماندیبوونیان. و پرسیارێکی تری شەماڕاستەی بەڕێز وەزیری تەندروستیە ئاماژەی بەوە کرد کە تەمانگی شوباتی داهاتوو ڕێژەی توشبوان لە هەرێمی کوردستان دەگاتە دەوروبەری 120,000 واتە ڕۆژانە 2,000 کەس تێستی بۆ دەکرێت لەو 2,000 لە دەوروبەری 200 کەمتریان زیاتر توشبوو هەیە واتە ئێمە ڕێژەی 110 توشبوومان هەیە. ئەگەر لە حاڵەتێکدا ئێمە تێستەکان زیاد بکەین بۆ نمونە ڕۆژانە بکەینە 10,000 کەس کەواتە توشبوو لە سەروی 1000 کەس دەبێ. پلانەکان چۆنە هەر بەردەوام دەبێت لەسەر 2000 تست یان کەم و زیاد دەبێ واتە ڕێژەی ئێمە لە کۆمەلگادا لە سەروی 10 بۆ 15 لە سەدای توشبوو هەیە. ئایا ئەو پلانە بەردەوام دەبێت تەنها لەسەر ئەو 2000 یان کەمتریان زیاتر دەبێتەوە؟ دەستان خۆش. سپاس لەنجەخان. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. سەرەتا دەستخۆشی لە بەڕێز وەزیری تەندروستی دەکەم بۆ پێشکەشکردنی راپۆرتێکی گرنگ پڕ لە داتا و زانیاری و هەروەها سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و وەزارەتی تەندروستی و ناوخۆ دەکەین کە پێشمەرگە ئاسا بووینە قەلغانی بەرگری لە گیانی خەڵکی هاوڵاتیانی کوردستان. بەڕێزان لەو ماوەی کە کۆتایی کە ڕێژەی توشبوو بە پەتای کۆڕۆنا زیاد بووە دیاردە و ڕەفتارێکی نەرێنی سەری هەڵداوە ئەگەر کەمیش بی پێویستە ڕێگری لێ بکرێت. ئەویش هەندێک لە هاوڵاتیانی بەڕێز کە تووشی پەتای کۆڕۆنا دەبن ئاشکرای ناکەن و بە عیبەش دەزانن. ئەوە خەتەری لەسەر ژیان و لەسەر توشبوون زیادبوونی توشبوون بە پەتای کۆڕۆنا هەیە. یەکەم ئەوانەی کە بەرکەوتەی ئەو کەسەینە نازانن هەتا بچن تێستی خۆیان بکەن و ئاشکرابی ئایا ئەوان توشبوونە یان توشبوونینە و دووەمیشیان کە دەوروبەریان تێکەڵیان نەبن بۆ ئەوەی خۆیان بپارێزن. من چار پرسیارم هەبوو زۆری کرا
بەڵام ئەو پرسیارە بوون کە ئایا لە حاڵەتی وە کە ئەو جۆرە کەسانە ئاشکرا دەبن چ ڕێکار و میکانیزمێک هەیە بگرێتە بەر بۆ مامەڵەکردن و سزاندانیان تا ئەو جۆرە حاڵەتانە دووبارە نەبنەوە. بەڵێ پرسیاری دووەممان هەمومان دەزانین کەوا هەرێمی کوردستان و ناوەندە جیهانیەکانی تەندروستی ئاماژە بەوە دەکەن کەوا لە پاییز و زستانی داهاتوو کاتێک ئەو پەتایە لەگەڵ پەتای وەرزی ئەفلەوەنزا تێکەڵ دەبی ڕێژەی توشبوون دەگاتە ئاستێکی مەترسیدار. ئایا پلان و ڕێکارەکانی لێژنەی باڵای بەرەنگار بوونەوە لە هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی حاڵەتی توشبوون و ڕێگریکردن لە زەرەر و زیانی ئەو شەپۆڵەی کە لە پاییز و زستاندا دێ چییە؟ بەڵێ زۆر سپاس کاک ڕزگار ببورن کاکێ ڤیدار اینجا کاک ڕزگار خەریب و ئێرەم بیر بچێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیری تەندروستی جەنابەت ماوەک پێش ئێستا تەسریحە کردا بوو تێدا باسی ئەوەت کردبوو کە لە دەست چووە کۆڕۆنا لە دەستی ئێمە دەرچووە زەحمە نەبێت لێدوانی ینی لە دەستچوون چیونە ینی چییە چۆنە تعریفەکەی چییە ئایا پارێزیەکانی تریش لەگەڵ ئەم تعریفەی جەنابەت متتەفقن یان نە لەبەرەوەی بەپێی ئامارەکانی کە راپۆرتی بەڕێستان ئەلانتان کردووە وەوەی کە لە ئەرزی واقع لە دهۆک هەیە وانییە کە لە هەولێر و سلێمانی هەیە و تا ئێستاش تێنەگەیشتیم بۆ سوود لە پارێزگای دهۆک وەرنەگیراوە کە ئەزمموی سەرکەوتنی ئەوان کە کۆڕۆنا لەوێ بەڵاو نەبووتەوە یان زۆر بەتەسکی بەڵاو بووتەوە نەهێنراوەتەوە بۆ دهۆک بۆ هەولێریان بۆ سلێمانی کاکە ئێوە چۆن ئیدارەتان کرد چۆن سەرکەوتون چۆن بۆ چۆن نەبوو بێنەوە هەولێر و بێنە سلێمانی. بەڕێز وەزیری تەندروستی قەدەغەی هاتوچوو هەبوو سەرەتایی دەست بە کاربوونی کۆڕۆنا ئەم قەدەغە بوو ئەوە بوو کە ئینتیشاری ئەم ڤایرۆسە نەبێتن یان لانی کەم بزانی وەزعی تۆ چۆن بێتن دوای ئەو هەموو قەدەغەی هاتوچوو لە ماڵەوە دانیشتن و ئەو خەڵکە کەرەنتین کران کە خەڵک هاتە دەری یەکسەر خەڵ توش بوو معنای ئێمە سەرکەوتو نەبووین لەو بڕیارێکە بە خەڵکمانوتووە لە ماڵێ دانیشە. بەڕێز وەزیری تەندروستی ینی ئایا گەر 5 کەس توش بوون 1000 کەس توش بوو 500 کەس 10,000 کەس 500 کەس گیانی لەدەستدا ئەم ئامارە بەقەت هەرێمی کوردستان ئەوە دەهێنێ ئابووری هەرێمی کوردستان لەسەر دابنی و پێم خۆش بوو ینی مە بزان دوای کۆڕۆنا چەند خەڵکی چەند لە ڕووی ئابووریەوە چەند زەرەر بە هەرێمی کوردستان گەیشتووە ڕەنگە و داتانە لە جەناب نەبێت و ئێستاش باسی شەپۆلی دوام دەکرێتن لە بەپێی راپۆرتیەوە ئەسوایی احتیمالات چی دەبێتن ینی چی ڕوودەدات نە ئەو کاتەوەڵا دیسانەوە شەپۆلی دوام ڕوودا دیسانەوە بکەوی نەخۆ یاڵە سیارە قەپاتکن جادە قەپاتکە خەڵ لە ماڵی خۆی بێت ئێستا ئەبێت چی بکەین ئەو کات تووشی شوک نەبین. و بەڕێز سەرۆکی پەرلەمان توخوای ئەو ئامارانەی کە زۆر خەتەرنەمەوێ بزانم مەسەڵەن ئێستا زۆرترین توشبووان لە ئەوروپا 20مان پیرەکانن بەتەمەنەکان بەڵام لە کوردستان ئێستا زۆرترینیان گەنجن لە هەرێمی کوردستان فەرقی ینی فیزیکی لەشی ئێمە و ئەوان چوونە و قسەی زۆر لەسەر ئەوە کرێتن مزاعفاتی کۆڕۆنا چییە لەسەر بەشەرێک ئەگەر دوای تر چاک بوو لە درێژخایەن چیتر تووشە بێ کلیەی ئەوەستێت زۆر قسە ئەکرێتن پێمان خۆشیانی ئەو ڕوونکردنەوە هەبێتن لە ڕووی تەندروستیەوە. حەز دەکەم جەنابی سەرۆکی پەرلەمان یعنی بابەتەکە ئێستا هەموو حکومەت هەموو وەزارەتی تەندروستی بەس خەریکی کۆڕۆنایە ئەدی بابەتەکانی دیکە چین من دوێنێ سەردانی کۆمپانیاکەم کردووە کە دەرماندەین کوردستان سوێندی خوارد وتی مناڵم نەخۆش بێت دەرمانی کوردستان نایدەمێ سوێندی خوارد کابرا شەریکەی هەیە دەرمانی دێنتە ئێرە ئەڵێ پزیشک هەیە بەس پێیاڵێتن ئەم شیرەی ئەم کۆمپانیا بخوات یارەکی جێبشیرۆکی بوو دەکرێتن کڕیویانە وایانە. بەڕێز وەزیری تەندروستی جەنابەت لە کەرتی تەندروستی دای ئەمانە ئاماری دقیقن لە کۆمپانیەکانی هێنانی دەرمان لە هەرێمی کوردستان وەرم گرتووە پزیشک لەسەر حسابی کۆمپانیا هی ئەم هەرێمە دەنێرتە دەرەوە دوای ئەم پێش ئەم کۆڕۆنایە سەفرەی پێەکە پارەی لێ خەرجەکە مناڵی ئەکچێتە مەکتەب کۆمپانیای هێنانی دەرمان دەچێتە بەر دەرگای مناڵەکانی هەڵەگرێ بێتە نەخۆش ینی قوتابخانەی تایبەت جەنابی دکتۆر ئەبێ دکتۆرا وەزارەتی تەندروستی بەرنامەیەکی چاکسازیە بێ لە کەرتی تەندروستی ئێستانی ئەوە هی ئەم تەوەرە نییە کاتێتی دەبێت دەست بکەن دروستە قسەکەت کاکێ ڤیدار هی ئەم کۆبوونەوەی نییە کۆبوونەوەیکی تر ڕێک دەخەین بە چاکسازی لە کەرتی تەندروستی بە ئامادەبوونی بەڕێز وەزیری تەندروستی لە دوای جژن بەڵێ فەرمون کاک ڕزگار.
بەڕێز هەرێکی پەرلەمان من پرسیارێک ئاراستەی بەڕێز وەزیری تەندروستیەکەم ئەوەی لە گەرمیانە ڕوویدا بەڕاستی مەگەل لە سین ڕوویدا بێ وەکو ڕۆژانخانی شارەتی پێدا ئەوەی لە گەرمیانە ڕوویداوە کارە سات بوو و ئێستا لە گەرمیان وا قسەکرێ کەوا ئەوەی چۆتە خەستەخانەی قەڵا گیانی لەدەستداوە ئەوش بەهۆی چیوە بەهۆیەوە کۆمەڵێ پزیشک لەوێن ئەوانە خۆبەخشن و کاری ئەوان نییە بەڕاستی ئەوانەیشی کەوا بڵێن پزیشکی هەمیشەین و لە عیادەی ئەواران بۆ خۆیان بە پارە ئیشەکەن و دەربەز ژیانی و خەڵکە نایەت ئایا بەڕێز جەنابی وەزیر جەنابتان لیژنەیەک پێگەێنن بە دوواداچوون بۆ هەموو شوێنەکان لەسەر ئاسی هەر چوار پارێزگاکەەوە لەسەر ئاسی هەردوو ئیدارە سەربەخۆکە بۆ ئەوەی لێ کۆڵینەوە بکرێ و دەستخۆشی لەو پزیشکانە بکرێت کە خزمەتیان کردووە و ئیجرعات لەگەڵ ئەو مدیر عام و بەڕێوەبەرە گشتی و دکتۆرانە بکرێت کە کەمتەرخەم بوونە و بوونەتە هۆی مردنی ژیانی مردنی گیانی خەڵک ببوورە شتێکی تر لێرە نازان بە ڕێزێکی شارتی پێدا بۆچی لای ئێمە گەنجەکانی ژەمرێ وەکووتم لە خەسەخانەی قەڵا گەنج بووە تەمەنی 33 ساڵ بۆ گیانی لەدەستداوە بەهۆی زیاد پێدانی ئۆکسسیژین کە ئۆکسسیژین خۆی ئاسنە بڕێت ئەمە هۆی نەزانی پزیشکەکە بووە و خەڵک هەیە من خۆم ئەیناسم خزمیشە تەمەنی نزیک 80 ساڵە لە بەرەوەی نەچۆتە خەسەخانەی قەڵا نەمردووە و من لێرەدا پرسیارێکی ترم بوو هەم بۆ جەنابت و هەم بۆ جەنابی وەزیری ناوخۆش لەسەر ئەو کولفەی کەوا دابین کراوە بۆ پارێزگا و بۆ ئیدارە سەربەخۆکان و منەوەی کە زانیاری مەیە لە ئیدارەی گەرمیانە پارەیەکی زۆر تەرخان کراوە و هەندێک شوێن دابین کراوە بۆ کەرەنتینیکردنی بەرکەوتوانی کۆڤید 19 بەڵام بە بەتاڵی ماوەتەوە و ئینتفاق کراوە لەگەڵ خاوەن ئوتێلەکە یا خاوەن جێگەکە کە ئەو پارەیە بڵێن بە شێوەیەک ئین بووە و هیوادارین و داواکارین لە بەڕێستان لیژنەیەک پێک بهێنرێت بۆ بەدادواچوون بۆ ئەو کولفانەی کە خەرج کراوە بۆ پارێزگاکان بزانین وەکو خۆی سرف کراوە یان نا و هەتا من ئەو پرسیارم بۆ جەنابی وەزیر بوو پارە تەرخان کراوە بۆ کارمەندانی وەزارەتی ناوخۆ کە لەسەر جادەکان بوونە و ئەو ژۆکو پێویست لە گەرمیانە خەرج نەکراوە و سوپاسانەکە بەڵێ زۆر سوپاس کاک شەمۆڵ هەوڵ بدەن لە 2 دقە و نیوێکە قسەکانتان تەواوکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا دەستخۆشیم بۆ تەواوی پزیشکان و کارمەندانی تەندروستی هەیە و لەگەڵ هێزە ئەمنیەکان بە پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و پۆلیسی هاتچۆشەوە بەڵام هەندێکم و کوڕی جیاوازی هەیە لە دێوان شار و شارۆچکەکان ئەو هاوکاری و ئەو هاوکاریە مادی و کەلوپە لە تەندروستیانەی کە دێ بە وەزارەتی تەندروستی بەداخەوە جیاوازی کراوە لە دابشکردنیان بەنمونە لە شاری کۆیە بەوتەی بەرپرسانی تەندروستی وەکو پێویست هاوکاری ئەم شارە نەکراوە هیچ جیهازێکی ئامێری هاناسەدان یاخود جیهازی فەحسی کۆرۆنا بۆ شاری کۆیە دابین نەکراوە کە لە کاتێکدا لە شاری کۆیە بەڕێوبەرایەتێکی گشتی لێیە واتە ئەو بەڕێوبەرایەتێوێ فقط بەڕێوبەرایەتەکانی هەولێر و سلێمانیە بەڵام وەک پێویست هاوکاری نەکراوە و جگە لەوەش کۆیە بە 5 ناحیەوە بڕی 6 ملیۆن دیناری بۆ دابین کراوە لەو 6 ملیارەی کە لەلایەن بەغداوە دابین دەکرێەوە و دەرمانانێک کە لە بەغداوە دێ کۆیە حەقی 6 بەڵام وەک پێویست دەرمانەکانیشی پێنادرێ و بە پێویستیشی دەزانین پزیشک و کارمەندان و هێزە ئەمنیەکان پاداش بکرێن دەستان خۆش زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن سپاس دکتۆرە من پرسیارەکانم کرد بەڵێ زۆر سپاس کاک مەلا ناسر بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی بەڕێز وەزیری تەندروستی ئەکەین بەڕاستی من پشتگیری لە قسەکانی ڕۆژان خان و کاک ڕزگار و کاک جەلالی شەکەم
ڕەوشی تەندروستی لە گەرمیان بەڕاستی زۆر خراپە لە هەموو ڕووەکانەوە. دوو راپۆرتی پرزانیاری لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کراوە و لەوێشەوە ئاراستەی وەزارەتی تەندروستی کراوە بە ژمارەکانی حەزەکەم ژمارەکانشی بنووسی و متابعی بکە جەنابی وەزیر 10,020 لە 21/11 و ژمارە 1196 لە 2/2/2020 بەداخەوە تاوەکو ئێستا هیچ وەڵامێک نەبووە و تەندروستی گەرمیانیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی و داڕمان ئەڕوە. تەندروستی گەرمیان کە ژمارەی دکتۆر و کارمەندی و فەرمانبەرەکانیان ژمارەیان کەم نییە، ژمارەیەکی زۆرە، 1800 کەسی هەیە لە سنووری ئیدارەی گەرمیانە، بەڵام بەهۆی نەزانینی بەڕێوەبەری تەندروستی گەرمیانە و شارەزای نەبوونی لە ڕووی ئیداریوە نەیانتوانیوە بە شێوەیەکی ڕێک و پێک دابەشی بکەن و بتوانن ئیشوکارەکان بە شێوەیەکی ڕێک و پێک بڕاتە ڕێوە. نمونە نەخۆشخانەی خێرخوازی قەڵا کە هەفتا قەرەوێڵەیە، ئەوە لەلایەن خێرخوازانەوە هەفتا قەرەوێڵەیە لەلایەن خێرخوازانەوە دروستکراوە بە بڕی $1,200,000 بۆ نەخۆشی کۆرۆنا. بەڕاستی ئەم نەخۆشخانەیە هیچ خزمەتگوزاریکی تیانە کە لەلایەن بەڕێوەبرایەتی گشتی تەندروستی گەرمیانەوە هاوکاری کرابێ. بۆیە قسەکەی کاک ڕزگارە هەر نەخۆشیێک ئەڕواتە ئەوێ هیچ شێوەیەک نە حەب نە دەرمان نە خزمەتگوزاری تیانە و مستەشفا. حەزەکەین لژنەیەکی لێکۆڵینەوەش بڕوا بۆ ئەوەی کە تەحقیقی تیا بکە. دوو طبعا ئەم تەندروستی گەرمیان ئەوە نەبوونی بەڕێوەبەرێکی تەندروستی دڵسۆز نییە، نەبوونی بینای نەخۆشخانەی باشی تیانە، نەبوونی دکتۆری باش لە نەخۆشخانەکە وەکو پێویست نییە. تەواو نەکردنی بینای نەخۆشخانەی 100 قەرەوێڵەی طبعا ئەمە لە 2013ەوە هەیکەلەکەی تەواو کراوە، بەڵام هەتا ئێستا ئیشیتیان ناکرێ. ئەوە زۆر زەرورە بۆ سنووری گەرمیان. دکتۆری خەفەر بەڕاستی ئامادەی نەخۆشخانەکان نابێ، لە عیادەکانیان بە تەلەفۆنیان هەر بە جوابش نادەنەوە، کە جوابش ئەدەنەوە ئاڵێ ئەو نەخۆشە ئیحالەی سلێمانی بکە. چەندین ڕووداوی هاتوچۆ بەڕاستی بە ڕێگەی مەرگ ناسراوە ڕێگای کەلار سلێمانی، چەندین جار ئیسعافەکانیش. ئێمە ئەزانین کێشە هەیە لە تەندروستی گەرمیان، سەرۆکاتی پەرلەمانیش ئەوە دەزانێت، بەڵام تەرکیز بکە لەسەر مەسەلەی کۆرۆنا. مەسەلەی کۆرۆنا ئەوەی نەخۆشەی خانەی قەڵایە بەڕاستی هیچ خزمەتگوزاریەکی تیانە. دەستان خۆش سپاس کاک دیاری. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. بابێم بیرمەچێتەوە تا ئەو کاتە بەڕێز وەزیری تەندروستی چی وای کردووە لە کاتی پشکنینەکانە لە ماوەی ڕابردوودا بەتایبەت لە پارێزگایەک کێرڤی توشبوون بۆ نمونە لە لووتکەیە بوو، بەڵام سەیرەکرا لەوێ ڕێژەیەکی کەم پشکنین ئەنجامەدرا بە نمونە لەو پشکنینانی کە ئەنجامەدران لە 180 پۆزتیڤ بوو، بەڵام لە هەندێک پارێزگای دیکە بۆ نمونە 400 فەحسەکرا مەسەڵ بڵین 15 یان 20 پۆزتیڤی هەبوو. لە کاتێکا پێویست بوو لەو کاتەیە بە نمونە گەرێستە کێرە لە شوێنێکی دیکە بەرز بێتەوە پێویستە لێرە پشکنین زیاتر بکریان ئیلا ئاخیرهی. لە پارێزگای سلێمانی نزیکی 4 بۆ 5 ڕۆژ لە گەرمەی ئەو کاتی کە بۆ نمونە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوو لە سلێمانیە لەگەڵ بەڕێوەبەری تەواوی نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا قسەم کردووە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی، ئەوانی کە بەرپرسن لەو سنوورە لە کەرتی تەندروستی نزیکی 3 بۆ 4 ڕۆژ پێم وایە کیتی فەحسکردنی نەخۆشیەکە نەبووە و بەنامەش بۆ بەڕێستانم نارد. ئەمە بۆ یعنی لە حاڵتێکی ئاوا ئەگەری ئەو پلان و ئامادەکاریتان کردوێ بۆ ئەمە ڕوونادا. خاڵێکی دیکە کە گرنگە دەمێ وەڵامی وەربگرمەوە. بەڕێز وەزیری تەندروستی کێ ڕێگەی داوە هەندێک لەو نەخۆشخانە و عیادە ئەهلیانە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بکەن. خەڵکی پارێکی زۆریان لێ سندووە، 14 ڕۆژ کەرەنتینەیان کردووە، ماڵە و نازانم هەموو ئەمانە دوای دەرچووە ئەسڵەن ڤایرۆسی کۆرۆناشی نەبوو پارێکی زۆریان لێ سندووە. کێ ڕێگەی بەمانە داوە؟ هەتا وەکو ئێستا باسی 2 ڕۆژ لەمەوە پێشت بۆکەم 1-2 ڕۆژ لەمەوە پێشت بۆکەم لە سلێمانی خەڵک نەیتوانیوە نەخۆش بوو، هەموو نیشانەکانی هەبووە، فەحسی بۆ نەکراوە، چۆ لە نەخۆشخانەی ئەهلی فەحسی کردووە و بۆەوەی کە بزانێت دیتر نێگەتیڤی شەوینە زۆربەی پەنابەنە بەر نەخۆشخانە و عادی ئەهلی. پرسیارەکە ئەوەیە بۆ ئەمانەوەکو پێویست
کاریان لەسەر نەکرا و دەبێت تاوەکو ئێستا پەنا برێتە بەرەوانە. یەک خاڵی زۆر گرنگ کارمەندانی تەندروستی من ئەم شەو کارمەندێکی تەندروستی لە سۆرانەوە پەیوەندی پێکردم گرێبەستە دەڵێ 8 مانگە موچەمان وەرنەگرتووە. وایە ئەمە پاداشتەکەیانە لەم کاتەیە لەم 8 مانگە قورسەیە فەرمانبەرانی تەندروستی ئەوانەی کە گرێبەستن موچەکان وەرنەگرتووە بۆ گرێبەستەکان خۆبەخشەکان ناکەن بە گرێبەست گرێبەستەکانیش با میشەی سپاس. بەڵێ زۆر سپاس. لیزا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیری تەندروستی پرسیارێکم هەیە زۆر نزیکە لە پرسیارەکەی کاک دیاری بەڵام پەیوەستە بە پارێزگای هەڵەبجەوە. ڕۆژانە تێبینی ئەو داتانە دەکەم کە لەلایەن وەزارەتەکەتانەوە پەخشەکرێت لەسەر توشبوانی کۆرۆنا تێبینیم کردووە لە پارێزگای هەڵەبجە تێستەکان هەموو ڕۆژ کەم دەکرێت کە لەگەڵ ئەوەیدا ڕێژەی توشبوون لەوێ زۆر زۆرە. بۆ نمونە ئەگەر 35 تێست بکرێ نمونە ئەڵێم لە ڕۆژێکە 15یان پۆزتیفە ئەگەر ئەم ڕێژەیە لێک بدەیەوە زۆرە. بۆچی تا ئێستا ئەم کێشەیە چارەسەر نەکراوە؟ ئایا کێشەکە لای وەزارەتە یاخۆد لای تەندروستی هەڵەبجەیە؟ پرسیارێکی تریشم هەیە لەسەر دەرمانێک بە ناوی فاوی پراڤیرە. ماوەیەک پێش ئێستا بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر باسی لەوە کرد کە نزیکەی 1000 پاکەتی لەو دەرمانە کڕیوە بۆ هەولێر و ئەو دەرمانە بەبێ بەرامبەر بە خەڵکی ئەدرێت بەڵام لە پارێزگای سلێمانی ئەو دەرمانە نەکردراوە و هەروە خەڵکەکە خۆی دەیکرێت لەسەر ئەرکی خۆی کە ئەمەش بارگرانیەکی زۆر لەسەر خەڵکی ئەوێ دروست دەکا. هۆکار چییە کە ئەم دەرمانە لە هەولێر کردراوە بەڵام لە سلێمانی نەکردراوە؟ هەرچەند وتەبێژی تەندروستی لە سلێمانی باسی لەوە کرد لەبەر ئەو دەرمانەمان نەکرێەوە کە هیچ چۆن بڵێ ئەنجامێکی نییە. ئایا ئەمە ڕاستە؟ زۆر سوپاس. ژیان خان. سپاس لیزا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیاری من بوو جەنابی وەزیری تەندروستی ئەوەیە کە جەنابی وەزیر من دوو جار پشکنینم کردیە جارێک لە هەولێر جارێکیش لە دووهۆک ئەوەی لە هەولێر کردومە لە ڕێی دەم و لە ڕێی کەپ و پشکنینم بۆ کرا بەڵام ئەوەی لە دووهۆک کرا تەنیا لە ڕێی دەمەوە بوو. ئەمە بووە هۆی ئەوەی گومانم لا دروست بێت لە ئەنجامی پشکنینەکان لە ڕاستیە. پرسیارم کرد لە ستافی تەندروستی دووهۆک کە بۆچی تەنیا لە دەمەوە پشکنین دەکەن گوتیان ئەوەی لە کەپوو دەکرێت ئەنجامەکەی زۆربەی جاران هەڵە دەردەچێت. ئەگەر وایە لە ڕووی زانستیە تا چەند وەڵامیان ڕاستە. ئەگەر ڕاستە بوو لە هەولێر بە هەردوو شێوە پشکنین دەکرێتن ئەگەریشنا ئەوە گومان ناخرێتە سەر ئەنجامی پشکنینەکانی دووهۆک. بابەتێکی تر پزیشکانی دووهۆک نازانمنی هەولێر و سلێمانی مڵازەم نەکردیە بەس لە دووهۆک کە چوومە چەند نۆرینگە بەداخە پزیشکەکان پێگیری ڕێنماییەکانی تەندروستی ناکەن. پرسیارم لە چەند پزیشکێک کردیە کە ئێوە پزیشکن بۆ پێگیری ناکەن گوتیان ئەوەی خدا بوت نووسی بێ ئەوە دێتن پێویست ناکات پێگیری بکەیت. جا ئەوە وەڵامی پزیشکێک بیت چارەی چی دەکەین لە خەڵکی ئاسایی بە بچوونی من دەبی لەسەر پزیشکان ئیجبار بکرێت کە پێگیری ڕێنماییەکان بکەن و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پارلەمان پرسیارم لە بەڕێز وەزیری تەندروستی ئەمەیە زۆر جار باسی ئەمە دەکرێتن کە ئەم ڤایرۆسە دەستکردی هەندێک دەوڵەتی زلهێزە مرۆڤ دەتوانیتن لەم جۆرە ڤایرۆسانە دروست بکەن. ئایا ئەمە لە ڕووی زانستیەوە دروستە یان نا؟ و مەبەستم ئەمەیە کەواتە ئەگەر وا بیتن مرۆڤاتی هەمیشە لە ژێر هەڕەشەیەکی زۆر جدیە و خاڵی هەرە گرنگ بوو کۆتاهیناتن بەم وەزعە و بەم زۆرۆفە دۆزینەوەی ڤایرۆسێکی ڕاستەقینەیە. ئایا هەریمی کوردستان خۆی سەرقالی دۆزینەوەی واکسینە بۆ ئەم پەتەیە ئایان نا؟ و خاڵی تر مەبەستم زیاتر ئەمەیە ئەگەر هەریمی کوردستان تاوان ئەو هەلسوکەوتەی کە ئێستا بەشەر لەگەر سروش دەکەتن بە تاکید ئەمە ئینشاءڵڵا ئاخرین ڤایرۆسە بەڵام چاوەڕێی نەخۆشی تریش دەبیتن ئێمە بکەین. پرسیارم ئەمەیە ئایا هەرێمی کوردستان نەلۆ تەنیا ئەم ڤایرۆسە لۆ ئایندەیەکی درێژخایانیش بۆ ڕوبەرەبوونەوەی هەر پەتایەکی تر کە ژیانی هاوڵاتیانی کوردستان و مرۆڤاتی بێخیتە ژێر مەترسی و هەڕەشەوە ئایا هیچ بەرنامەیەکی درێژخایانتان هەیە یان نا؟ خاڵی تر ئەگەر ڤاکسن تا 2 ساڵی تر نەدۆزرێتەوە
مەترسیەکان بۆ هەریمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی مەترسی لەسەر ژیانی مرۆڤەوە چ دەبیتن. آخر نقطە کە حەزەکەم باز بکەم زۆر جار باسی تەنیا چارەسەری فیزیکی دەکرێتن لە وزارەتی تەندروستی هەرچەندە بەڕێستان بینیم کە باسی کێشەکانی دەرونی و کۆمەڵاتیش دەکەتن بەڵام لە ئاسی پێویستدا نییە. تەندروستی دەرونی و فیزیکی دوو تشتیە لە یەک جیانەکراون و تەواوکەری ئێکترن و ئەوانەش هەراتوانن ببنە سەبەبی کێشەی کۆمەڵاتی. ئێوە لە خوێندنی باڵا و دامەزراندن و پەرەپێدان و ڕۆشنبیرکردنی خەڵک لە کێشەکانی دەرونی کە بنە هۆی کێشەکانی کۆمەڵاتی چه بەرنامەتان هەیە؟ زۆر سپاس. سپاس دکتۆر زانە. ڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای دەستخۆشی بۆ بەڕێز وەزیری تەندروستی بۆ ئەم داتا و ڕوونکردنەوەی پێشکەشی کرد و بۆ ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بێگومان لە قۆناغەکانی خۆپارێزیدا تاو سەرکەوتوو بووین بەڵام ڕەنگە لێرە و لێو لە قۆناغەکانی چارەسەریدا لە هەموو دنیا گرفت هەبێت گرنگەوەی ئێمە بتوانین لە جەلسەیەکی وادا پەنجە بخەینە سەر گرفتەکان بۆ ئەوەی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرچاومان ڕوون بێت بۆ ئەوی لە ئایندەدا بزانین بەرەو کوێمان دەبێت. خاڵی یەکەم کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئێمە لە چوارچێوەی یاسای تەندروستی گشتی عراقی ژمارە 89 ساڵی 1970 بەڕوونی هاتووە کە ئەرچی دەوڵەتە سەلامەتی تەندروستی هاوڵاتیانی خۆی بپارێزێت. دەوڵەت بەو مەفهومەی کە ئەم یاسای عراقی و بەرکارە لە هەرێمی کوردستان بەو مانایە دێت کە دەبوایە حکوومەتی مرکزی زیاتر بچێتە ژێرباری ئەم خەرجیانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی جوەکەر هاوڵاتیەکی تر لە پارێزگاکانی عراق پێویستیان پێی دەبێت بۆ قۆناغی خۆپارێزی و بۆ قۆناغی چارەسەری بۆ دابیکردنی پێداویستیەکانیان لە ناو دامەزراوە تەندروستیەکان کە بە پێی ئەو ئامارانەی بەڕێز وەزیری تەندروستی ئاماژەی پێی کرد بینیمان کە نزیکەی زیاتر لە 13 ملیار بۆ بودجەی وەزارەتی تەندروستی تەرخان کراوە بۆ خەرجیەکان و نزیکەی 25 ملیاریش تەنها بۆ کەرنتینکردنی هاوڵاتیان لە ڕێگای پارێزگاکانەوە تەرخان کراوە کە ئەمەشیان هەر میزانیەک بووە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەم 25 ملیار دینارەی داوە بە پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەرنتینکردنی هاوڵاتیان کە لە دەستپێکەوە لە ئەنجامی بەدواداچوونی ئەرچی لیژنەکەمان بەدواداچوونمان کرد کە خەرجی هەر هاوڵاتیەک لە شوێنەکانی کەرنتین بریتە لە ملیۆنێک بۆ ملیۆنێک و 200,000 دینار بۆ ماوەی 14 ڕۆژ بە سەرجەم پێداویستیەکانیەوە کە ئەمەشیان خەرجیەکی زۆرە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان جگەلەوەی حکوومەتی مرکز بڕیارێکی دەرکرد. من لێرەدا پرسیار لە بەڕێز وەزیری تەندروستی دەکەم کە دووجار بەڕێزیان لەگەڵ شاندێک سەردانی بەغدایان کرد و ئامادە بوون لەو کۆبوونەوەیە لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی فیدرالی ئایا ئەم بڕیارەی وەزارەتی تەندروستی عراقی کە بۆ ستافی تەندروستی بۆ هێزکاری تەندروستی کە بڕی پاداشتێک بوو مکافەیەک بوو بۆ ئەوانەی لە ناو سنتەرەکانی چارەسەری کۆڕۆنادا کار دەکەن تا چەند ڕەزامەندی دراوە بۆ ئەوەی هێزکاری تەندروستی لە هەرێمی کوردستانیش بێبەش نەکرێن. دیسان بەرمەبنای ئەم یاسایی کە ئاماژەمان پێیدا هێزکاری تەندروستی لە هەرێمی کوردستانیش مافی خۆیانە بێبەش نەبن لەم پاداشتا و لە هەمان کادا ئەنجامی ئەم پێشنیارەی وەزارەتی تەندروستی چی بووە بۆ ئەوەی دەزانین کە بارودۆخی دارایی هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە و ناتواندرێ پاداشتی هێزکاری تەندروستی بکرێت بەڵام وەک لە ڕابردوو بەدواداچوونمان کرد نووسراوێک ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیان کردو بۆ ئەوەی دەرەجەیەک لە سولەمی وەزیفی فەرمانبەران وەکو قیدەمێک پێیان بدرێ ئەنجامی ئەمە چی بووە و لە هەمان کاتدا گلەیەکێ ئێستا لە شێوازی خزمەتگوزاری تەندروستی لە قۆناغی چارەسەری ئەویش ئەوەیە بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەوانەی کە دەچنە قۆناغی ئەوەی لە بەشی چاودێری چڕی هەناسەدان چارەسەر بکرێن تاوەکو ئێستا هیچ لەو نەخۆشانە چاک نەبوونەتەوە بەداخەوە سەرجەمیان گیانیان لە دەستداوە. ئایا ئەگەر ئەمە دروستە ڕوونکردنەوەیەک لەلایەن بەڕێز وەزیری تەندروستیەوە لەم بابەتە بدرێت بە سوپاسەوە. بەڵێ خاڵی کۆتاییم ئەوەیە ببورن درێژم کردو خاڵی کۆتایی ئەوەیە تەئیدەم بۆ بەشێکی قسەکانی برای بەڕێز کاک سەرکۆ ئاماژەی بە جۆری دەرمانێک کرد کە ئەم دەرجەی کە لە 2,000 دۆلارەوە دەست پێ دەکات بۆ زیاتر. ئێمە دەزانین بە دوواداچوونیشمان کرد لە لیژنەی تەندروستی کە ئەم دەرمانە لە ڕێگای دەستگای کوالەتی کۆنتترۆلی دەرمانی هەرێمی کوردستان نەهاتۆتە هەرێمی کوردستان کەواتە بە ڕێگای نایاسایی
هاتۆتە هەرێمی کوردستان بەڵام دیارە لە چ شوێنێک و لە چ پارێزگایەک لە چ شوێنێک لە چ دەرمانخانەیەک دەفرۆشی و مامەڵە بە گیانی هاوڵاتیان دەکرێت ئایا وەزارەتی تەندروستی لە ڕێگای بەشی تایبەتمەندی خۆیەوە بۆ هەوڵی ئەوە نادات کە ئیجراعاتی پێویست بکرێ و ئیجراعاتەکانیان ئیعلام کەم بۆ خەڵک هەر هیچ نەبێت هاوڵاتیان بۆ ئەوەی هۆشیار بنەوە خەڵکێکی کەم دەرامەت هەیە بە دوای کڕینی ئەم دەرزیانەوە بووە کە پارەیەکی زۆرە و ناتوانێت دابینی بکەوە پلازمای خوێن بەداخەوە ئەویشیان لە هەندێک شوێندا خەریکە مامەڵە بە گیانی هاوڵاتیان دەکرێت ئایا ئیجراعاتەکانی وەزارەتی تەندروستی لەم بارەیەوە چیە؟ زۆر سپاس کاک لوقمان. زۆر سپاس بەڕێ سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێراتنی بەڕێز وەزیری تەندروستی ئەکەین و دەستخۆشی لە وەزارەتی تەندروستی و ناوخۆ ئەکەین بۆ ئەو هەوڵانەی لە ماوەی ڕابردوو داویانە بۆ ڕوبەڕووبوون و ڤایرۆسی کۆرۆنا. ئاشکرایە کە لە شار و شارۆچکەکانی کوردستان لە ڕێگای هەڵمەتێکی خێرخوازی ژمارەیەکی زۆر لە نەخۆشخانایی خێرخوازی کراونەتەوە. ئایا پلانی وەزارەتی تەندروستی چییە بۆ دابینکردنی میلاکاتی پێویست لە پزیشک و کارمەندانی تەندروستی بۆ ئەم نەخۆشخانەیە کە ئێمە پێشنیازی ئەوە ئەەکەین ژمارەیەکی زۆر لە خۆبەخشانی دەرچووی بوارە زۆر بە زۆرەکانی تەندروستی لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا دەوامیان کردووە پێشنیازی ئەوە ئەەکەین کە ئەمانە لەو شوێن ئەمیلاکات بەمانە پڕ بکرێتەوەەوە لە ڕاستیشدا نابێت دامەزراندن لە کەرتی تەندروستی بوەستێت چووکە کەرتی تەندروستی کەرتێکی گرینگەوە پەیوەندیدارە بە خزمەتگوزاری تەندروستی و سەلامەتی هاوڵاتیان. خاڵشتر ئەمەیە ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە پشتیوانی لەو بۆ چوونە ئەەکەم کە بە پاداشکردنی حسابکردنی دووقاتی خزمەتی ساڵێک بۆ کارمەندانی پزیشکە بەڕێزەکانی بواری کەرتی تەندروستی کە لە بواری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریان کردووە پێویستە وەزارەتی تەندروستی زوو بە زوو ئەم پاداشتە ڕابگەندرێ وەکو هاندانێک بۆ پزیشک و کارمەندانی تەندروستی کە لەم بوارەدا پێشمەرگە ئاسا خزمەتەکەن و بە پێی بە دۆداچوونی ئێمە بە حکمی ئەوەی کە لە لیژنەی تەندروستی ئەندامین جۆرێک ناهاوسەنجی هەیە لە نێوان شار و شارۆچکەکان لە میلاکاتی با بڵین پزیشکی بەتایبەت لە ناوچە دوورە دەستەکان قەزا دوورە دەستەکان بنمونە قەزایەکی وەکو چۆمان و مێرگە سوور و هەروەها پێنجوێن و ناوچە جیاوازەکانی تر زۆرێک ناهاوسەنجی هەیە لە میلاکات هۆکاری ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دکتۆرە بەڕێزەکان بە زەحمەت لەو ناوچانە دەوامەکەن چونکە ژمارەی دانیشتوانیان کەمە و ڕەنگە بواری نۆرینگەی پزیشکی کەمتر بێ. ئایا پلانی وەزارەتی تەندروستی چییە بۆ ئەوەی چارەسەری ئەمە بکات چونکە ئەم ناوچانە زۆر مەغدورن بە تایبەت لە بواری اختصاساتی زۆر بە زۆر. هەروها پشتیوانی لە بۆچوونی کاگمەلاوەسیەکەم سەبارەت بە کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران لە ڕاستیدا سۆران 150,000 کەس دانیشتوانی سۆرانە جگەلەوەی قەزاکانی چۆمان و ڕەواندوز و مێرگە سۆریش بەشێکی فشاری تەندروستیان ئەگەڕێتەوە سەر بۆ مرکزی تەندروستی سۆران بۆیە ئەمە بکرێتە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هاوشانی ئیدارە سەربەخۆکان. هەروها نەخۆشخانەیەک لە ڕانیە هەیە ڕانیە ناوچەیەکی گرنگە 180 بیناکە تەواو بووە 120 مایە پێشنیاز دەکەم کە وەزارەتی تەندروستی هەنگاو بنێ بەرەو تەواوکردنی. هەروەها هەرچەندە وەزیری بەڕێز وەزیری تەندروستی ڕۆیەمە دوا خاڵمە بەڵام هەندێک ناوچە هەیە تێکەڵاوەتی کۆمەڵایەتی بە شێوازێکە کە پێویستە ئاسانکاری بۆ هاتوچۆ بکرێ بەتایبەت ناوچەیەکی وەکو باڵەکایەتی لەگەڵ پشدەر و بیتوێن تێکەڵاوەتیە خەڵکەکە زۆری هەیە با بڵێن هاتوچیان هەیە ئەمە ئەبێ ئاسانکاری بکرێ پێشنیازەکەم بەڕێز وەزیری تەندروستی هەنگاو بنێ بۆ ئاسانکاریکردنی هاوڵاتیان لە نێوان ئەم دوو دەبەرە و زۆر سپاس. بەڵێ شیرین خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان من پرسیارەکانم ئاڕاستەی وەزیری تەندروستی دەکەم لە قۆناغی دووەمی ڤایرۆسەکەدا بەداخەوە ئەتوانین بڵێن گەرمیان ڕێژەیەکی زۆر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و بە پێی زانیاریەکانی من زیاتر لە 60 کەس مردوون. بەشێک لە گرفتەکان نەبوونی دکتۆری پسپۆڕ و نەبوونی ئامێری هەناسەدانە و پێم وایە بەڕێز وەزیری تەندروستی خۆی ئاگداری کۆی گرفتەکانی تەندروستیە لە گەرمیان بۆیە پرسیاری ئاڕاستە دەکەم بۆچی هەوڵە نەداوە ستافێکی تایبەت بە نەخۆشخانەی قەڵا دابین بکرێت و
تەمەنای ئەوەی لێ دەکەین با بڵێن بتوانێت لەسەر خەت بێت بۆ ئەوەی گرفتەکانی گەرمیان بە دیاریکراوی لەسەر ڕەوشی تەندروستی چارەسەر بکات. پرسیاری دووهەمم ژمارەیەکی کارمەندی تەندروستی بڵێن گرێبەستن و بەشێکیان ئەوەندێ من ئاگدار بم لە نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا دەوام دەکەن بەڵام تاوەکو ئێستا موچەی مانگی 1 و 2 وەرنەگرتووە هۆکاری وەرنەگردنی موچەکەیان بۆچی دەگەڕێتەوە. پرسیاری سێهەمم هاوڵاتیەکی زۆر سەردانی نۆڕینگە و تاقیگە و تەنانەت نەخۆشخانە ئەهلیەکان دەکەن و سامپڵی خوێن وەردەگیرێت بۆ ئەوەی بزانن هەڵگیری ڤایرۆسەکەن یاخودنا و عیلاج و دەرمان بۆ توشبوانی با بڵێن ڤایرۆسی کۆرۆنا دەنووسن بۆ کۆنتڕۆڵکردنی ئەما ڕێکاری چیان کردوتە بەر. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاکاوڕێ. بەڵێ بەڵێ هەمویان لە تۆ گەنجترن یاڵا دی فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی بەڕێز وەزیری تەندروستیەکەین. ڕاستی لەسەر گەرمیان قسە زۆر کرا لەسەر ئەوەی کە خەستەخانەیەک لێو دروست کرا هەڵبەتە خەڵکانی خۆبەخش دروستیان کرد دەستیان خۆش بێ. من ینی قسەکانم وەڵام نییە بۆی چێکێک لەو برادرانەوە خوشکبرانەی کە باس لە گەرمیانەکەن. ڕاستی من بۆ خۆم زۆر بەگومان بووم لەو ئامارانەی لە گەرمیان بڵاوەکرایەوە یان ئەوێ ئەو کۆرۆنای کە لە گەرمیان بوو هەڵبەتەم قسانەی من دافعنیە بۆی خەڵک خۆپارێزینەکە. من پورێکی خۆم بە میسال هێنمەوە نزیگەی تەمەنی 65 ساڵە بێ شەکرا زەخت بەڵام چوو بۆ یەکێک لە ئەو خەستەخانە ئەهلیانە نەخۆشخانە ئەهلیانە پێیانوت بوو کۆرۆناتە جا نەبێت بە چاوی منەوە سپاس بخوا گەڕایەوە ئێستا عیبی نەماوە و هیچ کێشەی نییە ئەنی ئەگە قرار بێ ئەو کۆرۆنایی کە باسیەکەن ئەوەی گەرمیان ئەوە بواە ئەبوو پورم کە 1000 ساڵ تەمەنی بێ لەگەڵ کەسوکاری ئێوە بەعنی بەرگەی نەبگردایە. ئەمە یەک دواتر لەسەر نەخۆشخانەی کفری کە سەرباری ئەوەی نەخۆشخانەی کۆرۆنای تیان نەکراوەتەوە نەخۆشخانەیەکی تێدا دروست کراوە لە ساڵی هەشتاکان لە سەردەمی ڕژێمی کۆن بڵێ ئەو کات نەخۆشخانەکە زۆر بچووکە یعنی هەر دکتۆرێک ئەنێرێتە ئەوێ دوای ماوەیەکی زۆر کورد لەوێت ینی هەڵدێت ئەگەڕێتەوە بۆ سلێمانی بێ بۆ هەولێر بێ بۆ شوێنێکی تر سەرباری ئەوەی کە ئەم نەخۆشخانەیە نزیگەی 50,000 بەسەرەوە هاوڵاتیانی لەسرە بە قەزای سەرقەڵا و عفو ناحی سەرقڵا و ناحیەکانی ترەوە بۆیە پێویستە ینی بەتایبەت وەزیری تەندروستیان بڵێم وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران کە کفرێکێکە لە قەزا کۆنەکان دەست لە بیستەکانی سەدەی پێشۆ قەزایەکێکە لە قەزا زۆر دێرینەکان ینی حەقە وەزیرەکان چاویان لێبێ بە حکمەوەی لە هەشتاکان پێیان وتووە شاری وەزیران بەداخەوە تاکو ئێستا وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە پرسیارێکیان تەرکەکەم لەبەرەوەی وەزیری ناوخۆ ڕۆشتووە یەک میسالی تر باسەکەم لەسەر ئەو نەخۆشخانە ئەهلیانەی کە هەن ئەوەی کە سکانیان بۆ کۆرۆنا کردو بۆ ئەندێک کەس یعنی ناوی خەستەخانەکەم لایە نەخۆشخانەکە کەسێک چووە بۆ ئەوێ فەحسی کردووە پێیان وتۆ کۆرۆناتە 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ خۆی کەرەنتینە کردووە دواتر چووە پلازما ببەخشێ پێیان وتۆ وڵاتۆ هەڵامەتت بووە و کۆرۆنات جاری هەر نەگردووە تا تێیپەڕێنی بەداخەوە ئەمانە وەکو ئەوی کە ئێوە ئاماژتان پێدا پێویستی بە چاکسازیە سێکتەری تەندروستی بۆ دەستان خۆش بێ. سپاس تۆ ڕێبواری لێ نییە خەدیجە خان. بەڵێ بەڵێ سەرۆکی پارلەمان بەڕێز دکتۆر قسە بکە لەسەر ئەوە دکتۆر بەڕێز سەرۆکی پارلەمان ئەوەی کە دیارە ڤایرۆسی کۆرۆنا هەتا ئێستا بە تەواوەتی و لە هەموو ڕوویەکەوە نەناسراوە و بەپێی قسەی ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەروەها زانایان و بسپورانی تەندروستیش بیتن هەتا ساڵی داهاتوو نیوەی ساڵی داهاتووش ئەو ڤایرۆسە لەگەڵمان بەردەوام دەبێت و ناکرێتیش کە ژیان بوەستێت بە تەواوەتی. بویە ئەو پرسیارە لە بەڕێز وەزیری تەندروستی دەکەم کە ئێوە ئایا بیرتان لەوە نەکردوتە کە ئێستا دەبیتن کار لەسەر بەهێزکردنی بەرگری جەستەیی تاک بکرێتن ئەوەش بێگومان دەبیت لە ڕێگای هەلمەتێکی تەندروستی فراوانە بکرێتن بە هاوکاری دەستگاکانی ڕاگەیاندنەوە
و ئەگەر ئەو نیەت تەشتان نەبیت پێشنیاز دەکەم کە لەو حالەتە لەو بارەدوخ ئێستادا ئەمە باشترین ئیشێکە دەکرێت ئەنجام بدرێتن و هەروەها سەبارەت بە گوزاران و ژیانی هێزکاری تەندروستی بەڕاستی ئەمەنیش سەر ڕێی دەستخۆشیکردن لەو هێزەکانی تەندروستی پزیشک پارێزداران ئەوانەی کە لە هێلی پێشەوەی بەرگریکردن و ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان داوا دەکەم کە ئێوەش وەک وەزارەتی تەندروستی داوای دەعمێکی مادی بویان بکەن و ئەگەر لەو بارەدوخە دارایی کە هەرم تێدا ئێستا نەکرێتن پێشنیاز دەکەم کە داوای قدەمێکیان بوو بکرێتن بۆ ئەوەی کە لە داهاتوو لە کاتی باشبوونی وەزعی دارایی بتوانن سوودمەند بن. پرسیارێکی تریشم هەیە کە ئایا بووچی ئەو حالەتە کۆرۆنانەیە کە بە سیتی ئیسکان دەستنیشان دەکرێت وەکو PCR ناچیتە ناو ڕاگەیاندنەکانی وەزارەتی تەندروستی. بابەتێکی تریشم دوو خاڵی تر هەیە. نازانم نووسراوێک بەڵاو بوویتەوە کە لەلایەن بەڕێوەری گشتی ئاراستەی وەزارەتی تەندروستی کراوە 26/7 باسی بە خاکسپاردنی ئەو کەسانە ئەکات کە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. باسی ئەوە دەکەتن کە کەسوکاری ئەوانەی کە بەو نەخۆشیە گیانی لەدەستدەدەن دەتوانن لە هەر شوێنە کە بیانەوێتن ئەو مردویە بە خاک بسپێرن و بە خاکسپاردنی هیچ دوایەوەی کە بە خاک سپێران هیچ زەرەر و زیانێکی بوو دەرەوەی نابیت. ئایا ئەمە تا چەند ڕاستە ئەگەر ڕوونکردنەوەیەک بدرێت؟ توژینەوەیەک هەیە ببوورە تەواو سەوسن خان فەرموون تەواو. عفو دکتۆرە عفو سەر جەنابی سەرۆکی پەرلەمان 20 ثانیە بیت مەمنونە بم یەک پێشنیازی بچووکمە 20 ثانیە. بەس 20 ثانیە بۆ جەنابتانە. ئەنی تەمەناکەم دەستەی سەرۆکاتی پەرلەمان ڕێکاری لەگەڵ ئەم پەرلەمانە بەڕێزای بگرێتە بەر حەچی پەرلەمانتارێکە بە ڕۆژ دەمەکاتەوە لە حکومەت حساب بۆ پەرلەمان ناکە نایە بۆ پەرلەمان جوابی پرسیارمان ناداتەوە لە 111 پەرلەمانتار لاانێت چل پەرلەمانتار لێرە ما بێ حەقە ئێستا غایبات وەرگن هەرچی لێرە نەبێ بێجگە لەوانەی کە خۆتان مۆڵەتان داونە دێ بەڕاستی حەقە بە غایب بنووسرێت یعنی هەمووی لەبەردەم تەلەڤیزۆن و بۆ شاشە بۆ مزایەدا سپاس. بەڵێ سپاس بەڵێ ئێستاوەری دەگری دروستە بەڵێ وەڵا کاک عەلی من ئیزنمدا بەڕاستی بەڵێ سەوسن خان فەرموون. بەڕێز سەرۆکی پارلەمان بەڵێ سەوسن خان ئەزانی ئەو ئیشکالێتەی کە زۆرترین قسە لە ئیعلامەکرێ ئیشکالێتێکە نازانم چارەسەرکردنی زۆر ئاسان نییە پێشتر هەموو پەرلەمانتار نەک هەموو بەشێکی زۆر لە پەرلەمانتارانی بەڕێز دەیانوت وەزیر نایەت وەزیر هاتووە پرسیاری لێ بکە وەزیریش بە بەردەوامی لە مەولادیە پرسیاری لێ بکەن ئیتر بۆ کەم با بڵێن ینی ئەمە بەشێکە لە پرۆسەی چاودێری ئەلەن پەرلەمانی کوردستان ناتوانێت چاودێری بکە ئەمە بەشێکە لە پرۆسەی چاودێری خەڵکیش ئەم دانیشتنە دەبینێ کە چل کەس ماوەتەوە لە ژوورەوە. بەڵێ سەوسن خان بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام منیش پشتگیری ڕایەکەی کاک بەڵێن دەکەم بەڕاستی هەمومان پێویستە تا کۆتایی بەرنامە لێرە بمێنینەوە. سەرەتا دەستخۆشی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر لە سەرەتایی دەستپێکردنی پەتای کۆڕۆنا بەڕاستی بە شێوازێکی زۆر باش و تند و تۆڕ ڕوبەڕووی ئەو پەتایە بوویەوە ئەگەنە ئەو پەتایە لەوانەیە تا ئێستا لە ئاستێکی زۆر مەترسیدارتر بووە بەپێی ئەو پێشبینی و داتا و ئامارانەی کە بەڕێز وەزیری تەندروستی بەڕێز کاک سامان ئاماژەی پێدا واتە ئەو پەتایە تا مانگی شوواتی ساڵی ئایندە بەردەوام دەبێ و بەو پێیە بێ ئایا وەزارەتی تەندروستی تا چەند خۆی ئامادە کردووە بۆ ڕوبەڕووبوونەوە لەو ژمارە زۆرەی کە خۆی ئاماژەی پێدا کە ڕێژەکەی 120,000 کەسە ئایا ئەو ئیمکانیاتەی هەیە هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی ئەو ژمارە زۆرە ببێتەوە و چارەسەر بۆ نەخۆشەکانی پەتای
کۆڕۆنا دابین بکات ئەگەر بەو پێیە بێ ئایا قوتابخانەکان و زانکۆکان لە هەرێمی کوردستان کەی دەکرێنەوە و هەروەها سەبارەت بەوەی کە ئایا وەزارەتی تەندروستی هیچ توێژینەوەیەکی جیهانی یاخود پێشبینیەک هەیە کە پەتای کۆڕۆنا لە چ کاتێک کۆتایی دێت خاڵێکی ترم هەقەت سەبارەت بە پەتای کۆڕۆنا کە ئاماژەتان پێدا کە بەردەوام دەبێت بە پێی ئەوەی کە تا ئێستاش لە هەرێمی کوردستاندا بەڕاستی نرخی دەستەوانە و ماسک زۆر بەرزە ئایا وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەوە نەکردوتەوە کە کارگەی زیاتر دابین بکات لە هەرێمی کوردستان کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن ماسک و دەستەوانە دابین بکەن زۆر سپاس سپاس کاکمەم بورهان بەڕێز سەرۆکی پەرلەمان من چەند پرسیارێکم بۆ بەڕێز وەزیری تەندروستی هەیە سەر ڕایەوانی کە ئەندامانی بەڕێز باسییان لەوە کرد کە بێ ستایشی ماندووبوونی کارمەندانی تەندروستی و پزیشکەکان بگیرێت پشتیوانی لەو بۆچوونەیەکەم هەم لە بەرزکردنەوەی پلەیەک بۆیان یاخود لە دەرماڵەیە هەر شتێکی کە شایستەیەون پرسیارەکانم ئەمانن هیوادارم بە دیقەتەوە جەنابەت گوێ بگری یەکەمیان بۆمانی ڕوون بکەیتەوە جیاوازی چییە لە جیاوازی لە ژمارەکانی پشکنی نایە وکو هەندێک ئەندام پەرلەمان باسی کرد لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر ئایا ئەوە خەلەلی هەمووی ئەکسیستمی تەندروستیمان نییە ئێمە خەلەلی بەڕێوەبەرایەتی گشتیەکانی تەندروستیە بۆ نمونە لە سین وایە لە فلان شوێن بەم شێوەیەکەیە دووەمیان کێشەیەکەیە نرخی دەرمانی ڤیرافێر ئەو دەرمانە ڕوسیەکە کە کێشەکەیە بە وەکو باس ئەکرێت کە بە $200 وەکو باسی شیان کە لە سلێمانی کە هەندێک بەڕێوەبەرایەتی تەندروستی و تێمە بەکاری نانین ئەم کێشەی نرخە گەر بۆمان ڕوونکەیتەوە و حکوومەتی عێراق چەندی ناردووە بۆ هەرێمی کوردستان و چۆن تەوزیع کراوە و حکوومەتی هەرێم چەندی کڕیوە لەم دەرمانەش بە هەمان شێوە و بەڕاستی ئەم دەرمانە دەوری هەیە لە چارەسەرکردن ئەکرێ داتایەکمان بدەیتێ لە ماوەی چەند دوو هەفتەی ڕابردووە بۆ نمونە ڕۆژانە نزیکەی بەپێی ئەو داتانی کە وەزارەتی تەندروستی بڵاوێکاتەوە لە نزیکەی 2200 بۆ 2500 پشکنی نەکرێت لەمانە بەداخەوە نزیکەی ڕۆژانە لە نزیکەی 200 بۆ 250 کەسیش تووشە بێ واتە بەپێی ئەو ڕێژەی پشکنینانە کە کرێن نزیکەی 100 توشبوانن بەڵام بەپێی توشبوون ژمارەی مردووان کە جەنابەت باست کرد لە هەرێمی کوردستاندا 3.9 وەکو طبعاً ژمارەی پشکنین لە هەرێمی کوردستاندا زۆر کەمترە لە وڵاتە پێشکەوتوەکان بۆ نمونە وەکو ئەمریکا ئێمە بەراوردیەوە ناکەین بەڵام لە وڵاتە دراوسەکان ژمارەی پشکنین زۆر زیاترەکەن وەکو گریمانەیەکە گەر وەریگرین بۆی قسەم لەسەر ئەم ڕێژەی مردنەیە کە 3.9 گریمانەیەک وەریگرین دە بەرابەر پشکنین بکرێت لە جیاتی 2500 کرێ 250,000 پشکنین کرێ ئایا ئەم ڕێژەی توشبووان بە هەمان شێوە بەرزە بێتەوە لە کاتێکا مردوو هەر وەکو خۆیەتی ژمارەی مردووان کەواتە پێدوان نییە ژمارەی مردووان لە هەرێمی کوردستان زۆر لە پۆینت 0 نزمترە ئەوەینە یعنی کەواتە مەترسیەکەی بەم شێوەیە نەبێت کە ئین بێت ڕێژەی مردووان حەزەکەین ئەوە بزانین بۆ ڕای گشتی کوردستان و بۆ ئەندامانی بەڕێزی پەرلەمانیشی ڕوونکەیتەوە ڕێژەی مردن چەنە ئەگەر توشبووەکان هیچ نەخۆشیێکی درێژخایەنیان نەبێت داتایەکتان لایە جیاتان کردی بێتەوە هیچ نەخۆشی درێژخایەنی نەبوو بێت و بەڵام مردبێ بەهۆی کۆرۆناوە ڕاستەوخۆ پرسیارێکی کەمەوێت جەنابەت ئەوەمان بۆ ڕوونکەیتەوە بۆچی ڕێژەی توشبوون لە سلێمانی زۆر زیاترە لە هەولێر و دهۆک هیوادارین لە سلێمانیش وەکو هەولێر و دهۆک بێ وەر نەژمێنێ کێشەکە لە چیایە ئەوەی لە سلێمانی کە هەیەم حاڵەتە پەیوەندی بە باری دامەزراوە تەندروستیەکانی سلێمانیوە یا پەیوەندی بە ڕادەی خۆپارێزی یا خۆنەپارێزیەوەیە لە سلێمانیە یاخود پەیوەندی بە سنوورەکانەوەیە ئەکرێەوەمان بۆ ڕوونکەیتەوە وەکو چۆن لە سلێمانی باست کرد ڕێژەی توشبوون لە چوارچێوەی ئەو توشبوانەیە لە ڕاپۆرتەکەی جەنابەت 165 هەولێر 28 دهۆک 103 حەزەکەینەوە زیاتر ڕوونکەیتەوە ئەخیر پرسیارم لە جەنابەت ئەو پشکنینانەی کە ئەکرێن لە فەرمانگەکانی تەندروستیدا بۆ پشکنینی کۆرۆنا
بۆ نمونە لە هەر پارێزگا شارە گەورەکاندا ڕۆژانە لە نزیکەی 200 بۆ 400 بۆ 500 بۆ 700 دەکرێت. یعنی من ئەوم بینیوە 200 بۆ 300 کەس لە حوشەیەکی نزیکەی 40 متر چوارگۆشەیە لە حوشەیەکەن. ئەگەر ئەمانە توشبوش نەبن ئەگەر چواریشیان توش بوو بێ پۆزتیڤ بێ ئەگەر ئەوەیان بگوێزنەوە دۆخی چارەسەرکرد بە یارمەتی سەرۆکی پەرلەمانخی پرسیارمە دۆخی چارەسەرکردن بەعنی پشکنین لە ناو نەخۆشخانەکانی ئێمە بەداخەوە لە ئاستێکی کوالیتی بەرسی تەندروستیان نییە ڕەشاویەوە ناکەنەوە و مەترسیەکان ئەستەکەین زیاترە بێ و زۆر سپاس. گولیزارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارت من هەمی هات نەکردنێ سپاس. بەڵێ زۆر سپاس. حەسیبە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارەکانی منیش لەلایەن بەڕێز مامۆستا مەلاوێستی و کاک زێدان کران زۆر سپاس. بەڵێ گوڵستان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارەکانی منیش لەلایەن کاک جەلال محەممەدەوە کرا سپاس. بەڵێ سپاس. کاک لوقمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیری تەندروستی یەکەین. بەڵێ 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 مشکلە نیە. پێشنیار دەکەم بۆ وەزیری تەندروستی کە چەند تیمێکی تەندروستی مەیدانیە دروست بکرێت بۆ ناوچە جیاجیەکان و بە تایبەتیش بۆ گوندنشینەکان لەوانەیە هەندێک شوێن هەبێت ینی بەڕاستی وەکو پێویست دەستیان بە نەخۆشخانەکان نەگاتوانە. و هەروەها پرسیارێکی من ئەوەیە کە یەکێک لە دکتۆرە بەڕێزەکان باسی لەوە کرد کە 180 هاوڵاتیان توش ئەبن بەبێ ئەوەی بخوان بزان و کاریگەریشی ئەوتۆی نابێت لە سەریان. و هەروەها پێشنیار دەکەم نەخۆشخانەی گشتی دوکان کە شوێنێکی زۆر گونجاوە بەشێکی بکرێت بە نەخۆشخانەی کۆرۆنا کە شوێنێکی گونجاو و باش لە وەسەتی کوردستانایە. و هەروەها دەگوترێ بڵین سپاسێکی بێپیانی وەزیری تەندروستی و هەروەها یەکە بە یەکەی کارمەندانی نەخۆشخانەکان بکەین کە ئەرک و ماندووبوونێکی زۆریان چێشتاوە هەروەها پاداش بکرێن. و سپاسی جەنابی وەزیری ناوخۆ پارێزگارەکان و ئیدارە سربەخۆکان و قایمقامەکان و مدیرناحەکان و تەواوی هێزەکانی ئاسایشی و ناوخۆ بکرێت وەک ئەوەی کە جەنابی شت مەیدانین لەو کاتانەدا سەرۆکی پەرلەمان و ستافێک سەردانی ناوچە جیاجیەکانی کرد. و هەروەها سپاسی وەزارەتی پێشمەرگەش بکرێوێ ڕای ئەرکەکانی خۆیان ئەوانیش بەڕاستی زۆر هیلاک بوون و بەشێکیان لە حاڵاتی ئامادە باشدا بوون لە زۆر لە شوێنەکان. و هەروەها سپاسی تەواوی هاوڵاتیانی خەڵکی کوردستان بکەین کە خۆڕاگرانە توانیان ڕوبەڕووی ئەم دۆخە ببنەوە و زۆر سپاس. سپاس. ئاشناخان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێر هاتنی وەزیری تەندروستیەکەم. ئەوەی کە من تێبینیم کردووە بەڕێز وەزیری تەندروستی لە ڕاگەیەندراوی وەزارەتی دەرودروستی کە ڕۆژانە بڵاو ئەکرێتەوە جیاوازیەکی زۆر هەیە لە ڕێژەی مردن لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر. چەند نمونەیەکم هەڵبژاردووە بۆ نمونە لە ڕاگەیەندراوی ژمارە 130 لە 4 تەمووز هیچ حاڵەتێکی مردن لە هەولێر تۆمار نەکراوە لە سلێمانی 8 حاڵەت تۆمار کراوە. لە ڕاگەیەندراوی ژمارە 131 لە 5 تەمووز 2 حاڵەت لە هەولێر تۆمار کراوە لە سلێمانی بە هەمان شێوە 8 حاڵەتی مردن تۆمار کراوە. لە ژمارە 135 لە 9 تەمووز 4 حاڵەت لە هەولێر تۆمار کراوە 7 حاڵەت لە سلێمانی تۆمار کراوە. چەند نمونەیەکی تریشم هەر لایە ینی هی ڕاگەیەندراوی وەزارەتی دەرودروستی بەڵام لەبەر گێڕانەوەی کات من ئاماژەی پێنام ئەگەر بکرێ ڕوونکردنەوەمان پێبێ ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە کەمی خزمەتگوزاری تەندروستیەوە هەیە لە پارێزگای سلێمانی یا پەیوەندی بە کەمی پێداویستیە تەندروستیەکانیەوە یاخود پەیوەندی بە کەمی تیمی تەندروستیەوەیە. سپاس دەکەین ئەگەر لەسەر ئەوە ڕوونکردنەوەیەکمان بیتێ و پرسیارێکی تریشم بۆ بەڕێستان هەر لەسەر شێوازی پاداشکردنی هێزکاری تەندروستیە زۆرێک لە هاوڕێیانم باسیێوان کرد کە پێویستە هێزکار تەندروستیەکان و پزیشکە بەڕێسەکان و کارمەندانی تەندروستی سەر بە وەزارەتی تەندروستی لەم کاتەیە کە زەحمەت و ماندووبوونی زۆریان کێشاوە پاداش بکرێن. ئێوە وەکو وەزارەت پلانتان چییە؟ هیچ بیرتان لەوە کردوتەوە کە چۆن ئەتانەوەیە پاداشتیان بکەن؟ زۆر سپاس. سپاس. کاک سیروان مایکەکەت داخە ئاشناخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان
وابزانم من یەکەم پەرلەمانتارم لە دنیای دوێنێ ناوم نووسی و ئەمڕۆ قساکەم سپاس دوێنێ لە کوێ ناو نووسیوە یعنی بۆ سەعات 12 شتێک ئێستا ینی ڕۆژی داهاتووە خوای گەورە لە سوورەتی ڕەحمانە ئەفەرمێ هێشتا 11:56 دقیقە ئەوەی دوای من ئەوەی دوایم نەچێتە گینیسەوە تمام خوای گەورە لە سوورەتی ڕەحمانە ئەفەرمێ هەل جەزاء الإحسان إلا الإحسان هەمومان ئەزانین کە ئەو کارمەندانەی تەندروستی بە پزیشک و هەمویانەوە لەگەڵ کارمەندانی وەزارەتی ناوخۆ لە بەرەکانی ئەم جەنگیا بوون دژی ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامیشن تەبعاً منیش دەنگی خۆمە خەمە پاڵدەنگی هەموو ئەو هاوڕێ و هاوکارانە کە ئەبێت بەرزەموجەیەکی شایستەیان بۆ دابین بکرێت لە کاتێکە بەداخەوە هەر دوێنێ لە جیاتی ئەو ئیحسان و ئیحسانە هێزێکی نازانم چی هەڵی کوتاوەتە سەر بەڕێوبەرایەتی هاتوچۆی سلێمانی 5 بەلانیکەمەوە 5 کارمەندی گرتووە ڕسمەکانم لایە خۆزیە بەڕێز وەزیری ناوخۆ لێرە وایە سەک پەلاماری یاون هەل جەزاء الإحسان بالإحسان یعنی ئێمە لە باتی پاداشتیان بکەین 5یان گرتوون تعزیبیان ناون بە زۆری واستە بەریان ناون چیان کردو بەس داوای موچیان کردووە بەس داوای موچەکەیان کردو کە لێشی بڕاوە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەبێ بەڕاستی ئەبێ لیژنەی ناوخۆ لەمە بپێچێتەوە نەکرێتە هەفتەی داهاتوو یا دوای جەژن زۆر سپاس سپاس مژدەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیری تەندروستی دەڵێ کێشە گرفتەکان ئەوەن بەهۆی جموجۆڵ و هاتوچۆ و پابەند نەبوونەوە تەشەنە دەستێنێ کۆڕۆنا جەنابی وەزیر حکوومەت خۆی بەشێکە لەو تەشەنە سەندنە چۆن ئێستا من لە شوێنێکی وەکو ڕانیەم باشە ڕانیە نزیکی 250,000 خەڵکی بەسەرەوە بەقەت محافظەیەک خەڵکی بەسەرەوەیە نەخۆشخانەکانی ڕانیە بە پێی پێویست نین لە مانگی ڕەمەزاندا من دایکم نەخۆش بوو پێویستی بە بردم بۆ تەواری لە تەواریەکە وتیان ئێمە ناتوانین هیچی بۆ بکەم بیبە بۆ خەستخانەی چاقوڕنەکەم کە قەزایەکی ترە بیبە بۆ ئێوێ دایکت داخڵکە باشە نەمتوانی لەبەرەوەی شەو درەنگ بوو بەیانەکەی بردومە بۆ نەخۆشخانە لەوێن وتێتی دەیە بچی بۆ نەخۆشخانەی کێوەڕەش ئیحالە بێنی دواتر گەڕاومەتەوە بۆ نەخۆشخانەی شارێکە وە 3 جار لەوێش ڕەوانەی نەخۆشخانەی چاقوڕنەیان کردویانە دەبێت لەوێ خوێن وەربگرێ چون بۆ نەخۆشخانەی چاقوڕنە لەوێش دیسان وتیان خوێنمان نییە دەیە بچی لە سنتەری خوێنەکە لە نەخۆشخانەی ولادە لەوێ جێ کراوەتەوە بەهۆی نۆژانکردنەوەی خەستخانەی گشتی ڕانیەوە لەوێ ژووتیان خوێن نیە دووبارە چوومەتەوە بۆ خەستخانەی چاقوڕنە ینی 6 جار ئەگەر هاتباو من خۆم سیارەم پێ نەبا یاخود توشببوویەکی کۆڕۆنا ببوومایە چەند کەسم توش دەکرد ئەو ڕۆژە باشە شوێنێکی وەکو ڕانیە معقول لە خەستخانەی 290 توی قەرەوێڵەیەکەی هەتاوەکو ئێستا تاو نەبووە هەموو خەڵکی ئەو دەڤەرە لە ڕووی تەندروستیەوە پشتگوێ خراون هەرچەندە کارمەندانی تەندروستی هەموو جوهودی خۆیان داوە بەڵام بەڕاستی ڕانیە پەراوێز خراوە بەڕێز وەزیری تەندروستی شتێکی تر کە زۆر مەترسیدارە نەخۆشخانە ئەهلیەکان کە ئێستا بازاڕێکی زۆریان هەیە باشە بەڵام لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیەوە زۆر وێرانن تەنانەت ئەو ینی یەک دۆشێک یەک بەتانی یەک سەرچەف بۆ لەوانەیە 15 نەخۆشیش بەکار بێتەوە کە ئەوانە پارە دەدەن حەقا ئەو شوێنانە شتی سەفەری بەکاربێنن بۆچی وەزارەتی تەندروستی هیچ چاودێرێکی نییە بەسەر ئەوانە پارە پەیدا دەکەن معقول لە دنیایەک پارە وەردەگرن لە نەخۆش لە هاوڵاتی بە پارەی خۆی بەڵام لەسەر شتێکی پیس و پۆخڵ لەسەر دۆشەکێکی احترامم لەسەر دۆشەکێکی خوێناوی پاشەڕۆی لەسەریان زۆر پیسە ئەوە بەکاردێنێ بەتانی نەخۆشێکی تر بەکاردێنێ ینی من سرم سوڕما نەخۆشخانەیەکی ئەهلی کەڕانەیەک نەخۆشخانەی ئەهلی لەیە یعنی هەر بەتانیە و هەر سەرینە و هەر شتەی ڕەنگێک بوو هەر دانەی بەنەوعێک بوو جێگەی تێڕامانە کە بۆچی وەزارەتی تەندروستی لێپرسینەوە لەو نەخۆشخانە پارە پەیداکەرانە ناکات سەبارەت بەوەش کە 500 میلاکی بەتاڵ هەیە لە 500 میلاکی بەتاڵ هەیە لە زیاتر لە 500 میلاکی بەتاڵ هەیە بەهۆی چوونی کارمەندی تەندروستی بۆ دەرەوەی وڵات یاخود بەهۆی بە چەند بابەتێکی در بەهۆی تەقاعود و یاخود بەهۆی فەسڵکرانەوە بۆچی ئەوە بە خۆبەخشەکان پڕ ناکرێتەوە کە حەقە پاداش بکرێن ئەوانە
بە گیانێکی جنگاوەرانە بەبێ موچە بەبێ هیچ پارێک بەبێ هیچ شایستەیەک ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا و ڕوبەڕووی ئەو هەمووە ناخۆشیە بوونەتەوە هیوادارم بەڕێستان دوو داواکاریم لە بەڕێستان هەیە یەکەمیان کە ئەو خۆبەخشانە و هەم ئەوانەی هێزە ئەمنیەکان برادرانی هێزە ئەمنیەکان کە لە کاتی ڤایرۆسی کۆرۆنادا لە ئەرکدا بوون ئەوانە پاداش بکرێن و پلەبەرزکردنەوەیان بۆ بکرێ و خۆبەخشەکان تەعین بکرێن هیوادارم ئەگەر بەگرێ بەستیش بێت تەعین بکرێن وەکو پاداش شتێک و شتێکی تریش کاتەکە تەواو بۆ مش دەخێ وەڵاهی لەبیرم چۆن دەمێکە چاوەڕێ دەکەم دکتۆرە آخر بكاتا يعني راسته والله يا كم كزناهم بينوسا بوكا دكتور او عفوا هو دارم بس او اجتماوا هو دارم برستان يعني وقف شارك هم انجتان هبين لقل وزارتي اودان كرنوا كا او نخوشخانه دوسطنو توی قريلي راني هرتي زوطا بكري براستي خلق رانيا زور بشگوی خران لروی تندرستی و هر رانیه جنیا زور به قضا و نحیه کانوان بلام رانیم بنمونه هنایا سپاس روجان خان فرمون روجان خان و دكتورة شان معونو إتر طواو دعوة درفدين ببرز وزيري تندرستي برای سروکا پارلمانی والله دست بکی هم ده بسیار اولیش تکم اف بابت گفتگوی دیفچه ماده پیروی بله برنامه افروکه اف بابت گفتگوی من دیف ماده 66 پیروی نافخو حوتمش پیروی نافخوش ماده 66 بیشتر پیوسته او اندامانه واجویان کردو آماده بنو دست پیکی آختونیان پی بدرید چون که هم لجنام تایبتمندن دکتران نو که بسیار گلک گرنگ بی یعنی خلکه که بسیار گری راست پیشتر وزیر نافخو و گری دای بی و خلک دو که و گری دای بی یعنی لازمه وی جواب سردابا بس تازه چو بله برای سروکا پارلمانی خیراتنا وزیر تندرستیت کم سپاس بوران کرناوی الویرج فرصت بینم راستی دستخوشی تمامی استاف تندرستی بکم و هر واسه سرخوشی جل کسو کارت وان کارمندات کم یت بین قربانیت وی ویروسی و کسو کارت گشت کسو کارت قربانیت ویروس کرونا و دستخوشی جل وزارت تندرستی و وزارت نافخو و حکومت حرم و استاف وزارت نافخو کم رول وزارت پیوندار و حکومت دست پیکا بلا بینا کرونا برس راد گرین و زور سرکفتی بی بسیار عمل ویره دست پیکا بو برس وزیر تندرستی دست پیکا ویروس کرونا الهرم حتی 12.5 بتنه 391 نخوش هبین توش بود ویروس کرونا نوکر ریجا نزدیکی 12,450 حسب وان آمارتن راگهاندن وزارت تندرستی جناب و زوریا و ریجا بو چه اگرت زفرینتن و ماوی کردم برآورد گل دست پیکه و چه اجراعات هاتن ورگتن گل وان اگرا قضامش به بسیار او اگرت مثلا بابت که مترسی داره و کرونا مخابنی تکلی بابت دی کرن ولی هات باوری نمینت ناو برا خلقی و حکومت دا و ریکارت خواه پاریزی تمامی نهاتن جبجه کرن بسیار دوه اگر شکار خستنا هندک بشان دا مزراوه تندرستی تا افروکه چیه؟ نمونه مثلا بخش نشترگری و قسطرات دلی تایبتی جل پارزگاه دو که و اگر کرونا بوچی نخوشخانه تایبت اف نشترگریت این کرنه و تایبتی القداغا هاتنو چونش ده سرتاسری نخوشخانه جبلی او نخوشخانه نوبدار وگری بین هات بین قباد کرنه بله سر هنده را هندک نخوشخانه تایبت همی باشد خواه و وگری بینو چه دیف چون بناهاد بکرنه و زور سپاس دکتورة شان فرمون برای سروکی پرلمان شایان کاکا صالح بخیر هاتنی وزیری تندرستی دکن و دمویل لسرتا دا آماجه بواب دا من وکو جگری سروکی لیجنه تندرستی تنها یاداشتی بانکهشتی وزیرم مواجه کردوا ئاگام لە ناوەڕۆکی بەداخەوە ئاگام لە ناوەڕۆکی راپۆرتەکە نەبووە دەست خۆشیشیان لێ دەکەم کە ئەو راپۆرتیان ئامادە کردو چەند ئەندامێک ئامادەیان کرد بەڕێزت بانکراوی و نەڕۆی بەڵخێر بەڵام لەو کۆبوونەوەی کە لی تێیدا ئامادەکرا
ئەو کۆبوونەوەی کە ئەو راپۆرتی تێدا ئامادەکرا ئەمن لەوێ بووم بەڵام کە ئیتر ڕۆشتین دوای ئامادەکرا ئەو راپۆرتە مەگەر دوای سەرۆکی لیژنا ڕوونکردنەوە بدە بەڵێ پرسیاری من لە بۆ وەزیری تەندروستی بەڕێز وەزیری تەندروستی لە هەرێمی کوردستان پسپۆڕانی بواری تەندروستی کۆمەڵگە و زانستی ڤایرۆسی و زیندەوەرزانی و تەنانەت ئابووری ناسانیشمان زۆرە پێویست بوو لە سەرەتای سەرهەڵدانی ئەو نەخۆشیە کۆڤید-19 پرس و ڕایان پێ بکرایە بۆ نمونە من ئەمەوێ ئیشارەت بم بە شتێک لە شارە زۆر لە سێ سادق یعنی لە قەزای شارە زۆر و لە قەزای سێ سادق نەخۆشخانەی گەورەی لێە دوو نەخۆشخانەی گەورە هەیە ینی گرفتەکە ئەوەیە لە هەردوو قەزاکە ئەو دوو نەخۆشخانە گەورەکە هەیە جیاوازی ئەکرێ لە بینی نەخۆشخانەکانە لە ڕاستیە نەخۆشخانە هەیە ئەجیزەی توبی زۆر کەمیتیایە بەڵام نەخۆشخانەش هەیە لە ڕاستیە ئەجیزە توبیەکانی زۆر پێشکەوتووە و ینی خەمی ئەخورێت و محاولەی بۆ کرێ لێرە و لەوێ بۆ ئەوەی ئەجیزەی توبی باش و ئەوانەی بۆ پیا بکرێت جا لە بەرەوە من لێرەوە داواکەم لە جەنابی وەزیری تەندروستی لە ڕاستیە لەسەر ئەو بابەتانە قسەیان هەبێ وەکو وەزارەتی تەندروستی جیاوازی نەکرێت لە بینی نەخۆشخانەکان لەسەر ئاستی قەزاکان و شارەکان و پارێزگاکان سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاک حکمەت یەک دقە فەرموون تۆش جەنامی شتێک دقە قسە بکە. بەرێ سەرۆکی پەرلەمان وڵا سێ چار پرسیارێکم هەبوو بەس لەبەر کات تەنیا یەک پرسیار دەکەم. وێرای دەستخۆشی لە هەردوو وەزارەتی تەندروستی و ناوخۆ دەکەم و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە گشتی دەکەم. پرسیارەکەم ئەوەیە لەوانەیە دەڵێن دوای جەژن یانیش کاتێکی نێزیک دەواازە سنوورەکان بکرێنەوە. بڕواتان هەبیتن خەلکێکی زۆر ئێستا خاصەتەن لە تورکیا یعنی وەکی دەڵێن زۆر خەڵک هەیە کە دەرگا بکرێتەوە لەوانەیە ئەو دەواازانەی تریش پەروێز خان و حاجی عمران و باشماخ بەڵام بە تایبەتی سنووری ئیبراهیم خەلیل کە خەلکێکی زۆر هەیە ئێستا ئینتزار دەکەن کەی ئەو دەرگای دەکرێتەوە. ئەجا حەز دەکەم ینی هەندێک ڕێنمایی تایبەت بۆ ئەو کەسانەی داخل ببن کە لە کاتی دەرگاکردنەوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری تەندروستی فەرموون ئێستا دەست بە وەڵامدانەوە بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس سەرەتا دەمەوێت سپاسی هەموو لایەک بکەم سپاس بۆ پرسیارەکان و سوودی زۆرمان لێ وەرگرت لە پێشنیارەکان لە داواکاری و کێشە و گرفتەکان و تیژ خستنە سەری من دەمەوێت سپاسی بەڕێزتان بکەم وەکو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و هەموو ئەندامانی پەرلەمانی بەڕێز بە تایبەتی لە سەردانی بەڕێزتان هەم وەکو تا کەس هەم وەکو سەرۆکایەتی پەرلەمان بەڕێز کاکێ من هەورامی لە سەرەتای ئەو لەگەڵ بەڕێز سکرتێری پەرلەمان وارووا لیژنەی تەندروستی بۆ ماوەی دەتوانم بڵێم چەندین جار لە ماوەی ڕابردووی ئەو 5 مانگەی ڕابردوودا بە بەردەوام لەسەر هێڵبوونە سوپاسی سەرۆک و ئەندامانی لیژنەی تەندروستی پەرلەمان دەکەین سوپاسی هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان دەکەین کە لە خەمی هاوڵاتیان ڕۆژانە بە پەیوەندی تەلەفۆنی بەنامە ئاگادارمان دەکەنەوە بە دڵنیایی سوودمان لێ وەرگرتیەوە ئەوەی ئیمکان بووە هەوڵماندایە بکرێت ئەوەی ئیمکان نەبووە لە هەوڵی بەردەوامین سەرەتا دەمەوێت ئەگەر بە گەڕانەوەی کات و بە خێرایی کۆمەڵێک پرسیار دووبارە و هەمان مەبەستی تێدایە ئەگەر تێبپەڕم بەسەری بازاری دەرمان و ماسک و پێداویستی پزیشکی بەڵێ لە سەرەتای سەرهەڵدانی ئەو قەیرانە بەڕێز دکتۆرە گەلایش باسی کرد ئەزمەیەکی نێودەوڵەتی دروست بوو تەنانەت لە وڵاتانی دراوسێشمان بە گەیشتە دەقاتیش لە نرخانێک کە هەبوو بەڵام خۆشبەختانە ئێمە و کۆزاری تەندروستی هەردەم پاڵپشتی و هانی کردی تایبەتماندا چەند کارگەیەکی دەست بەجێ دروست کرا لە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ماسک دروستکەن و نرخەکان ئەگەر بەراورد بکەین بە ڕێژەیەکی زۆر بەردەوام لە دابەزیندایە و بەردەوامیش لیژنەکانمان بە دووەداچوونی بازار دەکات بەڵام دەمەوێت بەڕێزان بزانن کە نرخی هەرزان و گرانیەکەی ڕەنگە پەیوەندی بە کوالیتیەکەش هەیە چونکە بەداخەوە هەندێک کوالیتیش هەیە کە دەگاتە هەرێمی کوردستان ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بە فەرمی و بە شێوەزی ڕسمی ڕێگە نادەین ئەو جۆرە کوالیتیە بێت بەڵام بە شێوەزی قاچاق لە ناوڕاستی عێراقیان لە شوێنەکانی تریان بەداخەوە هەندێک کەس لەگەڵ جلوبەرگ و شتی تر دەهێنێت و دواتر دەکرێتە بازار کە هیچ
کوالیتیەکی ماسکی تێدانە بۆیە ئەمە لە ئێمە گرنگە چکە ماسک بەشێکی گرنگی ئەو خۆپارێزیە. سیتیسکانەکان لە نەخۆشخانە ئەهلیەکان چاودێریەک دەکرێت. سیتیسکان لە نەخۆشخانە ئەهلیەکان بە دڵنیایی بەبێ پزیشکی پسپۆر سیتیسکان ناکرێت بۆ نەخۆش، بەڵام لە کاتی ئێستادا سیتیسکان بۆ ئەو نەخۆشانەی کە تووشی هەوکردنی کۆندامی هەناسە و سیەکان بووە بەشێکە لە دەستنیشانکردن کە تەنها لە 170 PCR دەتوانێت پشتی پێ بەسترێ بۆ دەستنیشانکردن، بەڵام لەو نەخۆشانەدا سیتیسکان یەکلاکەرەوەی و لە شێوازی زانستیشدا سیتیسکان زۆر جار ساینێک هەیە پیشانی دەدات لە ناو ئەشعەکە کە پیشانی دەدات لە کاتێکدا لەوانەیە نێگەتیڤ بی لە PCR ئەوە بە بارێکی ئاسایی دادەنرێت. تیمەکانی جەنازەکان ئێمە لەسەر پرۆتۆکۆلێکی عێراقی دەڕۆین و تیمی شاردنەوەی تەرمەکان پرۆتۆکۆلەکە تیمێکی هاوبەشە لە هەموو پارێزگاکان ئەم تیمە هەیە و حزوری لایەنی پەیوەندداری دەرەوەی تەندروستیشی تێدایە لە مامۆستای ئاینی لە هێزەکانی دیفاع مەدەنی لە ئاسایش و تیمەکانی تەندروستی بۆ کارە هەڵدەستن و بە ڕێگایەکی شەرعی و ڕێگایەکی تەواوی بنەماکانی ئاینی ئەم تەرمانە دەشاردێنەوە، بەڵام بە شێوازی شوشتن بە مادە پاکەرەوەکان هەرچەندە داواکاری مامۆستایانی ئاینی لە چەند شوێنێکە بووە کە ڕێگە بدرێت لە دووری و لە ماوەیەکدا نوێژی لەسەر بکرێت، ئێمە داواکاریەکەمان لەگەڵەوە ڕێوشوێنێکیان بۆ دادنێن، بەڵام دیارە بەڕێزیان باسی ئەوەی کرد کە نووسراوێک بڵێ ئێمە دەمێ ئەوە بڵێن بەڕێزان کە چەند جارێک پرۆتۆکۆلی چارەسەرکردن، پرۆتۆکۆلی دەستنیشانکردن، تەنانەت پرۆتۆکۆلی دەفنکردن لە جیهان و لە عێراقدا گۆڕاوە، چونکە تا ئێستاش ڕوئیای وازح بەرامبەر ئەو کۆرۆنایان نیە ئەم ڤایرۆسە، بۆیە چەند جارێک پرۆتۆکۆل لە سەرەتادا ئەوە بوو کە دەبێت بۆ ماوەی 2 ساڵ لە مەقبەرەیەکی جیاکراوە بن نەچنە ناو مەقبەرەی عام، بەڵام دواتر پرۆتۆکۆلەکە گۆڕا بە ئاسایی دادەنرێت کە لە مەقبەرەیەکی خۆی لە ناو کەسوکاری خۆی بنێژرێ. لە ڕووی ڕاگەیاندن زانیاری وەردەگرن نەک ڤیتامین دی و زینک بەڵکو هەموو دەرمان و سەپلیمنتەکان بەبێ ڕاستپاردەی پزیشکی پسپۆر قەدەغەیە ئەوە دەوەستێتە سەر هۆشیاری هاوڵاتی ڕاستە بەداخەوە ئێمە کێشەی ئێمە چەند جارێکیش دەم و دەستگاکانی ڕاگەاندنمان ئاگدار کردوێتەوە بڵاومان کردەوە کە هاوڵاتی نابێت پشت بە سۆشیال میدیا ببەستێ لە بڵاوکردنەوەی هەندێک بابەتی تیجاری، دروستکردنی هەندێک بابەتی ڕۆچی و ئاعشاب و دروستکردنی هەندێک وەهم یانیش هەندێک شتی تر کە بە هاوڵاتی دەڵێ مەچۆ نەخۆشخانە تەنها ئەو شتانە وەربگرێ لە ماڵەوە، ئەمە لە ڕووی زانستیەوە قەدەغەیە و هاوڵاتی دەبێ هۆشیار بێت کە تەنانە دەگە لە ماڵۆژ بێ بەبێ پزیشک ئەو دەرمان و علاجانەوە نەگرێ. بەڵێ توێژینەوەکان ئێمە لە سەرکاتی ئەنجومەنی زیران لە لیژنەی باڵا هەرزوو قەرار درا کە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لیژنەی هاوبەشەیە و فۆکەڵ پۆینتەیە و چەندین پرۆپۆزەڵ پێشکەش کراوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا توێژنەوەکان دەکرێت. کاکتۆر کازم باسی بودجەی تەرخانکراوی کرد، ئامێری دەستکرد بەڵێ کراوە لە زۆربەی شوێنەکان و دروستکردنی نەخۆشخانە نەکراوە، بەڵام فراوانکردنی نەخۆشخانە کراوە، ڕینۆڤیشن کراوە، تەوسع کرایە لەسەر ئەوەی کە حکوومەت، بەڵام زۆرترینی دروستکردنەکان هەمووی لەلایەن خێرخواز و ڕێکخراوی خێرخوازی بووە. چاودێری ورد زۆر زیاد کرا لە هەم شوێنێک بەشی چاودێری ورد کرایەوە، بەڵام هێشتان پێویستمان پێ دەبێت ئەگەر خوا نەخواستە ئەو پێشبینی کە دەکرێت. داتای مردن منداڵی تێدا نیە، هەموو تەمەنەکان هەیە، بەڵام خۆشبەختانە منداڵ تا ئێستا مردن نەبووە کە ئەوەش لە توشبوون هەبوو، بەڵام مردن نییە لە بەرەوەی مقاومەیان باشترە و داتاکان زۆر تەفسیلی زیاترێ من نەمهێنایتە ناو داتەشەکان، تەنانەت تەفسیلێکی ورد هەیە لەسەر هەموو کەسەکانی توشبوو و مردنەکانیش. بەڵێ لە سلێمانی ڕێژەی مردن بەڕێزێک تریش پرسیاری کرد بۆچی زۆرە 4.72 هەندەیە، ئەمە دەوەستێتە سەر ئەوەی کە ڕێژەی زۆرترین ڕێژەی وەبا لە سلێمانی دەستی پێکرد کە خۆشبەختانە ئێستا بەرەو ئەوە دەچێت کە ڕێژەکە سەقامگیریەکی پێدا وەرگرتووە، بەڵام ڕێژەی مردن بەڵێ چەندی حالەت زۆرتر بۆ ڕێژەی مردن زۆر بووە. ئیدی هۆکاری جیاوازێ ڕەنگار حالەتێک هۆکاری خۆی هەبێ، بەڵام بە شێوەیەکی گشتی وەباەکە لەوێ سەری هەڵدا و زیاتر بوو بە تایبەتی لە گەر قۆناغی دووەم لە سنووری پارێزگای سلێمانی.
پاداش بۆ پزیشکان بەداخەوە ئێمە نیگەرانین بە بڕینی 121 بەڵام دڵنیابن ئێمە دەسەڵات درایە پێمان کە ئەو ڕێژەیە لە کۆی گشتی تەمیلی معاش دەدرێ ڕێکی بێخین و بیگونجێنین لەگەڵ ڕاستە ئەگەر بێت و کات هەبووایە بەڵام ئەو کاتی کە ڕاتب دەدرا دوای 50 ڕۆژ بوو بۆ ئێمە کاتەکە وەکو پارە بوو دەبواە لە خلالی یعنی چەند ڕۆژێک قائمە حاضر کرێ و ڕاتبەکە بدرێ نەدەکرا بین پۆلینکردنی چاککردنی سیستەمی تەندروستی لەسەر ئەساسی ئەو 120 بکەین ئەگەر نا 100% لەگەڵ بەڕێستم خەڵکێکی دەبی زیاتریشی بدرێتێ نەک 120 بێ بەڵام من لێرەش پێت دەڵێم ڕەنگە میلاکێت شەوێ دەبێت زیاتری 121 چونکە ئەو ماوەیە کاری نەکردووە بەڕێز دۆکو پزیشکە دەزانی ئەمە چاکردنی سیستەمی تەندروستی و جیاکردنەوە و پۆلینکردنی کاتی پێویست بەڵام لەبەر بەرژەوەندی گشتی ئێمە داوامان کرد کە ئەو تەعویزە بە وەکو پاداش شتێک و لە ناو پرۆژەی ئێمە بووە یەک لە داواکاریەکانمانەوە بتوانین لە نزیکترین دەرفەتدا ئەگەر حکوومەت هێرێم بۆی بڕەخسێت کە بتوانین پاداش شتێک بدەین بەو کەسانەی کە لە کۆرۆنا کاریان کردو ئینجا لە مختبەرە یان لە تیمەکانی سێرڤلانسە یان لە ناو نەخۆشخانەکانە بە پزیشک و کارمەند و ئەو فەرمانبەرانە و بە سەراحەتیش بە سوپاسەوە لە هەندێک شوێن خێرخواز و خەڵکێکە بووە وەکو بەخشینێک مەبلەغێکی داوە تا ڕادەیەک بەڵام وەکو حکوومەت تا ئێستێمە نەمان کردووە تەنها سوپاس و پێزانینێکی بەڕێز جەنابی سەرۆکوەزیران و ئێمە دووجار لە وەزارەتی تەندروستی واتە سێجار وەقیدەمێکی لەگەڵ بووە و بە دڵنیاییشەوە ئێمە دەمەوێت بڵێم کە ئەوانەی لەو شوێنانە کار دەکەن لە بەرچاو دەگیرێ لە زۆر ئیمتیازی تری داهاتوو هاوشێوەی ئەوەی ئێمە لە کاتی شەڕی نەگریسی داعش ئەو پزیشک و کارمەندانەی لە جەبهەکانیان لە سەنگەرەکان لەگەڵ برا پێشمەرەکان بەشدار دەبوون بۆ وەرگرتنی لە ئیقامە قودمە و کۆمەڵێک ئیمتیازی معنەوی دیکە هەیە لە بەرچاو دەگیرێت و لیستەکان و فەرمان و جەدوەلەکان هەمووی مەوجودە و ئێمە داتاشمان کۆ کردەوە هەمووی و پۆلینیشمان کردووە بە شێوازی ABC چێ ئەوەی زۆر هیلاکە هەموو ڕۆژ لە ناو ئیش و ترسناکەکەی زیاترە کەمتر لەوەی کەسێکی ڕەنگە لە هەفتەیەک جارێک دوو جار پێوە یعنی پۆلینی سێت چین و توێژمان کردووە کە تاوەکو بتوانین ئەگەر دەرفەتێکە بێت پاداشت بکرێن سەبارەت بە کەرەنتین توش نەبێت من دەمەوێت بڵێم دیسان ئەمەش پەیوەندی بە ڕێکارەکان و پرۆتۆکۆلەیە بەڕێزان پرۆتۆکۆل و ڕێکارەکان لەسەر هەڵسەنگاندنی ئەمڕۆ دەکرێت بۆ نمونە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان هەرێمی کوردستان زۆر پاک بوو لە کۆرۆنا پێویستی بەوە بۆ هەموو کەسێکەوەی دێتەوە کەرەنتین بکرێت و چاودێریەکی ورد بکرێت بەڵام لە کاتی ئێستادا ئێمە هەرێمی کوردستان گومان لێکراوە یان بڵین هەڵگری ئەم ڤایرۆسەمان هەیە مادەم هەیە ئەو کەسەی دێتەوە دێتە شوێنێکی هاوشێوەی ئەو شوێنێکە لە هاتووە ڕەنگە ترسناکیشی زیاتر بێ بۆیە کەرەنتینکردن لە ماڵ چارەسەرکردن لە ماڵ دۆخەکە گۆڕا دۆخەکە جیاوازە لە دۆخی پێشوو ڕەنگە ئەمەش لە شارێک بۆ شارشتە دیسان جیاواز بێت داتاکان چەند جارێکی ئەلان دەکرا ڕاستە چونکە مەبەست تێدا پەیامێک بوو کە هاوڵاتی جدیەتی ئەم ڤایرۆسە وەربگرێت بەڵام لە هەمان کاتژە ئەمە تەنها نیشاندانی ئەو حالەتانە بوو لەو شوێنە لەو گەڕەکە ئەو کاتی حالەتەکان کەم بوو بەڵام کە حالەتەکان زۆر بووە و ئەو کاتیش بەیانی ڕۆژانە هەبوو و زیاتر لە دەیان بەیان دەرچووە لە ڕۆژ یەکەمەوە مەوزوعی من دەمێ ئەوە بڵێم کە باسی نەخۆش و هەڵگر تێکەڵ کرایە بەڕێزان تا ئێستا لە کۆرۆنا کاریەر هەڵگر تعریفی زانستی بۆ نەکراوە ئەوەی کە دەڵێ کاریەر لە چەند نەخۆشیشتر هەیە هەڵگر بۆ منە هەڵگری ڤایرۆسی HIV لەبەرەوەی تەمەنێک تێدا هەڵگر دەبێت و دەمێنێتەوە ناڕوە هەڵگرە بەڵام نەخۆشیەکەش پێوە دیارنە بەڵام لە کۆرۆنا وانە هەڵگر بێ هەتایە ئەم ڤایرۆسە نامێنێت لە لەشی و زۆربەی و نەخۆشیان چاک دەبنەوە نێگەتیڤ دەبن بۆیە تعبیرێکی تر لە پرۆتۆکۆل ناوی هاتووە پێی دەڵێ ئەسیمتۆماتیک واتە بەبێ نیشانە هەڵگری دیسان دەڵێم هەڵگری ڤایرۆسەکەی بەڵام ئەسیمتۆماتیک پۆلین دەکرێتواتە بێ نیشانە و باری سوکەیە مایڵت مۆدەرێت مامناوەن دێ سڤیر هەیە توندەیە و کریتیکەڵ هەیە ینی زۆر ترسناگەوەی کە دەکەوتە عینای ئەمڕۆکەزە بەڕێزان لە 1970 ئەو نەخۆشانەی تووشی ڤایرۆس کۆرۆنا دەبن یان نیشانەیان نییە یان زۆر بە سوچی نیشانیان هەیە لە 1990 تا 120 پێویستی بە نەخۆشخانە هەیە کە باری مامناوەند لە بۆ سڤیرە لە 106یان باری توندن کە ئەوانیان باری ترسناکەکەش تێدا هەیە و لە 103 لەوانە بە ڕێژەیەکی عام دەتوان بڵێن مردنی تێدا دەبێت لەو شەشە و ئەوانی تریش کە دەکەونە عینایە مڕەکەزە ئەوانەی تەنها باسی عینایە دەکەم نەک هەموو نەخۆش
لە هەموو وڵاتانی دنیا لە پێشکەوتوترین وڵاتی دنیا لە 40 تا 50 گیان لە دەست دەدەن ئەوەی کە دەکەوێتە سەر جیهازی تەخدیر نەگەوەی لەسەر سیپاب ماسکێ بەڕێزان 3 جۆر 4 جۆر عینایە مڕەکەزە هەیە ICU هەیە کە تەنها پێویستی بە چاودێریش سڕێ بەڵام نەخۆشەکە باری تەندروستی تا ڕادەیەک جێگیرە جۆرێکتر هەیە تەنها پێویستی بە سیپاب ماسکە ئەو جیازەی کە پاڵ بە هەناسەی دەدا بەڵام دیسان نەخۆشەکە هۆشدارە ئاگاداری خۆیتی ڕەنگە لە ڕووی ڤایتەل ساینەوە زۆر باشتر بێ جۆرێکتریان هەیە کە پێی دەڵێن ئاگای لە خۆی نامێنێ دەکەوێتە سەر جیازی هەناسەدانی دەستکرد و لەسەر تەقدیر دادەندرێ ئەوە لە ترسناکترین بارەکانە ڕێژەی مردن لەناو ئەوانەدا زۆرە بۆیە ئەم جۆرانە هەیە و جۆرێک تریژەیە کە لە وڵاتاندا بۆ کۆرۆنا بەکارنەهاتە ئیکمۆی پێ دەڵێن بۆیە جیاوازە عینایە مڕەکەزە ئەوەی کە تا ڕادەیەک جێگیرە لە ناو قاوشەکان تەنها ئۆکسسیجینە ئەوە بەباری عینایە مڕەکەزە داناندرێت تەنها ئۆکسسیجینی پێویستە سەبارەت بە نەخۆش منداڵی مرد منە پرسی ئەم دەمێەوە جواب دەمەوە بەڕێز کاک وەزیری ناوخۆش جوابی داوە ئەوەی کە منداڵێک مرد بەهۆی ئەوەی ڕێگە گیرابوو بەڕێزان و منداڵات چەند چوو بۆ نەخۆشخانەی تریژۆ ئێمە لێکۆڵنەوەشمان کرد و بۆ ڕاگەیاندرایشمانە بوو لە کاتی خۆی و تێگەیشتێکی هەڵە درایە هاوڵاتی کە ئەو منداڵە لە ڕێگە مردی ئەو منداڵە کە گەیشتە نەخۆشخانە بۆ ڕزگارکردنی ژیانی دایکەکەی منداڵ لە زیی دایک کە دەمرێت دەبێت عملیات بکرێت ئیشێکی زۆر باش و ڕێک و پێچ لەکرا بوو بەڵام بەداخەوە سوۆشەل میدیا وەرەقەیەکیان پیشاندا کە ئەوە پێی گوتریان نابی شکایەتکەی بەڕێزان هەموو منداڵێکی مردن دەبێت بچێتە توبعەدلی لە توبعەدلی نەوەک پاش ساڵێککە ئەو دایکە شکایەت هێبی لە کەسێک دەبی تەقریرەکی توبعەدلی هێبی کە ناچێت پێی دەڵێن خۆتی بە ئیرادەی خۆتی ناچی فەرمو پڕ بکۆ کە بە خۆت قەراردایە نەچێت توبعەدلی ئەو پڕکردنی ڕەنگە لە تعبیرەکە هەندێک غەڵەتی تێدا هەیە ئەو تەوقیعی لەسەر ئەو وەرەقەی کردبوو لە بۆ نییە تەوقیعی پێ بکەن کە شکایەت نەکە لە بۆیە کە ئەوە بە ئیرادەی خۆیت و بە قەراری خۆیتی ناستە توبعەدلی تاوەکو لە مستەقبل چونکە زۆر دکتۆرمان لە محکەمە گاز دەکرێت دەڵێن لە بەرەوەی نەدناردیتە توبعەدلی ئەتوو تاوانبار بووی بۆی بۆ سەلامەتی خۆی دکتۆرەکە ئەوەیان پێکرد بوون مەوزوعی ڕۆژانخان باسی ڕەوشی تەندروستی گەرمیان بەڕێزان زۆر باسییان کرد ئەمن بەخۆم سەردانی گەرمیانم کردی لە هەفتەی ڕابردووە جاری پێشوش سەردانم کردیا گەرمیان ڕەوشی خراپە لەبەرەوە خراپ نییە چونکە باری تەندروستەکەی خراپە گەرمیان کۆرۆنای هەیە ئیجراعات لاواز بووە و باری هۆشیاریش بەداخەوە بەو ئاستە نییە کە هاوڵاتی پابند بێت و ئەوە بە مەدانی بەخۆم دینیە ئەگەر نا ڕێژەی توش بوون نە زیاترە زۆر زیاتر بی لە شوێنی تر نەکەم نە ڕێژەی مردنیشی زیاترە ڕێژەی مردنی ڕەنگە لە هەڵەبجە خراپترە بەڵام لە سلێمانی و لە هەولێر خراپتر نییە بزەبت وەکو هەولێرە ڕێژەی مردنی گەرمیان 2.4 لە هەولێر 2.4 بەڵام سلێمانی زۆر خراپترە شوێنی تر زۆر خراپترە قەزای تر زۆر خراپترە بەڵام ڕەنگە کۆمەڵێک ململانێ بەداخەوە کە من نامەوێت لێرە باز بکەم کۆمەڵێک ململانەیە کۆمەڵێک بە ئارەستا بردن و کۆمەڵێک دەنجی ڕخنە کە ئەوە جێگای خۆیەتی و گلەیە و داواکاریە بەسەرچاو بەڵام بەو ئاستەژنیە کە بڵین بە پێچوانەوە من دەمێت سوپاس و دەستخۆشی لە هەموو کارمەندان و پزیشکەکان بکەم لێندەر وە خۆم دینیمە جێگەی باژێ و خێرخوازان ڕۆڵێکی گەوریان بینیوە لە دروستکردنی نەخۆشخانەیەکی ڕێک پێ سەبارەت بە کەلار و کفری بەڵێ کفری نەخۆشخانەکە کۆنا و نەخۆشەکانی کە ئیحالەی ناو سلێمانی دەکرێت لە پێش کۆرۆناش ئەوەیە کە بەشی چاودێری چڕی بۆ یان نیۆرۆسێرجری نییە ئەوەی کە عملیاتی سەری پێویستە و یان بۆ قەستەڕی دڵە یان بۆ کۆمەڵێک اختصاصاتی فوق تخصصية يعني سياني وتايبتها سيتسكان نبوي تبديلي بي سي ار بريزان بلام سيتسكان بو كونفيرميشن بو اني كباري التهاب يعني سينك توندا تشون بشكلين بكين بو بلازما بشكلين دكري بو بلازما بريزان هيت نخوشك بلازما يكي اگر بشكليني بو نكرا بدواي بشتوهش روش والدلنيا نبي لانتي بديكا ندوزريتو او بلازمايا نادرێتە نەخۆشەکان و لە بازار ناکرێ بە ڕێزا من دەمێ پێتان بڵێم نەک پلازما خوێنیش لەباری پێشتریش نەک ئێستا لە کۆرۆنا هیچ خوێنەیەک لە نەخۆشخانەی ئەهلی وەرناگیرێ و نادرێ مەصرفی مرکزی تەختیەی ئەهلیش دەکات تەختیەی حکومیش دەکات لە یەک شوێن لە هەر شارێک لە یەک شوێن خوێن وەردەگیرێ و خوێن سرف دەکرێت پلازماش بە هەمان ڕێکار و دەدرێت تەنسیق نییە لە ڕێگەی پرۆتۆکۆل ئەگەر ئیجتیهادێکی شخصی پزیشکێکە بێ ئەگەرنا پرۆتۆکۆل هەمان پرۆتۆکۆلی عێراقی و جیهانی و ئەو پرۆتۆکۆلی لە هەرێمی کوردستان چەند جارێک
تعمیم کرا هەمان پرۆتۆکۆلە لە سلێمانی جیاوازیەک نییە و تەنسیقی زۆر باشەیە بەڵام ڕەنگە نەخۆشێک لەبەرەوەی هەندێک نەخۆشیتری هەبی زیاتر عیلاجی پێدەدرێت یان کەمتر پێدەدرێت لەبەرەوەی باری نەخۆشەکەی سوکە و ئەوەی بەکاردێ بە فەرمی لە پرۆتۆکۆل هەیە بەبێ پرۆتۆکۆل ئێمە هیچ عیلاجێک نادەین ئەوەی باسی فابیڤیر کرا فابیڤیر پێش ئەوەی بگاتە عێراقیش فابیڤیر لە پرۆتۆکۆل دانرایە پەسەندکردنی ڕێکخراوی تەندروستی جیهانی و وڵاتانی زۆر لە دنیادا بەکاری دێنێت و فابیڤیر پێشترش لە نەخۆشی تر بەکاراتەوە بەڵام دوای بە دوواداچوون دەرچووکە فابیڤیر دەورێکی باڵا دەبینێت لە عیلاجکردن نەک بۆ بنبڕکردن بەشێکە لە ئەنتیڤایرەسەکانی تر لە دەرمانەکانی تر بۆ کەمکردنەوەی سیڤیریتی یان باری توندیەکەی بۆیە دەڵێ لە باری مامناوەند و سووک بەکاردێت تاوەکو بارەکە نەچێتە بارێکی ترسناک لە پرۆتۆکۆل هەیە دوایەوەی لە پرۆتۆکۆل هەبووە وزارەتی تەندروستی عێراقی فیدرال دوو گرێبەستی زۆر گەورەی کرد و بە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان بەرهەم هات لەسەر ئاستی عێراق و بەکاردێنرێت ئێمە چاوەڕێین بەغداش حسەمان بداتێ بەڵام هەندێک لە بەڕێبەرایەتی تەندروستەکانیش بۆ خۆیان کەمێکیان کڕیوە بۆی بەکاری بێنن لە ڕووی نرخەکە ڕوونکردنەوە دراوەتە ڕوونکردنەوە هەبووە لە ڕۆژی خۆی و ڕوونکردنەوەکە من نەمخێندەوە گەنە لە راپۆرتەکەم نووسراوە نرخەکان ئەو نرخانەیە کە لایەن وڵاتی عێراق بۆی دانرا و عەقدی لەگەڵ کراوە بە هەمان نرخ بۆ هەرێمی کوردستانیشدا هەبووە و ئەم دەرمانەش لەلایەن کۆمپانیای ئاومێدیکا بەرهەمهێنراوە بە دوواداچوونی نرخەکە کراوە بەڵگەنامە و پسوڵەی کڕین و هەموو ئەوراقە سەرەتاییەکانی موجودە سەبارەت بە دەرمانەکەی دیکە پرسیار کرا تاوەکو نەچمەوە سەری ئەکتیمڕایە بەڕێزان طبعا هەم فابیڤیر هەم ئەکتیمرا پێشەوەی بێت ڕەنگە بەدەست دەکەوت ئەگەر لە ڕێگەیەکی قاچاق گەیشت بێتە ناو بازار زۆر گران بوو بەڵام تیمەکانی تەندروستی ئێستا نرخیان بۆ داناوە و ئەم دەرمانە دیسانەکە عێراق عەقدی کردووە ئەمە چاوەڕێین لە ڕێگەی بەغداوە بۆمان بێت چکە ئەو دەرمانە بە ئاسان لە بازار دەست ناکەوێت شێوازی ناشتنی تەرممان باس کرد سەبارەت جەنابی شنۆخان باسی ئەوەی کرد پێشنیار ڕاتبی کامل تەقاوت ئێمە و پێشنیارانەمان کردووە و قەرەبووی پاداشت بکرێ و پلازمایەکەمان باس کرد نرخی دەرمانەکەمان باس کرد ئەو تیوبەی دەست بەڕێزت من نازانم مەبەست لەو تیوبەچێ بەڵام بۆ کۆڤید 19 تیوبێک خاص هەیە پێی دەڵێن VTM کە تیوبەکە دواتر ئەو چیلکە دارەکەیە پاشان تێستەکەیە و ئەکستراکشنێ و کۆمەڵک پێداست خۆی VTMی پێ دەڵێن VTM ئەوەی کە سامپلەکە دەژێت ناو تیوبەکەدان تیوبێکی تایبەتە بۆیە من نازانم ئەوەی مەبەستێ دواتر دەتوانی سوودی لێ ها بۆ پشکنینتر بۆ پشکنین سێ-چار جۆرە تیوبێ تیوبی مۆر هەیە زەرد هەیە تیوبی سپی هەیە بایۆکیمستری لە ناو تیوبێک دەکرێوانەی فەحسی چەوریەکان و جۆرەکانی دی فەحسی بەکتریۆلۆژی لە ناوتر دەکرێت ئەنی هەر جۆرە عائلەیەک لە فەحسەکان لە ناو تیوبێک دەکرێت ئەوە کەسانی مختبەر دەزانن کە لێ بەکاری دێنن ئەگەر هەڵە کرابێ من هێوادارم پێمان بدەیت لۆی بە دوواداچوونی زیاتر بکەین بەڕێز کاکە عەلی باسی مانگرتنی کرد بەڵێ مانگرتن هەبووە لەسەر تاخیربوونی موچەکان بەڵام بە بڕوایم ئێمە بەردەوام ئەوەندە دکتۆر هەبووە کە مانگرتنەکە نەبێتە هۆی مردن خۆبەخشەکان 11 کەس زیاترن ئێمەش داوامان کردووەوە بە سوپاسەوە بەڕێوەتی گشتی تەندروستی گەرمیان و ئیدارەی گەرمیانیش تا ڕادەیەک هاوکاری کردوون ئەو 6 ملیارەیە بۆ کۆرۆنە دانەندراوە وەکو گوتم بودجەی ئاساییە لە ڕۆژانی ئاسایی ئێمە ئەو بودجەیە گوتم زۆرترینی لە بودجەی ئاسایی خۆشمان جگە لە بودجە تایبەتەکان بەکارهاتووە بۆ کۆرۆنا ئەوەی باسی کۆمپانیەکان دەکات تای سیارە و لۆریەکان ئەوە لە مەتاڕیش هەبووە بەڵام ئەوە هیچ پەیوەندی بە وەزارەتی تەندروستی نییە ئیدارەی مەتاڕیان ئیدارەی سنوورەکان خۆیان کردیتیان ئێمە تەنها ئەوەی لە ناو جادە و لە سنوورەکان دەکرێت و تاقیم تەنها لایەنی خۆی ئەو دائیرەیە خۆی کردیتی ئێمە تەنها نەخۆشخانەکانمان کردووە بەڕێز مامۆستا باسی کردنەوەی دەرگای مزگەفت دیارە بە قۆناغ لە لیژنەی باڵا بڕیار درا ئێستا کرایەوە بۆ فەرزەکان بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ترسناکی لەوە دەترسین چونکە مامۆستایانی ئاینی کاتێک کە دەزانن زۆربەی هاوڵاتیانی بە تەمەن ڕەنگە هەڵگری نەخۆشی تر بن دواتر لە شوێنی دەستنوێشتن و کۆمەڵێک ئیجرعاتەیە ڕەنگە پێویست بۆ بکە ڕێکاری تەندروست و مەرجی تەندروستی زۆر تند بگیرێتە بەر لە لێک دوورکەوتنەوە لە بردننی دەستنوێژ لە ماڵەوە
لە بۆ مزگەفت یعنی ئەو ئیدراتانە ئێمە بە نووسراوی ڕسمی داومانەتە وەزارەتی ئەوقاف هیوادارین چۆن هاوکار بوونەوە بە سوپاسەوە پێشتر لێرەشدا هاوکار بن بۆی کەس دووربین لە توشبوون. سۆران کەم و کورتیەکانی سۆران وەکو لا مەرکەزیەت بەهۆی ئەوەی کە بەڕێوەبەرایەتی گشتی تەنها لەسەر ئاستی پارێزگاکاندا هەیە بەڵام بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران هەیە و جگە لەوەش نەخۆشخانەکان ڕاستەوخۆ بۆ کەمکردنەوەی ڕۆتین ڕاستەوخۆ بەستراونەتەوە بە بەڕێوەبەرایەتی تەندروستی یان بەڕێوەبەرایەتی گشتی ناو شارەکان ئەمەش لە بۆ کەمکردنەوەی ڕۆتینە بۆ گەیشتنی بە نەخۆشە بە زووترین کات و یەکەمین قەزاش بوو کە تێیدا PCR تێدا دەست بەکار بوو بە هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆی سۆران پزیشکی پسپۆر هەیە بەڵام من دەمێ بڵێم بەڕێزان چکە زۆر باسی گەرمیان و کەلار و سەی سادق و ئەو شوێنانە کرا پزیشکی پسپۆر ئێمە لە وەزارەتی تەندروستی یەکێک لە کێشەکان سێ کێشەی زۆر سەرەکی هەیە کێشەیەکەیە کێشەی دابینکردنی پزیشکی پسپۆری بەردەوام لە قەزا و ناحەکان دووەمیان فریاکەوتنەکانە شێوازی داوامکردن و پزیشکانی پسپۆر لەوێ سێمیان پزیشکی پسپۆری تەقدیرە لە چاکردنی سیستەمی تەندروستی سەرقاڵی ئەوە بووین کە گۆڕانکاری لەو سیستەمە بکەین بەڵام بەداخۆ ئێستاەوە 5-6 مانگە هەر دیسان خەریکی کۆڕۆناین ئومێدمان وایە کە بتوانین لە داهاتوو ئەو کێشەیە حەڵکەین بۆ هەموو قەزا و ناحەکان. شیلاتزێ ئێمە پرۆژەیەکی استراتیجیە بەداخەوە هاوشێوەی هەم پرۆژە استراتیجیەکان ڕاوەستاوە وەکۆی کە لە ڕاپەڕین پرۆژەی 290 قەرەویلەکە لە شیلاتزێژ ڕاوەستاوە بەڵام جارێشتر ئێمە نووسراومان کردووە لەم ڕۆژانی ڕابردوو کە ئەم پرۆژەیە گرینگە دەست بەکار بێتەوە بە حکومی سنوورەکە هەندێک دوورە. ئەوە بە دوواداچینی بۆ دەکەین بۆچی ڕۆژانی هەینی خەفارە نماوە لە شیلاتزێ عملیات بۆچی لە ئەهلی دێتە طبعا لە ئەهلیەکانیش ڕاوەستا بەڵام تەنها بیدایەتی کۆرۆنا تەنها بۆ فریاکەوتنەکان بوو بەڵام بەداخەوە کێشەیەکی گەورەی دروست کرد چونکە زۆر نەخۆشیە ناتوانێت لەوە زیاتر بخرێتە قائمە و بخرێتە نۆرە بۆ چەند مانجی تر بۆیە ئێمە لەگەڵ ئەهلیەکان بە 125 دابەزانی نرخەکان ئێستا ئەو خزمەت گوزاریانە دەکەن و لە نزیکترین دەرفەتیشدا من باسی کۆڵدکەیز دەکەم لە نەخۆشخانەکان دەکرێتەوە لە دوای جەژن بەڵام فریاکەوتنەکان و نزیک لە فریاکەوتن یان ئێمە پێدێن سێمی ئیمەرجنسی یان ئێرجنت ئەوانە هەر هەمووی بە شەو بە ڕۆژ لە هەموو شوێنێک ڕانەوەستاوە و کراوە. بەرز کاکتۆر محەدین پێویستە ژێرخان بەهێزتر بگرێ بە دڵنیاییەوە پێویستی بە هەڵمەتی نیشتیمانی هەیە بۆ داهاتوو چونکە کۆرۆنا فێری کردین کە تەنها تەندروستی لایەنی چارەسەری و عملیات و دەرمان نییە بەڵکو خۆپارێزی و بنیەی خۆپارێزی و وقایە لە وڵاتدا بەهێز بکرێت. بەڵێ میدیا و زانیاری فەرمانگەی میدیا و زانیاری زۆر ڕۆڵێکی گەورەی بۆ ئێمە بینی و هەماهەنگمان بوو. دوو کارمەند بەڕێزان باسی گلەیەکانی نەخۆشخانەی ڕزگاری لە ڕزگاری من دەمێ ئەوە بڵێم نەخۆشی کۆرۆنا نەخۆشێکی اعتیادی نییە کە بەردەوام کارمەندی تەندروستی بە سکێجولێک سەردانی دەکات و بەجێ دێڵێت ئەوە نییە لە ستەیشنەکە بەرامبەری دابنیشێ وەکو عینایەکانی تر چونکە بە شێوازی کامێرا و بە شێوازی پەیوەندی لەگەڵدا دەمێنێتەوە دوای ئەوەی کە تووڕی بەردەوام دەکەن بەڵام دانیشتنمانەوە چونکە من دەمێ مڕاعاتی ئەوە بکەن کە پزیشکان و کارمەندانی تەندروستی دەدەقە چارێکێک ئەگەر ببینن لە ناو ئەو بەدلەیە چیان لێ دێت چونکە هیچ نەفەسێک نییە لە ناو ئەو بەدلەیە زۆر زەحمەتە بتانی 8 سعاتی دەوامت بتوانین بەردەوام لەکرد نەخۆشەکە بی بۆیە ئەو گلەیە لەوەدا دروست بۆ بەڵام تا ڕادەیەکی باش ئێستا چارەسەر کراوە گۆڕانکاری لە شێوازی سیستەمی بەڕێوەبردنەکەش کرایە. پاداشتەکە بە ڕێزاندیسان دەڵێم زۆر باسی پاداشتان کرد ئێمە پاداشمان بە فەرمی داوا کردووە و ئومێدمان وایە ئەو قەیرانە دەرفەتمان پێ بدات کە بتوانین پاداشتی ئەو بە ڕێزانە بکەین. نەخۆشی کۆرۆنا هەژمار دەکرێت بە مردن نەخێر ئێمە گومانمان هەیە ئەگەر کەسێشتر مردی بێت و هەڵگری ڤایرۆسەکە بێ و تۆمار نەکرابێ بەڵام ئەوانەی تۆمار دەکرێن هیچیان بەدەر نین لە ڤایرۆسی کۆرۆنا بۆیە لەوە دڵنیاتان دەکەینەوە 100% هەم لە دەستنیشانکردن هەم لە زانینی کلینیکی لەلایەن پزیشکانی پسپۆڕە ئەو نەخۆشیەکە دەمرێت ئەوە کۆرۆنایە. زیادبوونی هۆکارەکانی ئایا هاوڵاتی توش دەبێت بۆی ترس و یعنی ئەمە دیسان دێڵێنەوە بە دڵنیاییەوە ئەوانە کۆرۆنان کە دەمرن. بەڕێز کاک سەرکۆ چەند زۆر تێستەیە تێستی کۆرۆنا تێستی ڕەپی تێستێک هەیە ئەوە بۆ دەستنیشانکردن بەکار نایە و
هەر بەڕێزێک ئەگەر پێمان بڵێ سوپاسی دەکەین لە چێندەر کەسێک ئەو هەڵی دەقۆستەوە لۆ پەیداکردنی بەرژەوەندی کەسی خۆی بەکارێنانی تێست سەتاسی زیاتر نسبەی تەشخیص نادا و لە بۆ دروستبوونی ئەنتیبەدیش دیسان 16 ڕێگای دروست بۆ دۆزینەوەی ئەنتیبەدی مەناعەکە لە طریقەی ئیلایزایە و ئەوەش دەکرێت بۆ پلازمایەکان یان بۆ کارمەندانی تەندروستی بۆیە تێستی PCR تێستێکی یەکلاکەرەوەی تا ڕادەی 17 ئەویش 100% نییە بۆیە بە کلینیکی پزیشکەکە تەشخیص دەکات یانیش بە سیتیسکان کە چەند ساینێکی جیاواز لەناو ئەشعەکە دەردەبێت باسی حەبەکانمان کرد ناچمەوە سەرێ بەڕێز کاک جەلال لێژنەی لاوەکی کێشە و گرفتی هەبوو من تێنەگەشتمە بەستەکەی چ بوو لێژنەی لاوەکی کێشە و گرفتیە ئەگەر دواتر کەمی ئۆکسسیجین لە گەرمیان بەڕێزان لە هیچ شوێنێک ئۆکسسیجین نەبوونی ئۆکسسیجین نەبووتە هۆکاری مردن من دڵنیاتان دەکەمەوە چونکە ئۆکسسیجین بەدیلی ئۆکسسیجین هەر ئۆکسسیجینە و بەدیلی هەیە کارگەی ئۆکسسیجین هەیە و بە طریقەی سائیلیش هەیە کە ئەمن خۆم دیتم لە گەرمیانیش دایان ناوە لە نەخۆشخانەی قەڵاشەیە و ئەگەر ئەوە ئیش نەکاو نەمێنێ بتڵیش هەیە پۆرتەبل لە تەنیش نەخۆش دایدنی یعنی ئۆکسسیجین ئەو کێشەیە نییە نەبوونی و کەمبوونەوەی هەیە بەڵێ کەمبوونەوە هەبووە و لە جنوب محافظاتی جنوب مخاطبەمان دەکەن کە ئەو کارگەی کە لە بازیان هەیە کارگەی سائیلە بتوانێت بۆیان دابیم کە بەڵام نەگەیشتە حەدیەوەی کە ئۆکسسیجین سفر بێت و نەخۆش پێویست بێ و هیچ ئۆکسسیجینێک نەبێت گلەی لە کەمی فەحسەکان بە جێرەی ستاندارد و بە جێرەی ئەو ئیندیکیشنانە هەیە نزیکین لە ستاندارد کە 2300 دەگرۆژ تا 500 دەکرێت بەڵام ئایا زیاتر بکەین بەڵێ بەرنمەیەکی تۆکما و ڕەزامەندیشی وەرگیراوە و ئێستا سەرقاڵی زیادکردنی سنتەرەکانی لە ناو شار لە سنوورەکان و ئەگەر ئیمکان بوو لە ناو فڕۆکەخانەکانیش دادنین بۆ ئەو کەسانێک کە پێویستیان بێت کاک دکتۆر بژار گرێبەستەکان ئێمەش ئومێدمان وایە گرێبەستەکان بکرێتە هەمیشەیی لەگەڵ باشبوونی وەزعی قەیرانی دارایی بەڵام ئەوە تەنها لە بواری تەندروستیدا و کێشەیە نییە چونکە لە زۆر بوارەکانی تردا پێویستی بە دامەزراندن هەیە بەڵێ دهۆک مەغدورە لە شێرپەنجەوە ئێستا ئێمە بەڵێنمان داوە کە کاری یەکەممان بە تایبەتی لەسەر سندوقی کۆمەکی شێرپەنجە دروستبوونی بنیەی تەحتی شێرپەنجە بێ لە سنووری دهۆک چونکە دهۆک تا ئێستاش لە ناو نەخۆشخانەی ئازادی چارەسەری کیمیایی وەردەگیرێت و هیچ چارەسەری بە تیشک نییە و ئومێدمان وایە کە بەرنامەشمانە کە بتوانین ئەم پرۆژەیە کە ڕاوەستا بەداخەوە پرۆژەیەکی استراتیجی بوو بیخینە سەر تەمیلی سندوقی کۆمەکی شێرپەنجە ئەوەی باس دەکا بەڕێز لە نێوان دهۆک و سمێل ئەوە تەواڕی دهۆکە وەکو پرۆژەکانی تر ڕاوەستاوە کاکتۆر زێدان باسی سوپاس پێزانین بۆ ستا باسمان کرد دوو جار دامانەوە و سوپاسی بەڕێز جەنابی سەرۆکوەزیران هەیە مەبەست لە مانجی شوبات وانییە لە مانجی شوبات خلاص دەبیت 120,000 و ئیدی دوای مانج شوبات هیچ نامنێ احتیمالە خوانەکە ئینشاڵڵا ناگەینەوە 120,000 بەڵام ئەوە پێشبینیە وەکو شەژمان گۆرگیرا بوو لەلایەن ڕێکخراوی تۆنسی جیانی لەنجەخان باسی ڕاستە هەندێک نەخۆش خۆیان دەشارنەوە یان بە شەرمی دەزانن سەبارەت بە پاییزی داهاتوو بە دڵنیاییەوە ئەگەر ڕەوشی کۆرۆنا بەرەو کۆنتترۆلکردن نەچێت لە پاییزدا کۆمەڵێک ڤایرۆسی تری ئەنفلۆنزای مەوسومی هەیە وەکو H1N1 تایپ بی هەیە و H2N3 هەیە ئەوانە لەوانەیە کۆ ئینفێکشن دروست بکە لەو حالەتەدا ڕەنگە ڕێژەی مردن بەرز بێتەوە کاگەویدار باسی ئەوە کرد من بەداخەوە باش بوو ئەوەت باس کرد قەت نەمانگوتی ئێمە وەکو لایەن تەندروستی بڵین لەدەست دەرچووە بەداخەوە 4 تا 5 جار دەستگاکانی ڕاگەیاندن دەستگای ڕاگەیاندنی زۆر ناودار بەناوی من دروستی پۆستەری دروست کردی و تەسریحیدایە کە ئەبەدەن قسەی ئێمە نەبوو بڵین لەدەست دەرچووە نەخێر قسەی ئێمە نەبووە بەناوی من باسیەوە کردایە کەوتۆتە گەڕک و لە دەرکەی ماڵەکان ئەو شتانە ئێمە یانیش گوتیانە ترسناکی نەماوە وەزیری تەندروستی دەڵێ قسەی ئێمە ئەوە نییە بەیانەکانی ئێمە ڕاستپاردەکانی ئێمە بۆیە ئەو بەداخەوە لە ئەعلام قسە دروست دەکرێت شتیوان نەگوترێت لە دەست دەرچوە ئەزمموی سەرکەوتنی دهۆک بە دڵنیاییەوە ئێمە دەستخۆشی لە دهۆک دەکەین ڕێکارەکان تا ڕادەیەکی باش و تەنانەت هاوڵاتیانیش ئەوەش گرینگە کە پابندن زیاتر بەڵام ئەوە دیسانەکە ئیسفادەی لێ وەرگیرایە بۆ زۆر شوێن بەڵام لەگەڵ ئەوەشدا بڵاوبوونەوەی نەخۆشیەکە هەر هەبووە و ئومێدمان وایە دهۆکەر ئەوها کەم بێت و یانیش بەو ڕێژەیە هێواشە بێت کە سوودی لێوە بجرێ ڕەنگە لە شوێنی تر پەلەکرا عەجەلە کرا لە ئاسایکردنەوە یانیش بەو مەرجە کرایتەوە کە مەرجی تەندروستی بێ بەڵێت بەداخەوە
مەرجەکە جێبەجێ ناکرێت قەدەغی هاتچۆ دوای کردنەوەی سەرکەوتونە بۆ قەدەغی هاتچۆ سەرکەوتوترین ڕێکار بووە کە تواندرا تا ڕادێکی باش بڵاوبوونەوە کەش تاخیر بکرێت و سەبر بکرێت بەڵام بەداخەوە لەبەرباری ئابووری هاوڵاتی و بژێوی ژیان قەدەغی هاتچۆ بەو ڕێکارە تند و تەواو یان بڵێن کۆمپلیت لۆکداون ناتوانین بکەین ئەوەش کراوەتە سەر شوێن بە شوێن یان کەمکردنەوەی لە بینی شەو و ڕۆژیان لە بینی پارێزگاکان و یانیش داخستنی لە زال تا ئێستا زۆر شوێن داخراوە نەکراوەتەوە بە فەرمی شەپۆلی دووەم چی ڕوو دەدات من دەمێ بڵێم کۆرۆنا پێشبینیەکی واضح نییە لە هیچ وڵاتان هەمووی بۆ ماوەی هەفتەیەک پێشبینیەکان دەکەن بۆ هێشتا ئێستاش زۆر شوێنەکان ناکرێتەوە پێشبینیەکان دیار نییە لە بەرەوەی دیار نییە کەینێ ڤاکسین دروست دەبێت کەینێ مەنەعە لە ناو کۆمنیتی یان کۆمەلگا دروست دەبێت سەبارەت بە ڕێزکا کێویدار باسی ئەوەی کرد هەموو خەریکی کۆرۆناین وەبزان بەڕێز دویان بەڕێزیشتر بوو بەڵێ خەریک کۆرۆنای فۆکەسمان سە کۆڕێن بەڵام خزمەت گوزاریەکانی تری فریاکەوتن ڕانەگیراوە منداڵبوون و لەدایکبوون و نەخۆشخانەی منداڵان و شێرپەنجە و سالاسیمیا و خزمەتگوزاریە تایبەتەکان لە ڕۆژانی قەدەغی هاتچۆش بەردەوام شەو ڕۆژ هەبووە بەڵام کۆرۆنا ڕەنگە سەبەب بووبی کە ئیبداعمان نەکردبی لە سیستەمی تەندروستی لە ژێرخانی تەندروستی و بارێکی وای دروست کرد کە پرۆژەکان دەستپێنەکەین ڕاستە لەوە تاخیری کردین ئەوەی باس دەکەی بە دڵنیایی ئەوە کێشەیەکە لە بواری دەرمان و پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان حازرە بۆ درافتەکەی هەیە بۆ دروستکردنی دامەزراوەی کوالتی کۆنتترۆلی دەرمان و پێداویستی پزیشکی و خۆراکیش بۆی هیچ درزێک لەو نێوانەدا نەبێت کەسێکی نەفز نزم بتوانێت ئیستغلالی شیری منداڵ بکە یانیش دەرمانێک بکە بۆی ساغی بکاتەوە لەسەر حسابی بەرژۆندی کەسی بە دڵنیایی ئەوە وەکو نەبووتە دیاردە بەڵام وەکو حالات هەیە ئەوەی من دەمێ بڵێم بەڕێزان چاکسازیەکی باش لە بواری دەرمان و پێداویستی پزیشکی دەستی پێکرد ئێمە لە گەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێم هەموو کۆمپانیەکان بە ڕێکارێکی ڕێنمایی نوێکردنەوەی مۆڵەتەکانیان تواندرا لە کۆی زیاتر لە 234 کۆمپانیا 33 کۆمپانیا تا ئێستا ڕاگیراوە لە کار لە بەرەوەی بەو ستاندەرد و کوالیتی مەغزن و هەڵگرتن و گواستنەوەی نەبووە واروە ئەو کۆمپانیانەی کە 67 کۆمپانیاش تا ئێستا لە کوالیتی کۆنتترۆل بلۆک کراوە لە سیستم تعاملی لەگە ناکرێت لە بەرەوەی تعهود و بەڵێننامەکان جێبەجێ نەکردووە و چەند ڕێنماییەکی نوێ بۆ پێداویستی پزیشکی و تاقیگە دانرا و تەنانەت بۆ خۆراتیش بە هەمان شێوە بەڵام دیسان دەڵێم کۆرۆنا وای کرد کە ئەم کارانە هەندێک بە سەبری بچێتە پێش سەبارەت بە دڵنیایی و هەر پزیشکێکیش ئێمە بڕیارمان دەرکرد بوو بەرەو جێبەجێکردنەکی باشیش چوو بوو پێش کۆرۆنا کە هەر پزیشکێک بچێتە کۆنفرانس و دەرەوەی وڵات لەسەر حسابی کۆمپانیایەک بەبێ ئەوەی وەزارەتی تەندروستی ئاگادار بێت بە دڵنیایی ئێمە سزامان هەبووە و دوورخستنەوەشمان هەبووە لەو کەسانێک کە دەوری بەرپرسیارەتیان هەبووە بەڵام دوای کۆرۆنا ئێستا دیارە هیچ ئیفاد و حرەکە و کۆنفرانسات نەماوە گەرمیان باسمان کرد کاک ڕزگار بۆ هەموو شوێنەکان لێکۆڵنەوە بکەین بەڵێ لێژنەکانمان چۆ ئێمە چەند لێژنەیەکمانە بۆ جگە لە لێژنەی تەفتیش لێژنەی کۆرۆنا هەیە سەردان دەکەن لێژنەی تاقیگە هەیە و دوایەمین لێژنەش لێژنەی تەفتیشە بە دوواداچوون دەکات لە تاقیگەکان و بینیتان لە دەم و دەستگاکانی ڕاگەیان و تەلەڤیزیۆنیش دەرچووکە چۆن لە تاقیەکان بە خەڵکێکە بووە بە دوور لە چای تیمەکانی تەندروستی کاری دەستنیشانکردنی بە ڕێگاری غەڵەت کردووە ئەوەی باست کرد لە نەخۆشخانەی قەڵا کە پیرە و گەنجەکە مردووە پیرەکە نەمردووە بەڕاستی ئەو دیاردەیە لە هەموو شوێنێکەیە لە دنیاش بەڵێ هەبووە زۆر ریسک فاکتەری هەیە بەڵام مەناعی باشە و بەڵام خەڵکیشەوە هیچ نەخۆشی نەبووە ئەمەش هەبووە پارە لە ئیدارەی گەرمیان اتفاق کراوە نازانم مەبەستەکە چ بوو لە ئیدارەی گەرمیان اتفاق کراوە پارەی تەرخان کراوە بۆ کارمەنداین ناوخۆ لە حکوومەت هەرێمی کوردستان هیچ پارەیەک وەکو پاداش تا ئێستا دابین نەکراوە بەڵام خێرخوازان و ئیدارەکان ڕەنگە هەندێک هەوڵی پاداشتیان هەبووە کاک شەمۆڵ باسی ئەوە کراوە جیاوازی کراوە لە دابشکردن هیچ جیاوازیەک نییە من دیسان دەڵێم هەم بوو جەم پێداویستەکان ڕێژەیەکی ستاندەردی سابتمان هەیە ئەو ڕێژەیە کە بۆ کۆیە 16 یان کەمە بەقەد هەولێر و سلێمانیە نەخێر بەڕێوەتی گشتی تەندروستی
بەقەت هەولێر و سلێمانی نییە لە ڕووی نفوزەوە لە ڕووی ئیمکانیات و عەدەدی نەخۆشخانە بۆیە ڕێژەکانیشیان جیاوازە بەڵام بە دڵنیاییەوە لە هەموو جێیەک بەشیاندرایە بە هاوکاریەکانی بەغدا و نێودەوڵەتەکان بەشیاندرایە و تەنانەت ئەگەر پێداویستە چیتریان پێویست بێ مناقلەش کرایە لە شارێک بۆ شارێکتر کاگمەلا ناسر من نازانم کام وڵات راپۆرتە وەڵام نەبووە بەڵام راپۆرتمان زۆر لە پەرلەمان لۆ دێ و هەندێکشمان جواب داوەتەوە ڕەنگە لە پرۆسیسی جوابدانەوە بێ ژمارەی دکتۆر و کارمەندەکان ئێمە لەوێ کێشەمان پزیش لە گەرمیان باست کرد کێشەمان کێشەی پزیشکی پسپۆرە بەداخەوە لە کفریش و لە کەلار کە دەگەڕێنەوە ناو سلێمان ئەوەیە خەلەلی سیستەمی ئێمە بۆ دابیکردنی پزیشکی پسپۆر بۆ قەزا و نەحەکان کە دەگەڕێنەوە عیادەکانیان لە ناو شاری سلێمانیە و لە هەولێریش بەمان شێوە لە سۆرانە لە دهۆک بەمان شێوە بەڵام کێشەمان لە نەبوونی ژمارەی پێویستە بۆ کارمەندی سڕکردن یان بڵێن یاریدەری سڕکردن کە ئێمە لە پرۆژەیەکمان داوامان کردو هەندێک لەو بەڕێزانە بەکار بێخین وەکو گرێبەستێک یانیش پرۆژەیەکی تایبەت بۆ ماوەیەک تا کۆڕۆنا هەیە من ناچمە سەرەوەی کێشەی بەڕێوەبەرە و کەسیە ئەمە بەڕێوەبەری تەندروستیە خەلە لەوەیە بەڵام سوپاس دەکەین کە زیاتر لە ملیۆنێک و 200,000 دۆلار لەلایەن خێرخوازان و دابینکردنی ئامێرەکان دەستیان خۆش بێت و لە زۆر شوێنی تریش خێرخواز ڕۆڵێکی گەوریان بینی و لە ماوەیەکی کورتیش سەبارەت بە ڤایرۆسەکە دەستکردنی ئەمە کێشەیەکە قسەی تێدا هەیە بەڵام من نازانین ئەو لیچ لێ کۆلنەوەیەک لە ئێمە لە هەرێم کوردستان نەکراوە بۆی دەستنیشانکەینەوە لە نێوان ئەمریکا و سین ئەو قسەیە هەیە کۆتایی هاتنی دیار نییە کۆتایی هاتنی کۆرۆنا بەڕاستی هیچ ڕوئایەکی واضح لە جیهاندا نییە تا ئێستاش بەڵام توێژینەوە هەیە بۆچوون هەیە کە بۆچونانە بە بنەمایەکی ڕاست و دروست و پەسەندکراو داناندرێت کە ئەوان دەڵێن ئەگەر ڤاکسین هەبوو ئەگەر ڤایرۆسەکە خۆی نەگۆڕی ئەگەر هەموو مجتەمع مەناعی دروست بوو بەڵام مەناعەکەش تا ئێستا دیار نییە مەناعەیەکی یەکجاری دەبێت مەناعەیەکی ماوەیەکی کاتی دەبێت ئایا بۆ ئایندەی کوردستان بەرنامەی درێژخایەنەی ئەو بەرنامەی باسمان کرد بە درێژی بۆ ڕەنگە بە خێرات چووم بەڵێ بەرنامەکەمان هەیە و بەرنامەمان هەیە لە ئێستاوەش کە لوقاحی ئێچۆنێنوەنی ژوەر بگرین لە بەغدا داوامان کردووە چونکە تاوەکو باری توندی نەخۆشەکان تێکەڵ نەبێت لەگەڵ کۆرۆنا لەگەڵ ئینفلۆنزەی پاییزدا ئەگەر مەترسیەکان چی ئەگەر بۆ 2 سال دیکە بەردەوام بێت بە دڵنیایی بۆ 2 سال تر بەردەوام بێت زەختە چیەکجار زۆر لەسەر سیستەمی تەندروستی و کارمەندان و خزمەتگوزاریەکان بەگشتی دەکات بەڕێز کاکزانە باسی یاسای تەندروستی گشتی کرد بە دڵنیاییەوە یاسای تەندروستی گشتی زۆر بە واضحی هەموو ڕێکارەکانی تێدا باس کردووە بە تایبەتی بۆ نەخۆشیە درێژ گوازراوەکان کە ئەوەش یەککە لە نەخشەیە گوازراوەکان بەڵێ ئەوەی ڕاست دەکات ئەوەی باز دەکات بەڕێز کاکزانە جگە لەو بودجانەی وەزارەتی تەندروستی بودجەی تریش بۆ ناوخۆ پارێزگاکان سەرف کراوە ئێمە لە سەردانی بەغدامان و بەڵێنیان پێداین کە بێبەشمان نەکەن لە هیچ هاوکارێک بەڵام لەوێش ئەو 500,000 وعد بوو بە کارمەندی تەندروستی بدەن نەیاندایە پارتە زەوی بدەن نەیاندایە جۆم لێ بۆ بە ئەوە نەمدیتێ بە نووسراو کە بە شەهید دابدرێ ئەوە بۆ بزانام هەر قسە بوو لە بەغداش وەزعی موچە و دابینکردنەکانیان بۆ ئاستە نییە ئەنجامی پێشنیارەکان لە ئەنجامی پێشنیارەکان ئێمە بەڵێنمان پێدراوە کە تەمیلکردن و پشتگیری حکوومەتی هەرێمیەک بۆ دام و دەرمان و پێداویستی پزیشکی ماگانە بە پێی پێویستی ئێمە بودجەی تەرخانکرایی تایبەتمان بدەنێ و هەروەها سوپاس و پێزانینەکە و قیدەمەکەیان ڕەزامەندی دەربڕیوە و بەڵێن دراوە ئەگەر ئیمکان بێ بە پێی توانە بتوانین هاوکاری و پاڵپشتێکی ئەو تەعویزەی یان بڵێن پاداشتە بێ بۆ کارمەندانی تەندروستی هەروە ئێمە داوامان کرد لە کاتی بەڵێنیان پێداینە لە کاتی بەردەستبوونی موچەی فەرمانبەران یەکەمین موچە وەزارەتی تەندروستی بێت و بەردەوام بێ ئایا هیچ کەس چاک بوویتەوە لە ئارسیو بەڵێ ڕێژەی چاکبوون لە عینایە مڕاکەزەکان هەیە بەڵام ڕێژەی مردن زۆرترینی لە عینایە مڕاکەزەیە دیسان دەڵێم ئەوە وردەکاری زیاتری دەوێت لێرە باسی بکەم کە لە سەتا چەندیان تەنها سیپاب ماسک بووە ئەویتر تەقدیر بووە بەڵام ڕێژەی چاکبوون هەیە زۆری دەرمانەکە باسم کرد ئەوەی ئەکتیمرا لەکوێ دەفرۆشێت و ئیزراعات کرایە بڵێ من تازە خوێنمەوە پلازمای خوێن تیجارەت ئێمەش بیستمان و زۆر بە دۆداچوونی هەرسێ بە تایبەتی هەولێر و سلێمانی سنتەری بانقی خوێنەکانمان کرد نەگەیشتینە
شتێکی بەردەست مخالفەیەکی بەردەست ببینین کە پلازمای خوێن بفرۆتێت چونکە ئەمە قەدەغەیە وەکو فرۆشتنی هەر ئەندامێکی تری لەشی مرۆڤ. کاکەڵمان باسی پلانی وەزارەتی تەندروستی تازە باسم کرد بۆ کارمەندانی تەندروستی داوامان کردێ بە تایبەتی مخدر پاداشکردمان باسکردنا هاوسەنجی هەیە لە میلاکی پزیشکی بەڵێ ناسن هاوسەنجی هەیە چونکە ئێمە لە زۆر لە قەزا و ناحەکان بەهۆی نەبوونی عینایە مەڕەکەزە دیسان دەڵێمەوە ناهاوسەنجیەک تا ڕادەیەک هەیە پلان چیە بۆ دەوامی دکتۆرەکان لە شوێنە دوورەکان ئەمە کێشەیەکە پەیوەندی جگە لە کۆڕۆناژە و کێشەیە هەر هەیە باسم کرد بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی لە سۆران نەخۆشخانەی ڕانیە هەرە و نەخۆشخانەیە 120 زۆر زیاتری لە 120 ماوە کە لە 163 جێبەجێ کراوە بەڵام ئەمەش دەوەستێتە سەر پرۆژە استراتیجیەکان کاتێک دەست بەکار بێتەوە لە حکوومەتی هەرێم ئەو پرۆژانەی ڕێژەی لە 185 بەسەرەوە بوو دەست پێکراوە پێش کۆڕۆنا بەڵام بەداخەوە کۆڕۆنا دیسان قەیرانێکی ئابووری تری دروست کرد. بەڕێز شیرنخان باسی گەرمیانی کرد و باسمان کرد بۆ گرێبەست مانجی ڕاست دەکا مانجی 1 و 2 زۆر نەگیرایە تا ئێستاش بەڵام بڕیار بوو ئەمڕۆ سبەی موافقە دەگەڕێتەوە ئەوانە بەڕێزان 2 جۆرە گرێبەست هەیە لە مۆزەف هەندێکی هەیە گرێبەستی داراییە ئەوانە لەگەڵ مەعاش ماگانە بۆیان دەبەزرێ هەندێک گرێبەست هەیە گرێبەستی پەرەپێدانە جاران پێش چەند ساڵێک بەر لە ئێستا بەڕێوەبەرە گشتەکان دەسەڵاتیان نەبوو لەسەر پەرەپێدانی فەرمانگەکە گرێبەست بکەن بەڵام ئێستا ئەو پەرەپێدانە لە فەرمانکان نەمایە بووەتە 170 بەسی 130 پەرەپێدانە 170 دەگەڕێتەوە خەزانەی حکوومەت لە داهاتی فەرمانکان بۆیە ئەو پەرەپێدانەمان تەحویلی سەر دارایی کردێت دارایی بە سلفە ئەمر عاشەبدا و لەو پرۆسیسەدا تاخیر بوو بەڵام هەموو ڕێکارەکان لە دارایی تەواو بۆ لە ئەنجومەنی وەزیرانیش تەسەوور دەکەم کە لەو ڕۆژانی داهات و بگاتە خەزانەکان و دابەش بکرێ قەدەغەیە لە نەخۆشخانە ئەهلیەکان هیچ پشکنینێک بکرێ بۆ کۆڕۆنا بۆ کۆڕۆنا بڵێ قەدەغەیە تا ئێستاش کۆڕۆنا تەنها لە ژێر سەرپەرشتی تاقیەکانی تەندروستی گشتی دەکرێت هیچ دەستنیشانکردنێک لە نەخۆشخانە ئەهلیەکان مخالفەیە و ئێمە چەند شوێنێکمان داخست و لە تەلەڤیزیۆنیش پیشاندرا بۆ کۆڕۆنا سەبارەت بە کفری باسمان کرد پێویستە وەزیرەکان ئاوڕی لێ بداتەوە سەردانم کردیە بەس بە حاڵی خۆم بۆ کەلار و کفری و نەخۆشخانە ئەهلیەکان سیتسکان دەکەن پلازما ببەخشن نازانم باسیەوە دەکە پێیان گوتنە کۆڕۆنا ڕەنگە و حالەتێک بووە دروستبوونی بەرگری لەش ئەوە بەشێکە لە سیستەمی کۆڕۆنا کاتێک ڕوئیەکەیە کە ئەگەر بڵاو بێتەوە هێرد ئیمنیتی دروست بێت بەرگری لەش بەڕێزان تەنها بە ئەوە دروست ناکرێت بیگری بەڵکو بە ڤاکسین دروست دەکرێت ومێدمان وایە چاوەڕێی ڤاکسین بکەین ڤاکسین دەربچێ داوای قیدەمەکەمان کردووە سیتسکان دەچێتە ناو ئامارەکان هەر نەخۆشێک لە سنتەرەکانی کۆڕۆنا بە سیتسکان بێ یانیش بە تێست بێت دەچێتە ناو ئامارەکان نووسراوێک لە بەڕێبەرایەتی گشتی بۆ وەزارەت کە نەخۆش گیان لە دەزە بەڵێ ئەو پرۆتۆکۆلە بەردەستەوە لە عێراقدا هەیە باسمان کرد سەوسان خان تا شوبات بەردەوام دەبێت نەخێر ناڵین تا شوبات دوای شوبات نامێنێ بەڵام تا شوبات حساب بکەین ئەوەندە دەبێت قوتابخانە و زانکۆکان جا تا ئێستا ئەو تەقیمە نەکرایە لە مانجی هەشتونەوە ئەو تەقیمە دەکرێت ئایا قوتابخانەکان بەچی دەکرێتەوە لەگەڵ وەزارەتی پەروەردە کۆتایی هاتنی کۆڕۆنا ئایا ئەو پرسیارە لە جیهاندا وەڵامی نییە تا ئێستا ئایا کەی کۆتایی دێت کۆڕۆنا نرخی ماسک و دەستەوانە گرانە ئەوە باسمان کرد بەڕێز کاکمەم بورهان هەندێک پرسیاری وردی کرد کە جیاواز چییە لە یەک سیستەم نییە هیچ سیستەم مەبەستە ئەگەر سیستەمی عیلاجی بێت هەمان سیستەم هەمان پرۆتۆکۆڵە کێشەی نرخەکان باسم کرد لە فاڤیڤیر هەرێم چەندی کڕیوە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر 1000 دانەی کردووە لەسەر بودجەی خۆیان و چەند بەڕێبەرایەتیش تر ئێستا سەرقالی ئەوان بەڵام زیاترینیان لە عێراق کراوە کە ئێمە بڵێن ماوەرگرت بوو بۆ ما بنێن بەڵام دیارە ئەوانش کێشەی ئەویان هەیە لەسەر بودجەی ئاساییەیان کردو لەسەر بودجەی کۆڕۆنا من لەگەڵ وەزیری تەندروستی لەسەر خەتم بۆ فاڤیڤیر و بۆ ئەکتیمرا کە بماندنێ حسەی خۆمان بەڵێ داتای ڕۆژانە ئەوەی باست کرد کە دەکات لە سەتادەی ئەوانەی کە پشکنینیان بۆ دەکرێت بەڵام ناکات لە سەتادەی مجتەمع 3.9 کەمترە لە ئەمریکا پشکنین زیاترە باسی ئەوەت کرد بۆچی بەبزان بەڕێزت بووی لە سلێمانی زیاترە باسم جواب داوە لە بەرەوەی توشبوون لەوێ زیاترە
ڕێژەی مردن چەندە ئەگەر نەخۆشەکان نەخۆشیە درێژخایەنەکان زۆرترینیان لە ناوانەیە کە نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە بەڵێ توشبوون لە لێمانی زیاترە و ڕێژە بەڵام بەرەو کەمبوونەوە چوو ئەگەر ئاماری ئەوڕۆ دوێنێ و پێرێتەم شابکەن پشکنین دەکرێت 200 تا 400 دۆخی لە ئاستێکی بەرزدانیە بەڕێزان ئەوەی جاران هەزاران دەکرا بە پولینگ دەکرا ئێستا کە سینگل دەکرێت بۆیە ڕێژەکە نزبەکان دەکەمتر بووە حەسیبەخان پرسیاری نەبوو دیارە کاگڵقمان پرسیاری یەکەم بەڕاستی تێ نەگەیشتم لە کاگڵقمان باسی کاریگەری ئەو تۆی نییە لە دۆکان مستەشفایەک هەیە لە هەموو شوێنەکان هەوڵ درراوە کە شوێنی جیاواز بۆ کۆرۆنا جیا بکرێتەوە ڕاگەیاندرای وەزارەتی تەندروستی جیاوازی هەیە ئاشنەخان باز دەکات لە ڕێژەی مردن بەڵێ جیاوازی هەیە ڕۆژ هەیە مردن کەمترە ڕۆژەیە مردن زیاترە ئەوە دەوەستێتە سەر وەزعیەتی نەخۆشەکان بۆیە دائیمەن بە ڕێژە حساب دەکرێت چکە ڕێژە لەسەر هەموو توشبووەکانە نەک لەسەر یەک ڕۆژ جیاوازی دەبێت ڕۆژەیە مردن لە شوێنێک زیاترە لە شوێنێکتر کەمترە جیاوازی دەبێت بەوەی ئەوەی مردن لەوێ زۆرترە و مردن کەمترەوە ئاساییە توشبوونیش ببوورە بەڵێ ڕێژەی مردن لە سلێمانی زیاتر بووە بەهۆی توشبوونی زیاتر و دەستپێکردنی وە بەعکە زیاتر لە شوێنی خۆتانەوە قسە مەکەن لە شوێنی خۆتانەوە قسە مەکەن کاکسبە بەڵێ ببوورە نەک 180 خەڵک توش دەبێ لەوانەی توش دەبن لە شوێنی خۆتانەوە قسە مەکەن ئەوانەی کە توش دەبن با بڵێن 100 کەس توش بووە هەشتا لەوانە یان باری سووکە یان نیشانەی نییە مەبەستەکەوان نەک 180 خەڵک توش دەبی شێوازی پلانچیە باسم کرد بۆ پاداشتەکە کاک سیروان بەڵێ دیسان دەڵێن لەگەڵ پاداشت و بەرزەموچین مژدەخان باسی جموزۆڵ دەکە حکومت بەشێکە هەردەم لە بۆ جموزۆڵی نەخۆش حکومت ناتوانێت ڕێگە بگری لە جموزۆڵی نەخۆش لە ئیحالەکردنی نەخۆش بۆیە لە قەدەغکردنی هاتو چۆش بەڵام جموزۆڵی نەخۆش ئەو ڕێژە بەرزە نەبووە کە بەرکەوتن زۆر بکات بەڵێ من زۆرم نەماوە 290 قەرەوێلەکە باسم کرد بۆچی لێپرسینەوە نییە بۆچی چاودێری نییە 500 میلاکی بەتاڵ هەیە نازانەوە 500 لە چەند دەرەمە بەست بەڵام بە شێوەیەکی گشتی جاران حەث بوو ئیستحداثە بوو پێش قەیرانی دارایی پێش شەڕی داعشیش لە جێی میلا کە تەقاعود دەبوو کەسێک 3 ساڵی تەواو کردبای لە گرێبەست دەبۆ دایم بەڵامەوە چەند ساڵێکە ئەو حەث بوو ئیستحداثە ڕاوەستاوە فشارمان کردووە بۆ تەواوکردنی نەخۆشخانەی 290 قەرەوێلەی درۆژان خان باسی ئەوەی کرد کە بۆچی ڕێژە زیاد بوو ئەمە ڕوونمان کردەوە ڕێژە سەبەبەکان بۆچی لە 391 حالت بووە 12450 بەڵێ لەبەرەوەی یەکەم شت متمانەیان نەهێشت لە ناو هاوڵاتی بەداخەوە دووەم هەموو شوێنەکان کرایەوە بەبێ مەرجی تەندروستی دائیرەکان زۆرترین سنوورەکان و پارێزگاکانی عێراقەوە هەموو سەبەب بوون من باسم کرد پێشتر کۆرۆنا تێکەڵی بابەتی دیکە کراوە بەڵێ بەداخەوە وەک باسم کرد لە نەشتەرگەری بۆچی ئەنجام دەدرێت لە ئەهلیەکان بۆی ئەوەی زیاتر ببوو بەڵام بۆ ڕێژێش زیاتر نەبووە بە شێوەیەکی گشتی نەشتەرگەری و تا ڕادێک حادیسەکانیش کەم بووە بەڕێزان و کۆمەڵێک توێژنەوە لەلایەن پزیشکەکان کرایە توێژنەوە ناتان بڵێم توێژنەوە وەکو سێرڤەیەک کرایە کە تەنانەت نەخۆشیە درێژخایەنەکانی وەکو جەڵتەی دڵوانش کەمتر بووە بەهۆی ئەوەی کە هاوڵاتی کەمتر لەو ماوەی ڕابردوو تووشی حادیسە و ئەوانە بووە بەڕێز دکتۆرە شایان باسی پسپۆڕی ڤایرۆلۆجی و کۆمیونیتی و ئابووریناسان ئێمە بەداخەوە کۆمیونیتی و ڤایرۆلۆجیمان کەمە بەڵام بە سوپاسەوە هەموو ئەوانە بەشدارن ئێستا لە زانکۆکانیش و دەوریان هەبووە تەنانەت ئامێریشیان دایتەمە ئەوانەی کۆمیونیتی و هەموو دابشکرانە لەسەر شوێنەکان و تیمێکی پسپۆڕی لە بوارەکانی باتنیە تەخدیر ڤایرۆلۆجی لە پزیشکانی خاوەن ئەزمون و پسپۆر و خانە نشینەکان لەگەڵمانن دەبواە پرس بکرێت بەڵێ پرس بەردەوام پرس بەوان دەکرێت و ئێمە کۆبنەوەی بەردەواممان لەگەڵیان هەیە
پێش دەرکردنی هەموو بڕیارێک بگەڕێتەوە لیژنەی تەندروستی ئەمنەوەی بە زەڕور نازانم چونکە یاسای تەندروستی گشتی ژمارە 89 ساڵ 1970 دەسەڵاتی بە وەزارەتی تەندروستی داوە ئەو بڕیارانە دەربکرێت بۆیە هیچ بڕیارێک بەبێ یاسایی نەکراوە بۆ بزانم پێویستی بۆ نییە بگەڕێتەوە پەرلەمان ئەو بڕیارانە ژمارەیەک زۆر گیان لە دەستدان لە ناو کارمەندانە بۆ بڵێ 5 بە کارمەندی تەندروستی و فەنی و لە ناو کەرتی تەندروستی هەبووە وەکو شەهید ئەژمار بکرێ ئەمە داوای دەکەین بەڵام ڕەنگە هەندێک بنەمای تری هەبێت من ناتوانم لێرە جوابی ئەو وەڵامی شەهید بدەمەوە کاک دکتۆر سەباح بۆ بزانم کۆتایی بوو باسی ئەوەی کرد کە ڤاکسین بڵێ سوپاسی ئەو پێشنیارە دەکەم و ئێمەش داوامان کردووە لەگەڵ عێراق واگەر بۆ عێراق بێ خۆی ڤاکسین بەرنامەی نیشتیمانی عێراق دەبێ بەشی هەرێمی کوردستان بۆ ماڕەوانە دەکات وەکو ڤاکسینەکانی دیکە بەڵام تا ئێستا لە جیهاندا ڤاکسین دروست نەبووە ئەگەر دروست بێت بە دڵنیاییەوە تەڵەبی زۆری لەسەر هەموو جیهان سەبارەت بە نەخۆشخانە هەیە لە ئەجزەی باشی تێدایە و هەندێکیان باشی تێدانە ڕەنگە لە شوێنێک بۆ شوێنێک لە کۆرۆنادا جیاوازی هەبووە لەوەی خێرخوازێکی زیاتر هاوکاری کردوون دوای جەژن باسی ئەو کرا ئیبراهیم خەلیل دەکرێت حدودی ئیبراهیم خەلیل و هەموو سنوورەکانی تر و فڕۆکخانەکان ئێستا کار بۆ دەکرێت ئامادەکاری کە لە نزیکترین کاتدا بکرێتەوە و جوڵەی بازرگانیش بە تەواوەتی بەبێ ڕێگە پێدان کرایەوە و ڕێکارەکانی تەندروستیش جێبەجێ دەکرێت و ڕێنمایی تایبەت دەبێت زۆر سپاسان دەکەم هەوڵ دەدەم هەوڵم دا بەت پێی توانێت جوابەکانم بدەمەوە ئەوەیە لە بیرم نەکرد بێت زۆر سپاس بەڕێز سەرۆک پەرلەمان بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری تەندروستی زۆر سپاس بۆ بەڕێزان لە لیژنەی تەندروستی کە راپۆرتەکەیان ئامادە کردو سپاس بۆ وەڵامەکانی بەڕێز وەزیری تەندروستی بەم شێوەیە دانیشتنەکەمان هەڵەگرین هەتا بەیانی سەعات 11 کردمان بە 11